ئازان و خۆشەویستان جارێکی دیکە سڵاوتان لێبێ و کاتتان باش لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵتان بەردەوامین لە سەر دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق و پێشبراماژەم پێکرد بۆ دیاریکردنی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە نوێنەری لە ناسوونەکانی نێو پەرلەمانی عێراق سەلیم جبوریە و هەروە کاندیدی شیعەکانیش هەموو حەموودیە بۆ جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان و جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانیش پشکی لایەنە کوردیەکانە و سەرجەم لایەنە سیاسی کوردیەکان ڕێکەوتون لەسەرەوەی کە ئەو پشکە بەربزوتنەوەی گۆڕان بکەوێت و ئارام شێخ محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بێت بە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی کوردستان. خۆشەویستان تاوەکو کاتژمێر 11 بڕیار بوو کە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەست پێ بکات، بەڵام دیارە تاوەکو ئێستا کۆبوونەوەکە دەستی پێ نەکردو و دەنگۆی هەبوو کە کۆبوونەوەکە دوا بخرێت بۆ پاژنەوەڕێ ئەمڕۆ ئەویش بەهۆی ڕێنەکەوتی لایەنە سونەکان لە ناوخۆیاندا لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان کە ئەویش سەلیم جبوری بوو کاندیدەکان. خۆشەویستان لەم گفتوگۆ تایبەتەدا و لەم ڕووماڵەدا ئێستا لە ستۆدیۆی NRT میوانداری هەریەک لە ئەحمەد میرە نووسەر و ڕۆژنامەنووس هاوکات یاسین حەسەن ئەندامی کۆمەڵی ئیسلامی کوردستانمان کردووە. زۆر بەخێربی سەرچاوان بەخێر بن. ئوستاز ئەوەی کە تا ئێستا بینرا و ئەوەی کە تا ئێستا زانیمان و بۆی کە کۆبوونەوەکە تا ئێستش تاخیر بووە ئیرادەیەکی بۆەوەی کە لایەنە سیاسی عێراقیەکان ڕێبکەون بکەونە بگەنە ئەنجامێک خاڵێکی زۆر سەرەکی هەیە بۆچی ئەم کۆبوونەوەی دەم کاتا بەستە ڕاستە لە ڕووی قانونیەوە مدە قانونیەکەی بەرەو تەواوبوون ئەڕوا دوای هەڵبژاردن و ئەبووە کۆبوونەوەی یەکەم ئەنجومەنی نوێنەران پێشتریش بسازایە. بەڵام ئەو بارودۆخەی کە هاتۆ بەسەر عێراقا گۆڕینی نەخشەی سیاسی عێراق لە ڕێی ئەجەندای دەرەکیەوە دووەم تێکچوونی شیرازی ئەمنی عێراق بە تەواوەتی بە تایبەتی دوای هاتنی داعش و کۆنتڕۆڵکردنی ناوچە سونیەکان و دەنگۆی هاتنە پێشەوەی بەعس لە ناوچەکە و هاتنەوە سەر هێڵی ئەمریکا کۆبوونەوەی ئەنجومەنی نێران بۆ لەم کاتە ئابەستێت. لەبەر ئێرادەیەکی نێوخۆیی عێراقی نەبوو بۆ بەستنی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران و بۆ دیاریکردنی دەستەی سەرۆکاتی یا هەر ئەسڵەن بۆ دەرێژەدانەوە بە پرۆسی سیاسی لە عێراقا. پرۆسی سیاسی لە لێواری هەڵوەشاندنەوەیشی تەواوەتیدا لەسەر لێواری ئاگرایە. جهودی ئەمریکا و جهودی ئێران بۆ ئەوەی کە شتێک لە دۆخی سیاسی عێراق وە خۆی لێبێتەوە تا پینەکردنی دۆخی سیاسی عێراق و ناچارکردنی هێزە سیاسیەکان بۆ ئەم کۆبوونەوەی ببەستن وای کرد ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەی پێشووتر و کۆبوونەوەی ئەمڕۆکە کۆبوونەوەی دووەمە بێتە دی واتە ئێرادێکی نێوخۆی نییە بۆ بەستنی کۆبوونەوەکە ئێرادێکی دەرەکی تەحەکوم بە ئەنجومەنی نوێنەران و پرۆسی سیاسی لە عێراقەوەکە بۆیە ئەوەی کە ئەبینی تا ئێستا مەسەلەن لەسەر دەستەی سەرۆکاتی لەسەر سەرۆکۆمان لەسەر بەدنامەی کۆبوونەوەکە ئەسڵەن لەسەر ئایندەی پرۆسی سیاسی لە عێراقا گرفت هەیە. ئایا پرۆسی سیاسی لە عێراقا بارەسی سروشتی خواتی پڕیا گرفت دروست هیوایەک نییە هیوا بوون بەوەی کە دۆخی سیاسی عێراق بە سروشتی تێئەپەڕێت یا هیچ نەبێ وەکو پێشتری لێتەوە دوو ویلایەتی پێشووی مالیکی لێتەوە جۆرێکە لە هەڵە تێگەشتنی سیاسی نابێ ئێمە ئومێد بینا بکەین لەسەر ئەوەی کە ئایا بارودۆخی عێراق باشە بێت ئەبێ ئێمە باز لەوە بکەین ئەتوانین بارودۆخی سیاسی لە عێراقا وەک دوو ویلایەتی پێشووی مالیکی لێبێ من گومانی 100% هەیە کە شیرازی سیاسی لە عێراقا کۆبوونەوە هەبێت سەرۆکاتی پەرلەمان هەبێت سەرۆکۆمان هەبێت لە گرێژنە دەرەچێت. بڵێ کاک یاسین حەسەن کۆمنتی وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان و ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان هەتاوەکو ئێستا چییە؟ وڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان ئیمتیدادێکە بۆ دانیشتنەکانی ڕابردوو کە ڕابردووش پەرلەمانی عێراق دانیشتنی پەرلەمانی عێراق لە ڕابردووە لە دایک بووی دۆخێکی زۆر ئاڵۆز و پڕکێشە و پڕ نەهامەتیە. عێراق لە دوای نوێی حوزەیرانەوە کەوتە قۆناغێکی زۆر ترسناکە و پێچیدە و ئاڵۆزەوە ئەوش بەوەی کە داعش هات سەیطرەی کرد بەسەر ناوچە سونیەکانە توانین بڵێن داعش بۆ بە عنوان ئەگەر نا هەموو گروپە چەکدارەکان بەعسیەکان هەموو لایەنەکانی تر بەشدارن لە حیراکیەکە کە تەحولی کرد لە ئەنبارەوە
سلمی بوو بە ئینتیفازەیەکی جەماوەری خەڵکێک هاتووە واقعەک هاتۆتە ئاراوە ئێستا ئەم واقعاڵێن نەخشەی ئایندە واقعی ئێستای کێشێ واقعی ئێستا نەخشەکێشی ئایندەیە نەک ئەوەی ڕابردوو گەورەترین کێشە ئەمڕۆ لە عێراقا بریتە لە نەبوونی متمانە لە نێوان هەموو پێکهاتەکان بەبێ ئیسtisنا شیعەکان ناوخۆیانە سونەکان ناوخۆیانە تۆکمەترین تیان ئەمڕۆ لە عێراقا بریتە لە کوردەکان کە هەتا ئێستا خلافێک نییە جێگری سەرۆکی پەرلەمان دیاریکرا بۆ برادرانی بزوتنەوەی گۆڕان و هەروە سەرۆکی کۆمار بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ڕاستێک لا نەکراوەتەوە بەڵام ڕەنگە ئەمڕۆ سبەینە چەند ڕۆژێکی تر یەکلا بکرێتەوە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان و ئەزانم پینەکردنیەکە جەدوایەکی وای نییە تەنانەت سونەکان خۆیان کەوتیان لە ڕابردووە لەسەر سەلیم جوبوری پێک هاتوون لە ڕاستیا پێک نهاتبوون چونکە سەلیم جوبوری وەکو کەسایەتەکەی خۆی ڕاستە مەقبولە بەڵام ئیتیهامیان کرد زۆر لە سونەکان بۆی ژەبەژە لەگەڵ مالیکیان ڕێکەوتنێکی ئیمزا کردووە بەوەی کە ئەو کوتلەی ئەوان دیا لە هویەتونە یاخود هاتن ئێتلافێکیان دروستکردن نێوە چەند کوتلێکی سنی بچووکە ژمارەیان گەشتە 40 بۆ 43 کەس وا بڵاو بووە کە ئەمان اتفاقیان هەیە لەگەڵ مالیکی بووی کە دەنگ بن بە مالیکی بۆ ویلایەتی سێم و مالیکیش دەنگ باتەوە بەمان ئەمە وا ئەزان ئێستا سەری هەڵداوەتەوە بێمتمانەیی یەکی زۆرێک لە ئتیجا هەرجیاوازەکانی نەوسونەکان هەیە سەبارەت بە سەلیم جوبوری جان پێم وایە ئەمڕۆ دانیشتن پێ احتیمال هەیە بکرێ ئەگەر بشکرێ بە دووری ئەزانم سەرۆکاتی پەرلەمان دەستنیشان کاگە ئەحمەد میرە پێت وایە سەرکردایەتی سیاسی کورد توانێتی وەکو پێویست مامەڵە لەگەڵ ئەم دۆخە ئێستا عێراق بکات پرسیارێکی بەجێ دوو لایەن هەیە دوو خاڵی بەرچاو هەیە من لە پێچوانەی قسەکەی کاک یاسینەوە دێمنەوە کوتلەی کوردیش لە پەرلەمانی عێراقیش ئەوەنە ماڵێکی ڕێگ نییە ماڵێکی لێکترازاوە لەبەر دوو لایانی سەرەکی یەکەم ڕەنگە بە پێچوانەوە تاکە پێکهاتە لە عێراقا کە لە تەناقوزی سیاسی ئاژی کوردە لە یەک بارزانی لە تورکیا خەریکی دەوڵەت دروستکردنە بە پێوانەکانی خۆیان و باسکردن لەوەی کە دۆخی هەرێمی کوردستان هەنگاوی باشە چێتە پێشەوانی و دەوڵەت دروستەکە لە لایەکی تری شەوانەیە وەزیرەکانی و ئەنێرێتەوە بەغا و چاوی لەوەیە کە پۆستی زۆرتر وەربگرێت و لیژنەی دانوستان کات دروستەکە و تاکە پێکاتە کە لە تەناقوزی سیاسیەژی لە عێراقا پێکاتی کووردا کە توانای بەڕیاری سیاسی نییە و نازانێت تۆ هەمیشە کە ستراتیژی ئیشکردن نەبوو هەموو هەنگاوە تەکتیکە سیاسیەکانی تر دەکەوێتە ژێر پرسیارەوە ئەمە ئەگەر بەشێک بێت لە تەکتیکی سیاسی یا بەشێک بێت لە بەجێهێنانی بەڵێنەکانی بارزانی بە ئەمریکا بە تایبەتی بە جۆ بایدن بەوەی کە بەشداری پرۆسی سیاسی ئەکا لە عێراقا ئەمە هەڵەیەکی گەورەیە دووەم مەسلەی جیاوازی خیتابی سیاسی دوو قوتبی گەورە ڕێبەرایەتی سیاسەتی کوردەکەن لە بەغایەکیان بە 28 کورسی کە پارتیەوەیان بە 21 کورسی لە کێشێتی نیشتیمانی کوردستان تاکەی ئاعترافێک لە بەشی پێشووی بەرنامەکەی بەڕێستا ڕۆماڵە تایبەتیەکە ئەو دەرەی کە نوێنەری یەکێتی بەڕاستۆ خۆی ئاعترافی کرد کە ئەوان وەک یەکێتی سیاسەتی ئەجەندای ئێران لە عێراقا جێبەجێەکەن و پارتیش ئەجەندای تورکیا جێبەجێەکە دوو خیتابی زۆر جیاوازی مەترسیدار هەیە کە خیتابی ئێرانیە و خیتابی تورکیە و کورد لەم بینە جگە لە مەقاش هیچ شتێکی تر سیاسی کوردەکان بتوان لە ژێر ئەم ئەجێدا دەرکیانە دەربچن مستحیلە هاتکە لەبەر ئەوەی کورد لە هەر دروستبوونی هێزی سیاسی کوردی هەمویان دروستبوونێکی دەرەکیە واتە کاتێ لە قۆناغی شاخی شاهێزە کوردیەکان بۆ بەناچاری سیاسی بوو بێ بۆ مانەوەیان پشتیان بەستۆ بە مخابراتی وڵاتانی هەرێمی ئەنی ئێمە ئەگە پشتمان ببەستا بە سیاسەتی دەرەوەی وڵاتانی هەرێمیات باشتر بوو لە ئەساس دروستبوونی حیزبی کوردی دروستبوونێکی بەشێکە لە ئەجندای مخابرات وڵاتانی ئیقلیمی دووەم لە دوای ڕاپەڕینیشکەم هێزانە گەشتونەتە حکومڕانی ناتوانیوە قۆناغی پاشکۆیەتی مخابراتی ئیقلیمی تێپەڕێنن وەکو موسسەت مامەڵە بکەن ئێستا هەرێمی کوردستان
وەکو حکوومەتێک یا وەکو دەوڵەتێک یا وەکو مؤسسەیەکی سیاسی نیشتیمانی نییە، مؤسسەیەکی حزبیە. ینی مەسەلەن گرفت نەبوو هەرچەنە بەپێی یاسای ئەحزابیش یاکە حزب پەیوەندی دەرەکیە بێ ئەوە خیانەتە لە نیشتیمان و خیانەتە لە دەوڵەوە ئەوە بەپێی ئەسا مامەڵی لەگەڵا بکرێت. بەڵام ئەگەر ئێمە مؤسسە بووینە مشکلە نەبوو پارتیەکێتی پشتەکانیان بەڵام هەموو هێزێک نییە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوبارەی وەڵەنچی ئەوش پێتر وایە پاشکۆی مؤسسەی مخابراتی هێز ئیقلیمیەکان بن؟ من پێم وانە قەناعەتم وایە کە خەباتی ڕزگاری خوازی کوردی هەڵقوڵاوی ناوناخی هەموو تاکێکی کووردە و دروستبوون و دروستبوونی کیانێکی کوردی و ئازادبوونی گەلی کورد لە خەونی لە مێژینەی ناخی هەموو تاکێکی کووردە گشتگیرکردن بەو شێوەیە بۆ خیتابە من پێم وایە دقیق نییە وەسفەکە دقیق نییە لە هەموو وڵاتانی جیهانە کاتێک کە خەباتی ڕزگاری خواز دەست پێەکە بێگومان هەموو لایەنەکان لایانی لایانی خەباتکار جۆرێک لە پەیوەندی دروستەکە لەگە وڵاتانی ئەقلیمیا بێ لەگە وڵاتانی بەڵامی ژاماژی بۆ کە پەیوەندەکان دەبێت جێبەجێکردنی ئەجندا هی بێگانە جیاوازە لە بوونی مامەڵەکردنی لایەنێک لەگەڵ لایەنە دەرەکیەکانە پەیوەندی جیاوازە لەگەڵ خیانەت چونکە ئەویان ئەچێتە خانەی خیانەتەوە ئەگەر لایەنێک ئەجندای جهتێکی مخابراتی دەرەکی بێ بێگومان ئەوە چێتە خانەی خیانەتەوە لەلایەنە کوردیەکانە ئێمە ئەو جۆرەشتانە بە هیچ جۆرێ بەدی ناکەن بە نمونەی هێنمەوە ئەوەی کە باسکە لە پارتی یاخود لە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕابردووە خەباتی کردووە و دروشمی بەرزی یەکێتیە کوردستانیانەمان بووە نەسەرەوتن تا سەرکەوتن بووە وانە ئەو دروشمەکەیان بووە لە دواییە یەکێتی بێگومان پەیوەندی بووە لەگەڵ وڵاتانێکە پەیوەندی بوو وەکو چۆن هەموو لایەنەکانی تر ئەو پەیوەندیان بووە بەس ئەم پەیوەندیە نەچۆتە خانەی دژایەتیکردنی پرۆژەی ڕزگاری خوازی گەلی کوردەوە هەر کاتێک چووە ئەو خانەیەوە بێگومان ئەوە زۆر مەترسیدارە بێ نەک یەکێتی نەک پارتی هەموو لایەنەکانی تر پێمان وایە ئێمە هەمووان کورد پێکەوە چارمان ناچارە بۆی کە یەکدەنگ بین کاڵێم کورد بەهێزترین یاخود کۆکترین کوتلیە لە بەغدا بۆ ئەم پرۆژەی ئێستان بەسمە بۆ ئەمەی ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی دانیشتنی پەرلەمان کە کورد هەمووی کۆکە لەسەر کاکە ئارامی شێخ محەممەد بەڵام شیعە لەسەر هەمام حەمودی هەمویان کۆک نین سونەکان لەسەر سەلیم جوبوری کۆک نین ڕاستە ئێمە و کورد بەڵێ هەر لەسەرەوە ئێستا گۆڕانکاریکراوە لە نێو لایەنە شاکن لەو پەرلەمانی عێراقدا کاندیدی جێگریەکەمی سەرۆکی پەرلەمان لە هەمام حەمودیەوە ئێستا کاندیدەکان گۆڕیەوە بە حەیدەر عەبادی بەڵام پرسیارەکەی من لەسەرەوە بوو بە هەموومانەی کە تۆ باست کرد ئایا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان توانی بیانە خۆیان دەرباسکەن لەژێر جێبەجێکردنی ئەجێندای ئیقلیمیەکان وەڵامەکەم بۆ دوای ئەم پەیوەندی تەلەفۆنێوێ نەوزاد ڕەسوڵمان لەگەڵ ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر هێڵی تەلەفۆن کاک نەوزاد سڵاو لێبێ ئایا کۆبوونەوەکە دەستی پێ کرد؟ کۆبوونەوەکە زۆری نەماوە دەست پێ بکە بەشێک لە برادرانی لیستە کوردیەکان لە کۆبوونەوەیەک بوون سەبارەت بە یەکلاکردنەوەی کاک ئارامی شێخ محەممەد ئەوە خۆشبەختانە کۆتایی پێهاتەوە لیستە کوردیەکان یەک ڕیز و یەکدەنگین لەسەر کاندیدەکەی خۆمان سەبارەت بە کاندیدی لایەنی شیعی بۆ جێگری یەکەم دیارە هەتا ئێستا ئەوانیش لە کۆبوونەوەکان بە پێی زانیاریەکان ئاماژە بۆ دەکرێت کە گۆڕاوە بۆ لە هەمام حەمودی و گۆڕاوە بۆ حەیدەر عەبادی ئەوە لەمە ئاگادار کراونەتەوە ئاگادار یەمەن ئێمەوە چاوەڕێن بە پێی زانیاریەکان کە پێمان گەیشتۆ بەڵێ بەڵام چاوەڕێی برادرانی خۆمانین دواتر بێنە دەرەوە و حەزمان بدەنێت لەوەی کە کاندیدەکە بە شێوەیەکی ڕەسمی ئێستا بۆتە حەیدەر عەبادی بۆی ئەمە لە کاتی پێویست لە دەنگدانەکان ئاگادار بین. بۆ کۆبوونەوەکە تا ئێستا دواکەوت کۆبوونەوەکە لەبەر ئەو کۆبوونەوە لاوەچانە دواکەوتووە کە ئێستا نووری مالیکی و مستەلیم جبوری و بەشێک لە لایەنەکان لە کۆبوونەوەن چاوەڕێ دەکەن ئێستا بێنە دەرەوە داخلی ناوپۆلی پەرلەمان بێت. بەڵێ کاک نەوزاد سەرجەم فراکسیۆنە کوردیەکان و ئەندام پەرلەمانە کوردەکان و نوێنەر کوردەکان لە ئێستادا لە پەرلەمانی عێراق و لە بەغدا ئامادەن؟ بەڵێ هەموو لایەنە کوردیەکان یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵ یەکگرتوو هەمووی حاضرین و گرفتێک لەو بارەوە نییە.
بەڵێ سوپاس بۆ نەوزاد ڕسوڵ ئەندامی خولی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان بەڵێ خۆشەویستان دەچینە لای پام نێرمان لە شارەکانی هەرێمی کوردستان بۆ گواستنەوەی ڕای هاوڵاتیان لە سەردانیشتنەکەم ڕێی پەرلەمان سەرتا دەچینە لای ڕێبوار کاکەیی لە شاری هەولێر. ڕێبوار ئەگەر بکرێت ڕای هاوڵاتیانی شاری هەولێرمان پێ بڵێیت. بەڵێ دیاری وەک دارە ئەمڕۆ بڵێن لە مانج ڕەمەزاندا ئەو هاوڵاتیانەی کە لێرەنە زۆربەیان بە ڕۆژن وە ئەو خاوەن دوکانانەی کە لێرەنە هەر بامان شێوە بۆیە هاوڵاتیانی شاری هەولێر زۆر بە کەمی دێنە ناوازارەکان بەڵام ئێمە هەوڵ دەدەین ڕای چەند دوکاندارێک لێرە وەربگرین ئەگەر هاوکارم لەگەڵمان بێتن گۆران ئەم کاتت باش دەمەوێت ئەوە بپرسین کە لەسەر دانیشتنی پەرلەمانی عێراق وەکو هاوڵاتیانی شاری هەولێر پێتان وایە نوێنەرانی کورد چۆن بەشداری بکەن لەو دانیشتنەدا؟ وڵی بەنسبەت نوێنەرانی کورد خۆی کورد بەگشتی هەموو دەنگ و دەنجی خۆیاندان نوێنەرەکانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق ئەو نوێنەرانە هەمویان ڕاپسن لەسەر ئەو قراردانانە چکە ئەوانە تەمسیلی خەڵکی کورد دەکەن. دەبێ وێرانە و ژیرانە ئەو قرارانەی دەدەن دەبێ زۆر بە وێرانە بدەن لەسەر بەرژەوەندی گەلی کوردبی. لە ماوەی ڕابردوو کورد بەشدار بوو لە حکوومەتی عێراقدا بەڵام تەنی کێشە هەبوو لە ئێستادا پێت وایە کورد بەشدار بێتن یاخود ئەوەی کە وەک باز دەکرێتن ڕفراندۆم بکرێت سەر بە خۆی ڕابگەیەندرێتن. وەڵی خۆی ئێستا ئاڵ و گۆڕانەکانەکانی عێراق لە سیستەمی سیاسەتی عێراق بەرەو شکست دێنێتن. ئەو کوردەش پەرلەمانەکانی مەکە ئێمە دەنگمان داوە نێوان دەبێتن شتێک زۆر باشە بۆ ئێمە بکەن. ڕاستی چکە ئێمە دەنجی مناوە ئێوان لە جیاتی منە لە جیاتی زمان و چاوی منە لەوێندەر بەنسبەت کۆنفدرالیەکەش و یان ڕیفلادیۆنیمەکە هەر دەبێت عێراق بێتە سێ بەش. ئینشاڵڵا ئەوەی چاکە بۆ گەلی کوردستان دەبێت ئینشاڵڵا لەوەی زیاتر ئەمین و ئەمانەت دەبین و سەر بەخۆی تاو سەر بەخۆ دەبین. بەڵێ دیاری من دەمەوێت باس لەوەش بکەم کە ئەمڕۆ بڕیارە لە شاری هەولێر کاتژمێر 5 لە ناو بازاڕی شاری هەولێر نزیک پارکی شار گردبوونەوەیەک ئەنجام دەدرێتن لەسەر ئەوەی کە کورد سربەخۆی ڕابگەیەنێتن و ڕاپرسی لەو ناوچانای کەوا لە ماوەی ڕابردوو جێناکۆک بوون ئەنجام بدرێت و ڕای بڵێن ئەو هاوڵاتیانەی کە لەو شوێنانن وەربژیرێتن لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان سربەخۆی خۆی ڕابگەیەنێت. ڕێبوار لەگەڵمانە بمێنەرەوە دەچینە لای پامنێرمان سیپانامەدی لە شاری دوهۆک. ئەحمەد قادر لە شاری سلێمانی و ببورن. ئەحمەد ڕای هاوڵاتیانی شاری سلێمانیمان پێ بڵێیت. بەڵێ دیارێ وەک بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆبێتەوە سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆشی پەرلەمان و جێگرەکانی و بە بەشداری نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران لە ئێستادا ڕای هاوڵاتیان چاوەڕێەکەن کە ئاخۆ ئەنجامەکەی بەچی بگات نوێنەرەکانیان لە بەغدا چیان بۆ بکەن و چاوەڕێی هەڵوێستی چیانە دەکەن لەو بارەیەوە ڕای هاوڵاتیانی سلێمانی وەرەگرین. ئێستا دەم هاوڵاتیەمان لەگەڵ بەڵێ مامەجان بێت ئێرە تۆ وەک هاوڵاتیەک چاوەڕێی چی لە پەرلەمانی عێراقەکەی لەم دۆخەی ئێستادا کە کۆ دەبنەوە؟ چاوەڕێی چی بکەین من نا میلەتی کورد و نیشتیمانی کوردستان چاوەڕێی چی بکات لە کۆبوونەوەی ئەندام پەرلەمانەکانی کوردستان؟ وڵای چاوەڕێی ئەوە یەکەم وەکو پێشونی وتیانە چرا ترۆزی ناگرێت چرا ترۆزی ناگرێت چونکە بۆ پەرلەمانی عێراق ئێمە 22 ساڵە ئینتیفاضە کراوە کۆ ئەبینەوە چیان پێوتوین و بە چیان زانیوین تاوەکو ئەمڕۆ هەر ملکەت بین و بچینە ئەو باوەشە هەز ڕۆژێ بۆی بکرێت
خاڵە گەورە لە سەیدە ڕئیس سەدام حوسێن خراپتر قەزڵ و عام و ئەنفەرمانەکە نازانم تاکەی بڕوا بەوە بکەین نایکەین بەڵام ئەندام پەرلەمانەکانیشمان وەکو پندێکی کوردەواری تۆ چاوەڕێی چی ئەەکەی لە ئەندام پەرلەمانەکانی خۆمان لە نوێنەرەکانی کورد لە بەغدا پێ دوایە بتوانن عێراق لەم خەیرانە ئێستادا ڕزگارکردن بە هەرێمی کوردستانەوە کە تووشی کۆمەڵە قەیران بووە نەوەڵا لەبەر ئەوەی کەس بە کەس نییە کەس گوێ لە کەس ناگرێت قبول نییە لە عقلی خۆما ئالێم لە عقلی میلەتەکەمان نالێم ناتوانن هیچ شێ نەبوو شعبی عێراقی بکەن نەبوو میلەتی کوردی بکەن باشە میلەتی کورد 34 حیزبی بۆ چێ 6 ملیۆنە ئەمریکا 6 ملیۆنە 34 حیزبیتیان نییە لەبەرەوە کەس بە کەس نییە باشە من چۆن بە ئەندام پەرلەمانیان حساب بکەن 11 مانگە پەرلەمانی کوردستان هەڵبژێردراوە دەمانگە بێت تا ئێستا هیچ حسابێک بۆ بەڕێوەبردننی چوارشارەکەی خۆمان نەکراوە هەر پێ دوای ئێستا نوێنەرانی کورد لە بەغدا هەڵوێستیان چی بێ پێ دوای بەشداری بکەن لە پەرلەمانی عێراقیان بگەڕێنەوە هەرێمی کوردستان هەڵوێستیان پێ دەرنابڕێت چونکە وەکو ئەڵێم وەک خزمەتکارێک بووە کاتی خۆی پیاوی ئاغایە ئاغاکە خزمەتکارەکەی ئەمرێ پیاوێکی تر ئەکا بە خزمەتکاری خۆی ئەمجا یە بەخیاڵ دەڵێ بام خزمەتکارم تاقی کەمەوانێ لێ بانیەکڵێ وەرە ئەڵێ فەرمووە ئاغا ئەڵێ بەرماڵێکی تازە هاتووە لە میحرابەکەی مامۆستایە ئەم شەو بچۆ بۆم بدزە بۆم بێنە ئەوژەڵێ بەڵێ باشە ئاغا بەیانی هەڵە چێچێ بۆ نوێژ ئەچێ بەرماڵەکە ئەجێ و ئەێنێ لێ ئاغا هەڵسا بەرماڵەکەم بۆ هێناوی نوێژەکەت بکە تەبان لە سەردەمی مەلیشیەتا وشەی دزی لە ناو کوردەواریە بەدبارانەکرا تاوانێکی گەورە بووە بەڵام غایەتی خزمەتکار بەڵام ئەمڕۆ من پەرلەمانەکانی کوردستان بەهی عێراقیش و بەهی کوردستانیش وەک ئەو خزمەتکارە سەیرەکەم ئەوەی حیزب نەیڵێ ما هیچ شتێکیان پێ ناکرێ و ناوتریە یعنی میلەت کە چووە دەنگی داوە بە پەرلەمان بە زەلامێت دەنگی نەداوە بە خزمەتکاری حیزبێک باشە ئەگەر خزمەتکار نین ئەدێ کوا بەڕێوەبردننی شارەکانم کوا یەک پارچەی کوردستانم وتی دەیەک 7 ماڵ 6 ماڵ بوو 6 بەڵێ دەستخۆشی ساگەرمەوە بەڵێ دیاری ئەمە ڕایەکێ لە هاوڵاتیەکان بوو سەبارەت بە بەشداریکردنی نوێنەرە کوردەکان لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بەڵێ سپاس بۆرێک لە پایابدێرانمان ئەحمەد قادر لە شاری سلێمانی ڕێوارکاکەی لە شاری هەولێر خۆشەویستانەوەی کە بینیتان ڕاستەخۆ پایابدێرانمان لە شاری سلێمانی هەولێر گواستیانەوە ڕای هەوڵاتیاری هەرێمی کوردستان بوو لەسەر دانیشتنی پەرلەمانی عێراق و هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی بەشداریکردنی نوێنەر کوردەکان لە پەرلەمانی عێراق خۆشەویستان ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانە بن دەچینە نێو پەرلەمانی عێراق بۆ گواستنەوەی وێنەی دانیشتنی پەرلەمانی عێراق کە ئێستا دانیشتنەکە دەستی پێ کردووە فەرموو بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم أقسم بالله العلي العظيم أقسم بالله العلي العظيم أن أؤدي مهامي ومسؤولياتي القانونية أن أؤدي مهامي ومسؤولياتي القانونية بتفان وإخلاص وأن أحافظ على استقلال العراق وسيادته وأرعى مصالح شعبه وأسهر على سلامة أرضه وسمائه ومياهه وثرواته سەرچاوە ئاویەکان و سامانەکانی عێراق سیستەمە دیموکراتیە فیدراڵەکەی وأن أعمل على صيانة الحريات العامة کار بکەم بۆ چاکردنی ئازادی گشتەکان و تایبەتیەکان و سەربەخۆی دادگا و پابەند بم بە جێبەجێکردنی تەشریعەکان والله على ما أقول شهيد خوا شاهدە لەسەرەوەی کە ئێڵێم زۆر سپاس حسب
المعلومات التي توفرت الآن بە پێی و زانیاریان ئێستا بەدەستمان گەیشتووە النصاب مكتمل في هذه نیسابی الجلسة. پەرلەمانتاران لەم جەلسەیە 207 تەواوە بە نزیکەی 207 حاضرين في هذه 207 ئەندام پەرلەمان لەم دانیشتنیان الآن ئامادەن. عندنا النقطة الأساسية ئێستا التي خاڵێکی جرى گرنگی الحديث سەرەکیمان عنها هەیە سابقاً، کە پێش قسەمان لەسەر کردووە رئيس ئەویش للبرلمان هەڵبژاردننی ونائب سەرۆکی أول پەرلەمانە دواتر ونائب جێگری ثاني. یەکەمی دواتر جێگری دووە. أنا بالحقيقة أبدأ من لە ڕاستیات بەو دەست پێەکەم بدعوتكم إلى تقديم داواتان لە ترشيحات. یەکەم بۆەوەی کە کاندیدەکان يوجد خۆیان لدي هەڵبژێرن. ترشيح واحد لحد تا ئێستا یەک کاندید لە بەردەستی منە سليم الجبوري. ئەویش بەڕێز سەلیم جبوریە. توفر أي اسم آخر ئەگەر هیچ هەج ناوێکی تر هەیە تکاتان لێ دەکەم عندي هذا لأنه المسألة ئاگادارمان بکەنەوە لابد أن تحسم اليوم. لە بەرەوەی پێویستم مەسەلەی ئەمڕۆ یەکلایی ببێتەوە. هنالك تثنية لهالترشيح. هیچ کاندیدێکی تر هەیە؟ إذا الترشيح للأستاذ سليم الجبوري. کاندیدەکە حسب بەڕێز النظام الداخلي لابد سەلیم أن يجري جبوری. تصويت بە پێی ويحوز پێڕەوی على ناوخۆی پەرلەمان پێویستە دەنگدان بکرێت لەسەر ئەو ناو. ما يكون بالحقيقة بالنسبة نعم بەڵێ؟ نعم اكتب لي هلا نعم بس الصوت شوي شلون؟ ما ادري اسمع بالنسبه لمرشحنا احنا جاهزين للتصويت سياده الرئيس. بە پێی ئەو بالنسبه للدكتور سليم الجبوري. ئێمە ئامادەی بۆ دەنگدان لەسەر ئەو کاندیدە. شكرا. زۆر سپاس. اكو شيء لو يعني شو النقطة؟ هیچ خاڵێک هەیە؟ يعني على الترشيحات احنا نتكلم. ئێمە قسە لەسەر خۆکاندیکردن دەکەین. شلون؟ ما جاي افهمك بس من صوتي تێنەگەیشتم. گوێم لە دەنگت نییە. سيادة الرئيس احنا من عقدنا برا جلسات السروكي مجلس النواب برلمان هاي الجلسة كاتك. الثالثة لحد الآن كثير من الخروقات الدستورية موجودة بانعقاد ئەمە سێم دانیشتنی ئەنجومەنی پەرلەمانە خروقاتێکی زۆر لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کراوە. جدول الأعمال بالفقرة الثانية مثلاً استفتاء لبرنامج رئيس كار. رئيس المجلس هذا مو موضوع ما يدخل ضمن جدول الأعمال. هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان ناچێتە جەدولی ئەمانی کاری پەرلەمانەوە خاڵێکی تر من يصير انتخاب کاتێککە هەڵبژارد نەکرێ إذا دخلتوا بالفروقات الدستورية لازم تنهون الاجتماع. ئەگەر باز لە خروقاتی دستوریەکە نەبێت دانیشتەکە کۆتایی پێبێنین ئەمە نابێت. كل لحظة وقالوا خرق دستوري. هەموو دقیقەڵەن خەرقەیەکی دەستوری هەیە نقرأ نظام داخلي ما يصير هذا. ئەمە نابێت. طيب هسه الآن عندنا الأخ سليم ئێستا الجبوري. برامان سەلیم جبوری مرشحة أخرى. کاندیدی سەرۆکی پەرلەمانە هەروەها کاندیدێکی تر شروق عباسی کاندیدە بۆ سەرۆکی پەرلەمان. نبدأ بالاسم الأول. ئێمە وەکو ئەو نظامی کە خۆمان هەما و پەیڕەوەی کە خۆمان هەمانە بە ناوی یەکەم دەست پێکەن النتائج. و دواتر دەچینە ناوی دووەم على الأغلبية المطلقة. ئەبێ لە زۆرینەی ڕەها بەدەست بێنێت ئەو ناوەی کە دەبێتە سەرۆکی پەرلەمان. أوراقك. شلون؟ جنابك تستدعي المستشار القانوني. شنو هو؟ المستشار القانوني. إيه؟ ئەبێ ڕاوێژکاری یاسای بانکێش بکەی ئەوە کارتەکانی دەنگدانەوە ئەبێ چەکی بکەنەوە. ئەبێ هەڵبژارنەکە بەکار بێ و سندوقێکیش هەبێت. من يجي يا رجل. راح يعيد الاسماء 10 اسماء 10 اسماء. اول شيء استاذ سجل اسماء عدد الحضور. قلناها 207. اسمح لي عدد الحاضرون.
نطلع من عندها اللي ما يصوتون منه الوزراء اي شخص. هو سواها. وين مثلا من الحضور. بس اسمح لي خليني اكتب لك اياها حتى. دكتورنا حبيبي قول لهم راح يصير اقتراع بالصندوق. يجون يقومون. كل واحد يجي لوحده. يقوم. اي واحد. عدد الحاضرين لازم نسجلهم. العدد لازم نثبته رسمي. اقول لك مطيني اياه العدد. اخي مو راح نطلع من دوله رئيس الوزراء، نطلع النائب الاول، نطلع من عند الوزراء. شو تطلع خليني في خطا وش اسوي؟ من العدد. من العدد لازم تقول ادري العدد. هسه شنو ادعوهم يجون هنا؟ الصندوق وين؟ صناديق واللوحات والاوراق شو يكون ذي؟ شي يكون شي ترى هذا شغل هذا مال الاداره. دكتورنا الوزير رئيس الوزراء هسه افتهمت كلها اللي مو اعضاء يصيرون اوت. احسنت. اي ما يجوز. اي خلاص حتى العدد على ضوء العدد نعرف ايش قد الاختراع. احنا راح نقول
بەڵێ بەڕێزان ئەوەی کە ئێستا دەیبینن دانیشتنی پەرلەمانی عێراقا ڕاستەوخۆکە بۆتان دەگوازینەوە و لە ئێستادا دەرگای دەنگدان و هەڵبژاردن کراوەتەوە بۆ سەرۆکی پەرلەمان و دواتر بۆ جێگرەکانی خۆشەویستان ئێمە تا دەنگدان تەواو بێت بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی سەرۆکی پەرلەمان لا گفتوگۆکەمان لە ئەستۆدیۆی نارتی لەگەڵ میوانەکانە محمد بیرەن و سەر و ڕۆژنامەنووس هەروەها یاسین حەسەن ئەندامی مەکتەبی سیاسی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کاگە یاسین بەرلەوەی چینە ئەم دانیشتنی پەرلەمان پرسیارێکم لێ کردی بەوەی کە لایەنە سیاسیەکان لایەنە سیاسی کوردیەکان ئەتوانن لەژێر کاریگەری ئەجێندای ئیقلیمی و ئەجێندای دەرەکی دەربچن من پێم وایە حیزبێک بەشێ بێت لە ئەجندای دەستگایەکی مخابراتی نێودەوڵەتی یا ئیقلیمی ئەمە کاریسەیە و ئەو لایەنە مخابراتیە بێوێ ئیستیغلالی ئەو لایەنە کوردیە ئەو حیزبە کوردی بکە ئەمەیان شتێکی ترە هەموو لایەن پێم وایە لە شەرقا پێویستیمان بە یەکتری هەیە لەبەرەوەی کەوەی کە تەحکومەکە لە شەرقا ئایدۆلۆجیایە مامەڵەکان لەسەر ئەساسێکی فکری ئایدۆلۆژیە نەک بابەتێکی معریفیانە هەمووان پێویستیان بە یەکتری هەیە هەمووان ترسیان لە یەکتری هەیە لە هەرێمی کوردستانی خۆمانە ممکن نییە ئینسان بتوانێت لەو ئەجندانەیە ڕزگاری بێ وا بە ئاسانی وا بە سادایی کاریگەری هەیە یعنی ئێستا لەگەڵ ئێران ناکرێ مامەڵە نەکەی لەگەڵ تورکیا ناکرێ مامەڵە لەگەڵ ئەمریکا ناکرێ مامەڵە کاریگەری و بڕیاردان شتێکی دیکەیە ئێستا مامەڵە هەیە لە نێوان رووسیا و ئەمریکایە گۆڕینەوەی مەلەفات هەیە لە نێوان رووسیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیتیحادی ئەوروپیا ڕەنگە ئەم بابەتەش لە هەرێمی کوردستانە هەبێ لایەنە بێ سنووری دەوڵەتێ پارێزێ بۆ مەرجەی ئەو دەوڵەتە سنووری ئەو لایەنەی تر پارێزەکە تەحکومی تیاکە ئەمە ناچێتە خانەی خیانەتەوە یا ئەگە بچێتە خانەی خیانەت شەو بێگومانەوە کارەساتە بێ و بەشێکە بێ لە ئەجندای ئەو دەوڵەتە کە مخابراتەکەی مامەڵە لەگەڵ ئەو لایەنەیەەکە بز من پێم وانی هەتا ئێستا چوو بێتە ئەو خانەیەوە لە خانەی مامەڵەکردنایە لە خانەی تەبادولی بەرژەوەندیەکانایە بۆ گەشتن بە ئامانجەکان وەک دەوترێ ئەوەی کە لایەنە ئیقلیمی و دەرەکیەکان لەسەر هەرێمی کوردستان هەیەە ئەوەیە کە ئەوان هاوکێشەی سیاسی هەرێمی کوردستان دەکێشن و عێراقیش بەدڵنیاییەوە ئەوان بڕیارێن ئەمە مامەڵەیە بەدڵنیاییەوە نە ئەمە لاوازی لایەنە کوردیەکان دەرەخا ئەمە نەبوونی پێگەیەکی بەهێزی کوردستان دەرەخا ئەمە بەهۆی ئەوەی کە کیانێکی سیاسی سەر بە خۆمان نییە ئەو بەهۆی ئەوە کە قەدەرمان وایە دراوسێ ئەو وڵاتان و ئەو دەوڵەتانین چارشمان ناچارە و هەیمەنیان هەیە بەسەر مەنتەقەکەیە ڕەنگە لایەنێک زیاتر چوو بێتە پێشەوە ڕەنگە ناتوانێت ئێستا ناو بنیت من ئاگام لێ نییە لە شتە ژێربەژێرەکان بەڵام بە شێوەیەکی ڕەنگە لایەنێک بەرژەوەندی وابێ لەسەر ئەساسێکی ئایدۆلۆژی مامەڵە بکە ڕەنگە لایەنێک بێوێت دژاتی لایەنێکی تکا بەهۆی مامەڵەکردنی لەگەڵ دەوڵەتێکی تری مخابراتی بەهۆی دەستخستنی بەرژەوەندی خۆیەوە بەڵام بە شێوەیەکی گشتی بوو بێ بە خیانەت لەگەلی کورد تا ئێساستن بەوە نەکردووە بڵێ کاگ ئەحمەد زۆر بە کورتی چونکە چینەوە دانیشتەکە دەستی پێکردەوە وتی تۆ کۆمنتی تۆ لەسەر ئەوەی کە لایەنە سیاسیەکان بۆ هەمیشە دەبێت لە ژێر کاریگەری ئەجێندای دەرەکیدا بن هەروەها پێشتر باس لەوە کرد کە لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان بەردەوام پاشکۆی وڵاتانی دراوسێ بوون دوای ئەم وێنەی کەی گوازینەوە دەمێ وەڵامی خۆتم فەرق دانیشتنەکە دەبێت داخراوێ بس فقط يبقى في القاعة من له حق التصويت تەنها دەبێت لە هۆڵەکە ئەو کەسانە بمێنەوە کە مافی دەنگدانیان هەیە ئەوانەی کە مافی دەنگدانیان نییە دەبێت لە هۆڵەکە بچێتە دەرەوە لە کاتی دەنگداندا يعني هكذا توصلنا إلى حل ئەوە گەشتینە چارەیەک رئيس الوزراء يبقى في محله سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە شوێنەکەی خۆی دەمێنێتەوە و ئەو برا وەزیرەکان بچنە لایەکی تر و فەرمانبەرەکان هۆڵەکە بەجێ بهێڵن الوزراء والمحافظين كمل وەزیر و پارێزگارەکان
المحافظين ورؤساء مجلس المحافظات الذين لم يؤدوا اليمين القانوني. سمعتم گوێتان لێ بوو الوزراء وەزیرەکان فضات شلون تفضل فەرموو تريد تحكي تفضل ئەگەر دەتەوێت قسە بکەی فەرموو وصلت يا ابا نذكر الاسماء لو لا شنو ادعوهم يجون الأستاذ أحمد سليم عبد الرحمن بەڕێز سەلیم ئەحمەد عەبدوڕەحمان الأستاذ أحمد صلاح عزيز البدري الأخ أحمد طه ياسين الشيخ ماكو نقطة نظام ما يصير انتو كل لحظة نقطة نظام ما نقدر نشتغل بعدين ئەمە هەموو دقەیەک نابێ نقطەی نظام ئاوا بێ ناتوانانی ئیش بکەین جاي يصوتون يا عزيزي بەڵێ بەڕێزان دوجار دەگەڕینەوە وڵاتان بۆ گواستنەوەی ئەو وێنانی پەرلەمان لە سەردەنگدان بۆ دیاریکردنی سەرۆکی پەرلەمان و جێگرانی سەرۆکی پەرلەمانی عێراق مامۆستا ئەحمەد دەمەوێت ئێستا وەڵامی ئەو پرسیارم دەست بکەیتەوە هەرچەنە ئەو دابڕان و شتە وەڵامی پرسیارەکان تێکەڵەکاو بۆ بینێت زاکرەیە پچڕای لەگەڵ معلوماتەکان تۆزێکیش لە تەوەری بەرنامەکە لە ئادەی من سەرنجم زۆر هەیە لە سەقسەکانی کاگیاسین وە پێشم سەیرە ینی وا قسەی کرد و دڵنیاشم کە ڕەنگە بیرکردنەوەکانی وەکو قسانە نەبێت کە ئێستا خستێ ڕوو چکا بە تایبەت سیاسیەک ناکرێ باز لەوە نەکا کە حیزبی کوردی چەند زوڵمی لە کوردایەتی کردووە بە ناوی پەیوەندیەوە لەژێر پەردەی پەیوەندیوانێ و لە ئاساسی شەرجاشێتی بووە ئەگەر ڕێگام بێ من لە بڵێ هەموو حیزبی کوردی هەروایە بە حیزبەکەی بەڕێزی شێوانێ بەشێکە لە ئەجەندای ئەو وڵاتانی ئەقلیمی مەسەرەن ناوی سیوێکی یا بەنێت چی ئەگەر سیوێکی ئاب خیانەت نێت چییە تەسلیمکردنەوەی دیموکراتەکان بە ئێران ئەگەر خیانەت نێت چییە کوشت هێنانی سوپای پاسداران بۆ تەقانەوەی بۆرینەوت و لێدانی پەکەکە و دیموکرات و کۆمەڵە و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا و ئێران و تەنانەت ئەو ئەجندایی کە پارتی بەرامبەر بە کوردای ڕۆژاوە جێبەجێیەکە ئەمە چییە ینی ناکرێت ئێمە لەبەرەوەی کە ئێستا پەیوەندیەکانمان لەگەڵ پارتیۆژێتیا باشین هەوڵ بین پینەی بۆ بکەین ئێمە لەم مەفهومە ئەدەبێتی ئەگەین ختابی شۆڕژێڕێ و قەزەی نەتەواتی و قەزەی کورد پێویست خەڵک لە پێناو کودایەتی چۆتە شاخ ڕەنگە نێتەکەوا بێ بۆ خەڵکی سادا بەڵام بۆ ئەوانەی کە لە پشت ڕێخستنی پەیوەندیەکانی هێزە سیاسیەکان بوو لەگەڵ وڵاتانی ئەقلیمیە شتێکی تر بووە ینی هەر خۆی خصوصیەتی دەسەڵاتداریتی وڵاتانی شەرق خصوصیەتێکی دیکتاتۆریە قبوڵی هێزێکی سیاسی ناکاوە هاوپەیمان ینی مەسەلەن پارتی بەنسبەت تورکیا و هاوپەیمان نییە جگە لەوەی کە ئەجەندای ئەم جێبەجێەکە یەکێتی بەنسبەت ئێران و هاوپەیمان نییە جگە لەوەی کە سێبەری ئێرانە بۆ جێبەجێکردنی هێندێ کاروباری ئێران لە ناوچەکەدا کۆمەڵی ئیسلامی بەنسبەت ئێرانەوە هاوپەیمان نییە شتێکی ترە ینی ئێمە ئەبێ منطق بین خصوصیەتی ئەم دەستگانە وایە ببوورە کاک دیاریجە هەر مەلا بەختیار خۆی لە چاپەکردنی ڕۆژنامەوانیدا زۆر بێ منەت یانی سەرم ئەسوڕ بێ کاگیاسین باز لەواکە ئەڵە پەیوەندیمان لەگەڵ 36 دەستگای مخابراتی هەرێمی و نێودەوڵەتیا هەیە و پارتی زۆرتریشی هەیە هەدی ناشی شادنەوانێ ینی کە ئەم پەیوەندیانە کە پەیوەندی تەبیعی نین ئەگەر پەیوەندی تەبیعی بوونایە ئێمە وەکو کە سوودمان لێ بینی و بارودۆخی ئێستای کوردستان بەم جۆرە نابوو هەر هێزێک ئەنی ئەگەر ئێستا مەسەلەن بەڕێزی وەگەندامی سەرکرداتی لەم تەلەڤیزیۆنەوە ڕابگەێنێ بڵێ ئێمە بێمنەتین
و سیاسەتی بۆ نمونە ئیقلیمی تەسیری نییە لە سەرمان و ئەسڵەن یعنی شتێک نیە لە بەنامی کۆمەڵی ئیسلامی بە ناوی ئێرانەوە بێت ئەتوانی ئەو بڵێت من زۆر ڕاشکەوانە ئاڵم هیچ هێزێکی یەقلیمی نییە کاریگەری هەبێت لەسەر سیاسەتی کۆمەڵی ئیسلامی وە بێمنەتیشین و کار بەڕێز کاک ئەحمەد من پینە ناکەم بۆ پارتی وەکێتی بۆی کە علاقەمان لەگەڵیان ناباش بێ من ئەڵێم ئینسان ئەبێ وزە واقعیانە بیر بکاتەوە تەکەم لەوەی کە ممکنە ئەجندای دەوڵەتێکی تری یەقلیمی جێبەجێ بکرێ لە بەرژەوەندی ئەو حیزبە بەڵام ئەمە ناچێتە خانەی خیانەتەوە لە میلەتێک بە شێوەیەکی گشتی ئەمە ناکاتە ئەوەی کە بۆ نمونە فڵانە حیزە ئەرز دەکەم بابا خیانەتە بەس ئەرز دەکەم لە قۆناغی ژیانی هەموو ئینسانێکە تووشی هەڵابێت جاری وایە بە زۆر پێ دەکرێت جاری وایە ناچاری جاری وایە بۆی ئینقازی خۆ بکەیت بەس ناکرێت ئێمە بڵین ئەمە ئەم حیزبە کە دروست بووە لە ئەساسا جێتێکی مخابراتی دروستی کردووە بۆ پوچەڵکردنەوەی خەبات ڕزگاری خوازی گەلی کوردی یا ئەم حیزبە خەبات ناکات لە پێناوی کورددا ئەمە کاک ئەحمەد دەمەوێت پرسیاریەوە کەم ئایا ئێستا وەک دەوترێت کاتی ئەوەیە کە کوردستان سربەخۆ بێت و دەوڵەتی سربەخۆی خۆی ڕابگەێنێت واتە کاتێکی گونجاو لەبارە بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی چەند لایەنێکە لە ناوخۆی کوردستان بارودۆخی کوردستان مەسەلەن ئەو پێشهاتانی هاتۆتە پێشەوە لە باشووری کوردستان لە ئاستی نێوخۆیدا جگەل لە مەسلەی قێرانی ئابووری بارودۆخێکی گونجاوە وەکو مەسلەی لە ڕووی خاکەوە لە ڕووی هێزی سەربازیەوە لە ڕووی ئەوەی کە نەوت هەنارداکەی لە ڕووی ئامادەگی هێزە سیاسەکان جگەل لە جیاوازی خیتابی یەکێتی و پارتی چووکە هەموو هێزە سیاسیەکان نیتر لە تەییدی ئەجەندای بارزانانی یەکەن جگەل لە یەکێتی نیشتیمانی کوردستان تەبان لێشێتیش لەبەر ئەوە ناکە خۆی بەڕای بە مەوزوعەکە نییە لەبەر ئەوە کە ڕەنگە کۆماری ئیسلامی ئێران بەڕای بە مەوزوعانە بێت بۆیە ئەو تێبینی هەیە و ئەم تێبینیانەی لە گواستراوەتەوە بۆ زمینی واقع بەڵام دەوڵەتی کوردی کاک دیاری تەنها بە ئامادەگی نێوخۆیی دروست نابێت یعنی ئێمە مەسەن دوو نمونە وەربگرین باشووری سوودان یا تەیموری خۆرهەڵات کە دوو دەوڵەتی تازەن لە نەخشەی جیهانە ئەم دوو دەوڵەتە پێشەوەی کە بێ بە دەوڵەت زمینە سازی نێودەوڵەتی بۆ سازاوە لە نەتەوەیەکگرتوەکانە پاڵپشتی ئەمریکا پاڵپشتی بەریتانیا وڵاتانی خۆراوە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە ئەمە بکەین بە شتێکی کردداری کاکە دەوڵەت ڕاگەاندنی دەوڵەت بە خەتابی ڕۆژنامە ناکرێت کەواتەوەی تاسە بۆ خەتابی ڕۆژنامەیە خەتابی ڕۆژنامەش خواترە ینی جگەل لە جوڵاندنی حماسەتی خەڵک بەرەو دەوڵەتی کوردی کاکە ئەگەر هەر بارزانی خۆی بڕای بە دەوڵەتی کوردی بواە ئەوەی ئەمڕۆ لە بەغا ئەکرا نوێنەرانی کورد لە بەغا نابوو نوێنەرانی کورد قەطعی پرۆسی سیاسیان لە عێراقا کرد و لە وەزیرەکانی کشاندۆتەوە وەزیرەکانی کشاندۆتەوە لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستاس هەواڵێک هەیە کە وەزیری تەندروستی کە یەکێکە لە وەزیرەکان ئەڵێ کشانۆمان لە بەغا قەیرانی قۆڵتر و گەورەتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکات یعنی کشانەوە نییە ئێستا ژەڵێن ئەبێ ئێمە پیا بچینەوەێ بەوەی کە ئێمە مۆڵەت ماوەتگرتەوە مۆڵەتی درێژخان ماوەتگرتەوە کە دوو جاریش ئەم حاڵەتە ڕوویاوە کاجاسین ئێوەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان پێتان وایە کە ئێستا کاتێکی گونجاو لەبارە بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی ئێستا لەم کاتەیە ئەگەر زمینەی ئیقلیمی و دەولی لەبار بێ بەڵێ پێمان وایە کاتێکی لەبارە بەڵام ئایا زمینەی ئیقلیمی و دەولی لەبارە ئایا ڕێگەمان پێدێ لەبارە ئەمە قسەیتە پێم وایە ئەمەی ئێستا ئەکرێ زیاتر فشارە نەکردار ئەڵێ مەرگی پیشان بەبا بەگرانە تا ڕازی بێ چۆتە ئەو قۆناغەوە ئەم کارتی فشارە بەکارێنرێ بەرامبەر بە نەمانی مالیکی بەرامبەر بە جێبەجێکردنی مادەی 140 فشارێکی گەورە دروست ئەکرێ بۆی کە عراق بێتە بە فشارێکی فیالی بێتە دەوڵەتێکی فیدرالی و فیدراڵەتی وەکو چۆن بۆ کورتەیە بۆ سنە هەبێ بۆ شیعەکان هەبێ و بەغدا بێتە پایتەخت و عاسیمەی دەوڵەتی فیدرالی عراقی لە ئایندەیە ئەمما ئێستا لەم کاتەیە بیزەبێت جێبەجێ ببێ بە دووریێزان بەڵێ دوایین قسەی خۆت لەسەر ڕاگەاندنی دەوڵەتی کوردی و ڕێکوتی لایەنە سیاسیەکانی عێراق و دانیشتنی پەرلەمان و پێویستە کورد لەم کاتدا چی بکات لە هەمووی گرنگتر دەبێت کۆتایی بە جیاوازی خیتابی دووهێزە سیاسیە سەرشەکەی هەرێمی کوردستان بێنێت ئەبێ ئەم دووهێزە سیاسیە لە ڕێی بەیاننامەوە هەرچەندە مەسەلە یەکێتی نیشتیمانی لە ئەعلام ماڵێ ئێمە خیتاب ماڕوونە بەڵام من بۆ خۆم هێشتا لە خیتابی یەکێتی تێنەگەیشتوم بەرامبەر بە دەوڵەتی کوردی و بەرامبەرمانەوە لە بەخا ئایا ئەوێت فعلا
وەکو هەموو هێزە سیاسەکانی تر تەبەنی سیاسەتی بارزانانی کە یاخو سیاسەتی سەر بەخۆیەوێ ئەنی مەسەن ڕاستیشێتی ئەڵێ ئێم باجی ئەومان ناوە کە پاشکۆی بە زاراوی میدیای نێوخۆی پاشکۆی پاتی بووین بۆ ئێستا دەمانوێت سیاستمان سەربەخۆ بێتە پێناسی خۆمان بسەرمێنین بەڵام مەسەرەن سەربەخۆبوونی سیاست لە هێندێک بڕادا ڕەنگە کێشە دروستکە بۆ یەک سەرەکیترین شت ئەوەیە کە لە ئێستادا هەم لە بەغدا و هەم بۆ دەوڵەتی کوردی ئەبێ جیاوازی ئەم دوو خطابیە نەهێڵێ و ئەبێ بارزانی بوێر بێت لەوەی کە تەناقوزی سیاسی لە نێوان بەغداد و هەولێر کۆتایی پێ بێنێ ئایا ئەوەی کە بارزانی ئێوێت وەکو دەوڵەتی کوردی تەنها مزایدەیەکی میدیایی و سیاسیە یا بە شێوەی شکردداری شێوێت لە بەغا هەمان هەڵوێست دروستکار بن پێم وان نییە کە پلانی بارزانی یاخود استراتیژیەتی پارتی دیموکراتی کوردستان استراتیژیەکی سەرکەوتوو بێ بۆ دروستکردنی دەوڵەتی. دوای وتەی خۆت وەکو ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێویستە کە ئێستا کورد چی بکات و چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکات؟ ئێمە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوو ئیسباتمان کردووە سەربەخۆیی خۆمان لە سەرنەوەی متمانە لە مالیکی و لە دروستکردنی حکوومەتی خۆجیی لە شاری سلێمانی کە ڕەنگە هەمووان بزانن بیر و بۆچوونی ئێران چۆنە و لە زۆر پرسیترا و پرۆژێکشمان تەقدیم کردووە بۆ دروستکردن و پێکهێنانی دەوڵەتی کوردی. کورد ئایندەی کورد بۆکو مامەڵە لەگەڵ بەغدایە من پێم باشە مالیکی لا ببرێ بۆ فشارێکی زۆر دروستکەن و پەرلەمان دەستی سەرۆکایەتی بێگومان ڕەنگە دەستنیشان بکە لە ماوەیەکی کەمی ئایندەیە ئێستا لە دانیشتنان و پێم باشە حکوومەتی عێراق پێک بهێنرێ بەڵام کورد کارتی فشاری خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی کە بێ بە سێ هەرێم لە عێراقا سێ هەرێمی فیدرالی بەس بەو مەرجی احتیفاز کرد بە ناوچە جەنابکانەوە. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ یاسین حەسەن ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەحمەد میرە نووسەر و ڕۆژنامەنووس. خۆشەویستان سپاس بۆش کە بینەری ئەم ڕۆماڵە تایبەتە بوون. ناوڕێکی کورد و هاوکارم هەکار نەهێلی لە بەشی دووەمی ئەم ڕۆماڵە تایبەتەدا لەگەڵتان بەردەوامە بێت کامەران بن. لەبەرزان بەردەوامی لەسەر گواستنەوەی دانیشتنی ئەمڕۆیی پەرلەمانی عێراق سەبارەت بە هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی و بۆ زانیاری زیاتریش ئێستا چنەلای سەروە عەبدوڵاحید ئەندامی پەرلەمانی عێراق لە ناو هۆڵی پەرلەمان. سەروە خانم کاتەوە باش. سەرچاوم و کاتێوەش باش. لە ناو پەرلەمانی عێراق لە ئێستادا چیا گوزارێ کێشاوای کۆبوونەوەیەکە چۆنە؟ ئێستا هەد بۆ وەزعەکان پێش کەمێک تەنگەشە کەوتە نێوان تەحالوفی شیعی بەهۆی ئەوەی کە سەرۆکوەزیران و وەزیرەکان ئامادە بووبوون و ئەوڕۆ دەنگدانە لەسەر سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی بە پێی نظامی داخلی مادەی 55 پەرلەمان نابێت لە کاتی دەنگدانە ئەو کەسەی کە سوێندی نەخواردووە لە ناو هۆڵی پەرلەمانە بمێنێتەوە. هۆڵی پەرلەمانیش پڕ لە حیمایە و پاسەوانەکانی سەرۆکوەزیران و وەزیرەکان بۆیە داوا کراکەوان بچنە دەرەوە. سەرۆکوەزیرانیش سەرۆکوەزیرانی کاربڕێکەر خۆی هەستا چوە دەرەوە هەردوو وەزیرەکانیشی لەگەڵ خۆی برد و پاسەوانەکان بەم هۆیەوە لە نێوان بەدر و لەگەڵ لایەنێکی دیکەی شیعی تەنگەشە کەوتە ناو هۆڵەکە و دواتر ئیبراهیم جعفەری توانی کۆنتڕۆڵی قاعەکە بکە. ئێستا ئێمە چاوەڕوانی ئەوەین کە دەنگدانەکە دەست پێ بکات. وەک پێشتریش ئاماژەمان پێکرد بوو ئێمە وەک لایەنی کوردی کاندیدی خۆمان هەیە بۆ جێگری دووەم ئەویش ئارام شێخ محەممەدە لە فراکسیۆنی گۆڕان. لایەنەکانی دیکەش تا ئێستا کێشەیەکیان لەسەر ناوەکە نییە. پێشتر هەندێک کێشە دروست بوو لە نێوان کێشەش نییە بەقەدەر ئەوەی کە لێبتێ نەگەیشتنێکە لەسەر مەسلەی ئیستحقاقی کوردە یاخود ئیستحقاقی لایەنێکە. ئێمە دەزانین لە بەغدا ئەم ئیستحقاقانەی کە هەیە ئەم پۆست و ئەمەی کە لە بەغدا هەیە هەمووی پۆست و ئیستحقاقی کوردن نەک لایەنی حزبی و سیاسی دیاری کراو. لە پێشتردا یەکێتی و پارتی ئەم پۆستانیان بۆ خۆیان
قۆرەخ کردبوو دابەشیانە کرد لە نێوانیاندا ئێستا ئەگەر ئێمە ئەتیلافی کوتلە کوردستانیەکان دروست بکەین پێویستمان بەوەیە کە یەکدەنگ بین یەک گوتاری سیاسیمان هەبێ ئێمە وەک گۆڕان لە گوتارە سیاسیەدا بەشدارین بە مافی خۆمان کە ئێمەش پۆستێکمان هەبێت لەو پۆستانەی کە بۆ ئێستحقاقی کوردن. بەڵێ لە ئێستادا لەناو پارلەمانی عێراق ئایا تەوافقێکی سیاسی هەیە بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی کە چەند ناوێک دەستنیشان کراوە لەوانە ئارا محەممەد کە سەرۆکی فراکسیۆنی گورانە بۆ جێگیری دوامی سەرۆکی پەرلەمان؟ بەڵێوانەی کە هەیە سەلیم جبوری بۆ سەرۆک یانی کۆ دەنگیەکی لەسەرە ئێمەوە کورد کێشەمان نییە لە بۆی کە دەنگ بدەین بە سەلیم جەبوری حەیدەر عیبادی لە شیعەکان بۆ جێگیری یەکەم هەروەها ئێمەش جێگیری دووەمان بەردەکەوێت بۆیە ئەوەی کە هەیە ڕێککەوتنێک هەیەک لەسەرەوەی کە دەنگ بدرێ بەم ناوانە بەڵام نازانین لەم هۆڵەدا دواتر چی ڕوودەدات لە نێوان سونەکانە چکا مڕەشەحی کاندیدی دیکە هەیە شوڕق عەبایەتیش خۆی کاندید کردووە بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەن. بەڵێ سەرۆخان لایەنە کوردیەکان بە تەحدید ئەکەرێمە باز بکەن کە جێگیری دوامی سەرۆکی پەرلەمان بەرکوردەکەوێ ئایا خۆیان هاوڕان متفقن لەسەر ئەوەی کە ئەو کەسەی دەستنیشان کراوە دەنگی بوو بدەن؟ کۆبوونەوەیەک کرا لە کۆبوونەوەیە باسیەوەش کرا ئێمە هاوڕێین کە یەک کاندیدمان هەبێت کورد و دەنگی کورد پەرت و بڵاو نەبێت لەبەرەوە لایەنە کوردیەکان دەنگ بەو کاندیدە کوردە دەدەن کە کاندیدی هەموو لایەنە سیاسیەکانە. لە ئێستادا پەخشی ڕاستەوخۆی دانیشتنەکە ڕاگیراوە هۆیەکەی چییە؟ وەکو تۆ ئەندام پەرلەمانێک لە ئێستا لە ناو هۆڵی پەرلەمان ئێستاوە کۆبوونەوەکە دەستی پێکردەوە و ناوەکان دەخوێندێتەوە بۆ ئەوەی کە دەنگدانەکە دەست پێ بکات. بەڵام پەخشی ڕاستەوخۆ ڕاگیراوە. ئەگەداریەوە نیم کە پەخشی ڕاستەوخۆ ڕاگیرا بێمە لە ناو خۆڵەکەی. بەڵێ سەر عەبدوڵاحید ئەندامی پەرلەمانی عێراق سپاس بزانیاریەکانت. بەڵێ بەرزان ئێستا شەچینە لای میوانەکانمان عەداڵەت عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامە نووس سەلامان کەدا دکتۆر شۆڕەش مامۆستای زانکۆ و پسپۆری دەستوری. یەکەم پرسیژمان کاکی عەداڵەت ئەوەی ئێستا لە پەرلەمانی عێراق گوزارێ وەکو ئەمە ئەندامی پەرلەمان بوو لە ناو هۆڵی پەرلەمان حتا باسی جیاوازی بۆ چوون حتا دروستبوونی شەڕ قسە لە بینی کوتلەی شیعەکان هاوپەیمانی شیعە دروست بووە. سەرنجی تو چێ بۆ قسەکانی ئەم ئەندام پەرلەمانە؟ بەڵێ بێگومان خۆی ئەم کۆبوونەوەی لە دۆخێکی تا ڕادێکی زۆر هەستیارە بەڕێوە چێ یەکەم بەشی زۆری فراکسیۆنە پەرلەمانیەکان تا ڕادێکی زۆر بەرچاویان ڕوون نییە کە پرۆسی سیاسی عێراق بەرەوکوێکی دووەم ڕاستە تا ڕادێک لێگەیشتنێک هەیە سەبارەت بە ئەوەی کە چێ سەرۆکی پەرلەمان بێ و چێ جێگیرەکانی بێت بەڵام لە هەمان کاتە لەناو هەریەکە لە فراکسیۆنەکە تا ڕادێک ڕەنگە شێوەیەک لە ململانەیان منافەسە هەبێ لەسەرەوەی کام کاندید باشە لە هەموو حاڵەتێکە ئەوە شتە ئێستا ڕەنگی داوەتەوە بۆ نمونە بۆ لەوەی کە دوو کاندید هەیە بۆ سەرۆکی پەرلەمان یعنی خۆی ئەجوایی ئەم کۆبوونەوەی ئەجوایەکی ئاسایی نییە واتە پێشوەخت ڕێکەوتنیشی ئەو تۆ نییە کە ئەم ئیداری ئەم جەلسەیە بکرێت بە شێوەیەکی ئاسایی حاڵەتی گژی تەیەکەوە بە تایبەتی ئەوەی کە بابنێن سەرۆخانیش باسی کرد سەرۆک وەزیران وەزیرەکان لە ناو هۆڵی پەرلەمانە بوونە و ناڕزایی دەربڕاوە کە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی قانونی و ناکری ئەوانە لە کاتی پرۆسەی دەنگدانە لێوێ بن بەگشتی یعنی هیوادارین ئەم دانیشتنە ئاماژەیەک بێ بۆ ئەوەی کە لە شەقامی کوردیە لە شەقامی عێراقیە چاوەڕوانەکرێ ئینفراجێک هەبێ کرانەوەیەک هەبوو بێ لە قەیرانەکە بەو بارەی کە هەموو ئەو کەسانەی کە لە ماوەی ڕابردووە جێی ڕخنەی بەشی زۆری نوێنەرانی سیاسی پێکاتەکانی خەڵکی عێراق بوون ئەو خەڵکانە ئەو کەسانە دوورخرا بێتنەوە بەوە بە دیاریکراویش مەبەستمان لە کەسێکی وەکو نوری مالیشیای بۆ پۆستی سەرۆک وەزیران چونکە ئێستا لە پەرلەمانە گوزارێ لە دەریوش پەرلەمان بێگومان تەشەنجاتی بینی شیعە و سونە زۆر بەزەقی دیارە پێت وایە سەرۆکی پەرلەمان هەڵە بژێرێ؟ ئێستا حاڵی حاضر ئەوەی کە باسەکەەوە گوێزرێتەوە ئێستا بێ پرۆسی دەنگدان دەستی پێکرد بە پرۆسی دەنگدان بە بڕای من دەست پێ ناکە ئەگەر شێوەیەک لە لێک گەیشتن نەبوو بەڵام منافسێکی دیگەش هەیە شەڕۆق عەبادیە
ئەو ئەکەوێتە سەر طبعاً وەکو باسمان کرد طبیعەتی ئەو جەمسەرگیری کە لە ناو هەر یەکێ لە فراکسیۆنەکانە هەیە بێگومان ڕەنگە وا ڕێککەوت بێتن دوو کەس کاندید بکرێەوە دواتر ئەو بخرێتەوە دەستی بۆ نمونە پەرلەمانی عێراق و ئەو هاوپەیمانەتیانەی کە هەرێکێ لە فراکسیۆنەکان ئەتوانێت دروستی بکە بۆ کەسبکردنی زۆرترین دەنگ بۆ کاندیدی خۆی ڕەنگە بیانەوێ بۆ ئەوەی کێشە لەسەر کاندید نەبێتە کێشەیەک لە بەردەم بەڕێوە چوونی جەرسەکەیە ڕاندێکی دیموکراتیانەتیان پێدا بێت خستبێتەنەوە دەستی پەرلەمانتارانی عێراق بۆ ئەوەی بڕیار لەسەرەوە بدەن کام کاندیدیات گونجاوە بۆ سەرۆکی بەڵێ بەڵێ دکتۆر چێرکۆ بێگومان لە عێراقا لە بیدایەتی دوای 2023 تا ئێستا پرۆسی سیاسی لە عێراقا سیستەمی حکومڕانی لە عێراقا لەسەر ئەساسی تەوافقاتی لایەنە سیاسیەکان بەڕێوەچێ حتا لایەنە سیاسیەکانی شێکتر تومەتبارەکەن کە بەردەوام خۆیان پابەندی ئەو ڕێککەوتنانەی کە خۆیان بەینی خۆیان ئیمزا کردووە لە ئێستا جاکرد بە تەوافق جارێکی دیکە سیستەمی ئێستا عێراقدا بڕێژێ بەڕێی تۆ چون بەڕێوە چ ئایا سیستەمێکی تەندروستە بێ ئەتوانێت حکمی وڵات بە شێوەیەکی باش بکە؟ بەڵێ خۆی ئێمە دەبێ بگەڕێنەوە سەر مەسەلەی دیموکراتیەت بەڕێوەبردنی وڵات بە سلووی دیموکراتی بە تەنیا لە سەردەمی ئەمڕۆدا بە تایبەتی لە وڵاتانەی کە فرە تێکەڵان مەسەن فرە مکەوناتن بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق تۆ ناتوانانی بە تەنها بە دیموکراتیەت مافی هەموو پێکاتەکان دەستەبەر بکەی بۆیە دەبێت پەنابەری تەبەر تەوافقی دیموکراتی تەوافقی بەڵام ئەم تەوافقیە نا لەسەر حسابی زۆرینەی خەڵکی وڵات زەرمەند بێت تۆ بۆ هەموو شتێک پەنابەری تەبەر تەوافقی بە شێوەیەک هەموو شتەکان دابش بکەی لەسەر ئەساسی ئەوەی چەند بەر ئەو دەکەوێت چەند بەر ئەو دەکەوێت نەخێر تەوافقی بە شێوەیەکی واکەوە مشارەکەی گشتی پێکاتەکان دەستەبەر بکە نەک مشارەکەی بە شێوەیەک بێت کە تۆ هەموو پۆستێک و هەموو جزئیاتی وردەکشتەکان وردکەوە بیرێ بە هەموو پێکاتەکان ئەوەسی ئەومە تەوافقی نییە ئەمەی ئەمڕۆ کە لە عێراق پێش لە دوو دەورەی ڕابردوو دەگوزێرەوە ئەوەی ئێستاش دەگوزێرێ بەڕاستی تەنیا بەناو بەڕوالەت دیموکراتیە بەڕوالەت پرۆسەیەکی دیموکراسیە ئەجینا لە ناوەڕۆکدا دوورە لە دیموکراتی دوورە لە بنەماکانی دەستور چکە بۆ نمونە مەسەن تۆ ئەمە ئەمڕۆ سێم جارەکە ئەمە ئەم جەلسەدا دەنیشێ مەفروضە تۆ یەکەم جەلسە مادام پەنات بردوێتە بەر سیستەمی دیموکراتی هەڵبژارنت کردووە لە یەکەم جەلسە دوای ئەوەی کەناوەکان پەسەند دەکرێت لەلایەن دادگای فیدرالیەوە دەبێت لەم جەلسەیە سەرۆکی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان ژێر بەڵێ دکتۆر ئەگەر تەوافقات و وەکو تۆ لە پرۆسەی دموکراسی کەمینە زۆرینە لە عێراقا ئایا لە دەستوری عێراقا گەرانتیەوە کراوە کە فعلاً مافی هەموو مکەوناتی عێراق بە تایبەتی کورد و عەرەب لە عەرەبی شیعە و سونە کەسی ڕایەکی دێرزەمان لە بینیانە گەرانتی کرابێ؟ خۆی لە قانونی داری دەوڵەت زیاتر مەسەلەی تەوافقی بەرجەستەکرا بوو وەک لە دەستوری 2005 سەر سەندە لە دەستوری 2005 باس لەوە دەکاتەوە کەمینەکان مەسەن لە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی نوێنەران لە سوڵتەی تەنفیزی بەشداریان هەبێ بە شێوەیەکی دیاری کراوە مەسەن کۆتای بۆ داناون بەڵام ئەمە بەو شێوەیە نییە ینی بەڕاستی ئەوە نیەکەوە بەشداری هەموو ئەو پێکاتانە بەرجەستە بکات لەبەرەوەی خۆی ئەسڵەن ئێمە پرۆسەی دیموکراسیەکە پرۆسەیەکی ناکامیلە لە عێراق باوەڕ نەبوونە بە دیموکراسی باوەڕ نەبوونە بە قبولکردنی یەکتر ئەوە کێشەکان لێرە ئەوەیە ئەمڕۆ مەسەن بۆچی مەسەن ئەمە چەند جار ئەم جەلسەیە تاخی دەبێت دوای ئەوەی کە ماوەی زۆریشی پێچ و دوای هەڵبژاردنەکان لە بەریتانیا ساڵی 2010 لەگەڵ ئێمە هەڵبژاردنیان کرد ئەمان بە سێ ڕۆژ حکوومەتیشیان پێکەنا لە بەریتانیا بەڵام لای ئێمە پاش دەمانگ پێکات ئەوە حکوومەتەکە بەرەو کۆتایی دەڕوا ئێستا پۆستە گرنگەکان وەزیری بۆ دانەندراوە بۆ نمونە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێش دیفاع ئەمانە هەر سەرۆکی وەزیران بە وەکالەت بەڕێوە دەبێت ئەمە هەموو نیشانەی ئەوەیەکەوە بەڕاستی ئێمە زۆر ماوەمانە بۆ دیموکراتی دوورین لە دیموکراسیەوە ئەو دەستورش کە پرۆسەی سیاسی لەسەر عێراق لەسەر بنیادراوە وەکو پێویست کە هیچ کەسێک ڕێزی ناگرێ هەرچەندە کەم و کوڕیتەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێزی ناگرن پێوەی پابەند نەبوونەکەش لەسەر ئاستی باڵایە نەک لەسەر ئاستی قاعیدە خەڵک ڕێز لە دەستوری دەگرێت ڕێز لە قانون دەگرێت بەڵام مشکلە ئەوەیە دەسەڵاتەکانی حکومڕان لەم وڵاتە لە عێراق ڕێز لەم دەستورە ناگرن بۆیە کێشەکان ڕۆژانە سەر هەڵدەدەن یعنی تۆ پێران نەگەیت کێشەیەک چارە سەر بکەی کێشەیەشتر سەر هەڵدا ئیتر ئێمە دەبینی لە بازنەیەکی بەتاڵ سوڕینەوە لە ناو کێشەی بەردەوامدا دەخۆڵێت کاک عەدالەتەکە بەشی گرسەکانی دکتۆر بکەینە پرسیارێکی لە عێراق وەکو خۆیاڵێ ڕێزە تەوافقاتی سیاسی لایەنەکان ڕێزە تەوافقاتی بینی خۆیان ناگرێ مکۆنەکانی عێراق لامان کادا دەسوورێک خۆی جێبەجێ ناکرێ بنامەکانی دموکراسی لە وڵاتەیە نەچەسپێنراوە و ئیشی پێ ناکرێ ئەی ئەلتەرناتیڤ چییە لە عێراقی ئێستاشە فەرمۆ زۆرترین ناوچە سونیەکان هەمووی بەدەستی گڕوپە چەکدارەکانەوەیە بەڵێ
خۆی لە ڕاستیە خۆی پرۆسی سیاسی عێراق خۆی وەزمونی کە بەڕێوەیەکی لە 10 ساڵی ڕابردووە ئەوەیە کە لە ناو مێژووە بۆمانە سەلمێنێت چ بەدیلێک گونجاوە بۆ ئەم دۆخێکی ئێستا لە عێراق لە ئارایە لە سەرەتای دەستپێکردنی پرۆسی سیاسیەوە لە عێراق لە 2023 بە بەردەوامی لە بابلین لە فکری سیاسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای وەکو وڵاتێک کە سەرپەرشتی ڕاستەوخۆی عێراقی تازەی کردوێتەوە بابلین عێراقی تازەی دامەزرانوتەوە بەردەوام زیاتر لە سیناریۆیەک هەیە بۆ ئەوەی چۆن ئەم وڵاتە ئیدارە بکرێت سیناریۆی یەکەمیان ئەوە بووە کە پرێمەر لە سەرەتاکانەوە سەپانوێتی کە بریتە لە بیرۆکەی محاسەسەی تایفی ئەوەی کە هەموو پێکاتەکانی عێراق لە ناو دەوڵەتی تازەی عێراق کە دروستەکەی دوای 2023 هەرێکیان بەشی خۆی پشتی خۆی هەبێ لە ناو ئەم دەوڵەتەیە بۆ ئەوەی ببێت جۆرێک لە حاڵەتی تەرزیە ڕازیکردنیان و پێکەوە بتوانین ئیداری ئەم وڵاتە بکەن بیرۆکەی سیاسی بۆ چارەسەرکردنی بۆ معالەجەکردنی ئەمەش بریتی بۆ لە چی بریتی بۆ لە بیرۆکەی تەوافق واتە سیستەمی دیموکراسی تەنها لەسەر بنەمای یا لەسەر لۆژیکی زۆری نەوکەمینە بەڕێوە نەچێت بەڵکو لەسەر بنەمای تەوافقی سیاسی بەڕێوە بچێت تەوافقی سیاسیش زیاتر لە هۆکارێکی هۆکارێکیان ئەوەیە کە دکتۆر باسی کرد بۆ نمونە لە کۆمەلگایەکە کە پلۆرالیزمی نەتەوەیی کولتوری سیاسی تایفی هەبێ لەم جۆرە کۆمەلگایانەیە ینی طبیعەتی سۆسیۆلۆژیای کۆمەلگای ڕێگە بۆەوە نادەکات دیموکراسیەتێکی ئەغلبیە زاڵ بکرێت لەبەرەوەی بۆی هەیە لە بەتایبەتی کە لە ئەزمموی گەلانی ئەم ناوچەیەکی ئێمە تیاژین ئەزممونێک نییە کە پاشخانێک لە ممارەسەکردن و لە خبرەی ژیانی دیموکراسی بێ بۆی هەیە ئەگەری ئەوە هەیە دەست بەجێ ئەوەی کە لە ڕێگەی دیموکراسیەتی ئەغلبیەوە حکوم بەدەستەواگری احتیکاری ئەم مەکانە گرنگەکانی ناو دەوڵەت بکە و هێزەکانی تر پەراوێز بخەوە نێڵێ شەراکەتێکی ڕاستە ئەزمموی عێراق دەری خستکە یەکەم قۆناغی تەوافق قۆناغێک بووە تێگەیشتن بۆ تەوافق تایە تێگەیشتنیشی هەڵە بووە بۆ نمونە جێبەجێ نەکراوە چکە تەوافق لە هەمان کاتە مەبدەیەک هێنێتە ناو پرۆسەوە کە بریتە لە مەبدەئی شەراکەتی نیشتیمانی واتە ئەو هێزانەی ئەگەر لەسەر بنەمای تەوافق پرۆسەکەیان دامەزرانوە ئەبێ لەسەر بنەمای شەراکەتش بەڕێوەی برن مشکلەکە وەیە لەسەر بنەمای تەوافق دامەزرێنرا پرۆسی سیاسی بەڵام شەراکەتەکە بەڕێوە نەبرا کە تەغزی دەڵات لەسەر مەسەلەی تەوافقاتی لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی لەگەڵ مەجلیسی العالا و لەگەڵ حزبی داوا هەبووە دواتر حزبی ئیسلامیش بە سەرۆکاتی هاشیماویشە هەنی تەوافقی 4 لایەن هەبوو دواتر 5 لایەن هەبوو ئیتیفاقی هەولێر هەبوو کە حکوومەتی ئێستای نوری مالی کە حکوومەتی کاربەرەکە لەسەر تشکیل کرا هەموو ڕەوشەی عێراق خۆتە بینی بەرەو چێگەیشت کی سەبەبی سەرەکیە کە فعلا ئەم تەوافقاتانە جێبەجێ نەکرێت لە عێراق وەکو خۆی پشتی سەرەکی ئەو دۆخە ئاڵۆزەی کە ئێستا عێراق کە بەڕای زۆرێک لە چاودێران گەیشتوتە بنبست ئەکەوێتە سەرشانی لە ڕاستیە یەکەم کەسی نمرەیەک لە ناو پرۆسی سیاسیە کە بریتە لە مؤسسەیەک پێوتری حکوومەت و حکوومەتیش لە ناو حکوومەتیشە کەسێکە پێوتێ نوری مالیکی بۆ لەبەر ئەوەی ئێمە ئەمڕۆ ئەگە سەیری هەڵوێستی زۆربەی هەرە زۆری نەک ئەو هێزانە بکەین کە لە حاڵەتی ململانیان لەگەڵ تەجروبەی نوری مالیچێ بگرێت لە ناو ماڵی ئەوەی کە بە دەستەواژەیەکی میلی پێوتێ ناو ماڵی شیعش لە ناو هاوپەیمانێتی نیشتیمانی شیعەکانیشە ناڕزایەکی گەورە هەیە بەرامبەر بە تەجروبەی حکمی نوری مالیکی لە قۆناغی ڕابردووە سەبارەت بە هەم عێراق چ لە ڕووی خەدەمیەوە بێت چ لە ڕووی مەشاریعەوە بێ چ لە ڕووی بابرێن تەعاملکرد بێ لەگەڵ دۆسیەی ئەمنی و مامەڵەکردن لەگەڵ شەراکەتی پێکاتەکانی تر لە ناو حکوومەتە بەرپرسی یەکەم بریتە لە حکوومەتی نوری مالیکی بۆیە ئەگەر تەماشا بکەیت ئێستا داواکاریی زۆر هەیە و پێداگیری لەسەرەوەکرێت کە ئەبێ شتێک نەبێ ئەم جارە ناوی ویلایەتی سێم بێ و جارێکی تر ئەم کەسە نەبێتەوە بە سەرۆکی حکوومەت پەیوەندی بۆ هەیە کە تێگەیشتێک هەیە تقریبا لێگەیشتێک هەیە لەسەر ئەوەی کە پێ ئەچێ بەشی هەرە زۆری کێشەکان لەگەڵ گۆڕانکاری لە کەسی یەکەمی ناو مؤسسەی تەلڤیزیا ڕەنگە بەشێکی دیاری کێشەکان چارەسەر بێت لانیکەم هەندی حساسیات ڕەنگە کۆتایی پێبێ ئەمە جگەلەوەی لەوانی زمینەیەک خۆش بکە بۆ جۆرێک لە تەداولی سڵتەش لە ساودەستکردنی دەسەڵات یعنی بۆ نمونە مالیکی دوو ویلایی بڕێوە بردووە ئەکرێتەنەن ڕاست لە ڕووی دەستوری و ڕێگری نییە لە بەرامبەر ویلایەتی سێمە بەڵام تەجروبەی عێراق لە بەردەم هەرسێکی گەورەیە کە ئەگەر بۆچوونی زۆربەی لایەنەکان ئەوە بێ هۆکارێک بۆ ڕێگرتن لەم هەرسە سیاسیە بریتە لە لادانی کەسێک کە خاوەن تەجروبەیەکی فاشلە ئەوە بە بڕای من واکە کە
بەعام قاعدەی بیرکردنەوە لە بۆ چۆنێتی معالجەوێتی ئەمڕۆی پرۆسی سیاسی ئەوە بێ کە ئەم پیاوە دوور بخرێتەوە ئەسبابی تریشەیە بێگومان نابێ ئیشارە بێ لە ڕووی علمیەوە ئیشارەت بۆ بکەین کە فعلا تدەخلاتی ئیقلیمی شەیە تدەخلاتی ناوچەیی شەیە سەبارەت بە وەزعی عێراق زۆر هێز هەن ئەیانەوێت کە ئیستقراری سیاسی و ئەمنی لە عێراقان نەبێ ئەجندای تایبەتی خۆیانەیە ڕەنگە بەلایەنەوە گرنگ بێ لە جیاتیەوەی ئەو گروپەی ئێستا لە عێراق دواتر ئەگەرینەوە سەرەوە بابەتە دکتۆر لە ئێستا عێراقدا باس لەوای کرێت کەندوری مالکی زۆربەی لایەنەکان بە تایبەتی لایەنە معارض حتا بەشی لە لایەنە شیعەکانیش کەندوری مالکی سەبەبی سەرەکی ئەم ڕەوشەیە بێگومان کوردیش پێشتریش سەرنج لەسەر ئیبراهیم جەعفەری هەبووە دواتر نوری مالکی شات لە عێراق لە دێر زەمانەیەمە بە باسی کورد بکەین لەگەل لەسەر سیستەمی پادشایەتی و سیستەمی کۆماری لە ئێستای لە دوای 2023 کورد لە بەغدا زۆر بەهێزەوە ڕۆیشتەوە و کۆمەڵێک پۆستی سیادی بەدەستیانەوە بوو تا ینی ئێستا پێت وایە مشکلێکە گۆڕینی دەموچایی نوری مالکی بێ کێشەکان چارەسەر بەوەی بەڵێ خۆی من دووبارە دەگەڕێم وەسەرەوە قسەی کە بیدایەت کردم مەسەلەی سەقامگیر نەبوونی دیموکراسیە باوەڕ نەبوون بە دیموکراتی و قوبولکردنی یەکتر ئەوەیە مەسەلەکە ئێمە بە حساب دەستوریەکی دیموکراتیمان هەیە دەوڵەتێکی فیدرالیمان هەیە چونکە فیدرالیت و دیموکراتیت دوو شتی لێک دراون یعنی وەکو تەواوکەری یەکترن بەڵام تۆ لە وڵاتە موەسساتن نییە دەوڵەتی موەسساتن نییە مواتەنەت نییە هاوڵاتی بوون مەبدەئی هاوڵاتی بوون دەوڵەتی دامەزراوەی نییە بۆیە ئەگەر دەوڵەتی دامەزراوەی هەبێ کەسێک ناتوانێت بە تەنیا دەست بەسەر هەموو شتێکدا بگرێ چونکە مالیچی ئەگەر من لە ڕووی قانونیەوە باسی هینەکە دەکەم مالیچی سەرۆکی حکومەتێکە لە سیستەمێکی پەرلەمانی لە سیستەمێکی پەرلەمانی سەرۆکی حکومەت لە سیستەمی پەرلەمانی واتە حکومەت لە سیستەمی پەرلەمانی مەسئولیەتەکەی فەردی نییە بە تەنیا مالیچی مەسئولیەت هەڵبگرێ بەڵکو هەموو وەزیرەکان هەموو پێکاتەکان لە ناو وەزارەتە مەسئولیەت هەڵدەگرن بەڵام بەداخەوە سونە دەبینی گرەی لە حکومەتەکە دەکات من ئەمە دیفاع نەبێ بۆ مالیچی بەڵام ئەمە ینی بەرچاوڕوونیەکی قانونیە دەستوریە لەسەر مەسەلەکە سونە گلەی لە حکومەتەکەی مالیچی دەکات کورد گلەی لە حکومەتەکەی مالیچی دەکات هەندێک لە شیعەکانیش گلەی دەکەن بەڵام هەمووشیان تا ئێستا دەستیان بۆ حکومەتەوە گرت و واز نایەنن بۆ هیچ وەزیرێکی نییە کە لە ناو حکومەتەکەدا بێ گلەی لە حکومەتەکەدا بکە ئەو وەختە بۆی هەیە کەوا ئیستقالەی خۆی تەقدیم کە ئەو وەختە بۆی هەیە لە دەرەوە بێ مؤتەمەری سحوفی بەستێ برە من لەسەر ئەو شتانە لەو حکومەتە دەستم کێشایەوە بەڵام تۆ دەبینی ئەمە ماوەیەکی زۆرە زیاتر لە 2 ساڵ زیاترە کەوا گلەی لەو حکومەتەکە دەکرێت بەڵام نەمان بینی ڕۆژێک وەزیرێک بە ڕاشکاوانە بێ ئیستیقالە بکە بڵێ من لەبەر ئەو سەبەبانە لەبەرەوەی ئەم حکومەتە ئەم سیاسەتەکەی بەو شێوەیە من مەسئولیەتی سیاسەتی ئەم حکومەتە هەڵناگرم ئەمە نەبووە تا ئێستا ئەوەی کە لەم ڕۆژانەش بوو ئەمە هەر بەشداری نەکردنی کۆبوونەوەکانە هەڵپەساردنی کۆبوونەوەکان ئەمە دوورکەوتنەوە نیە ئەمە هەڵوێز وەگرتن نییە بەڵام دەرەوەی وەزیرەکان سەرکردە سیاسەکان ئەو سیاسیانەی کە وەزیریان هەیە ئەو باسیەکەن کە مالێکی بە شێوەیەکی ڕەها و تەنگاوانە ئەمە عیلاقی ئەگەر مەجا ئەمە عیلاقی بۆ پێکاتانەوە نییە کە وەزیری ناردۆتە ناو دەبێ وەزیرەکە هەڵوێز وەربگرێ دەبێ وەزیرەکە هەڵوێز وەربگرێت کە وەزیرەکە هاتە دەرەوە هەڵوێستی وەرگر ئەو وەختە وەزارەکە ئەگەر زۆرینەی نەمێنێ ئەم وەزارەتە سقوط دەکات دوای لەلایەکی تر تۆ پەرلەمانت هەیە ئەم وەزارەتە بەرپرسیارە لەلایەن پەرلەمانەوە پەرلەمان متمانەی پێداوە ئێستا ئەم پەرلەمانە نوێ بەیانی پاشی ئەوە حکومەتێکی نوێ پێکدێنێ ئەم حکومەتە لەسەر سقەی پەرلەمان ئیش دەکات باشە ئەم پەرلەمانە ئیشی چی ئەگەر نەتوانێت لە مالیشی و لە غیری مالیشی و لە زەعفەری پرسێتەوە ئێمە هەر دەکرێت زەعفەری بگۆڕین و مالیشی بگۆڕین ئەی پەرلەمانمان بۆ چێ بە 328 کورسیەوە ئەگەر نتوانێت محاسبەی حکومەت بکە بۆ وەسایلانەی کە لەبەردەستێتی بە سوالە بە ئیستیجوابە بە تحقیقە تۆ ئەمانەت بۆ چی ئەی کەواتە وڵاتەکە وڵاتێکی دامەزراوەیی نییە بەڕاستی وڵاتێکی دامەزراوەی نییە تەوایە وەزیرەکان زیاتر پابندی ئیعازی حزبەکانی خۆیان لایەنەکانی خۆیان زیاتر پابندی باڕاستی بەرژۆنی تایبەتن لەبەرەوە دەست بە حکومەت هەموویەتی هەم پارە هەم پابندبوونیانە بە سیاسەتی حکومەتەکان پێکاتەکانی خۆیان حیزبەکانی خۆیان هەم بەرژەوەندەکانیش وانە دەکاکەوە هەڵوێز وەرنەگرن ئەجینا من ئەگەر وەزیرێکم لە ناو حکومەتێکدا نابێ چکە بۆ من مەسئولیەتی حکومەتە لەسەر شانی منیش ینی هەموو وەزیرە کوردەکانیش وەزیرە سونەکانیش وەکو مالیکی مەسئول لە سیاسەتی ئەم حکومەتە مالیکی بەتەنیا نییە مالیکی بەتەنیا نیە ڕاستە ئەم سەرۆکی حکومەتە بەڵام مەسئولیەتەکە دەستە جەمعیە تەزامونی هەمویان لێ بەرپرسن ئەگەر حکومەتەکە باشە یا خراپە بەتەنیا نیە بۆیە ئەگەر دەیانەوێت هەڵوێستی جدی وەگرن بەرامبەر مالیشی مەفروض بووکەوە لەم حکومەتە سەحبیان کردباوە بهاتبانە دەرەوە ئەم زاگری خۆیان بۆ خەڵک ڕوون کردباوە لەسەر ئەم حکومەتە بەڵام ئێستا کە دۆخەکە بۆ وەزعدا دەڕواتەوە لەبەر ئەوەی دامەزراوەی نیە فەرمو ئەمڕۆ لە ناو کۆبوونەوە ئەمە سێمی جارە لە کۆبوونەوەی پەرلەمان وەک ئەم پەرلەمانتارە بە ڕێزە باسی کرد ئاڕۆزی دروست بووە لە ناو پەرلەمان هەندێک کەس جەلسەی یەکەم سوێندی نەخواردەوە ئێستا هاتوتە ناو پەرلەمان بەبێ سوێند خواردن چۆن دەبێت تۆ کە جەلسەی یەکەم کرایەوە یا دەبێت بەشداری نەکەی بێ سوێند بخۆی
دەبێت لە یەکەم چکە لەو ڕۆژەوە بە پەرلەمانتار حسابی دەبێت بێ سوێند خۆی بۆی پەرلەمان دەست بەکار بێ ئیتر تۆ نابێت لە پسەر ئەوە ڕابوەستی بەڕاستی ئیتر پێکاتە و تەوافقی لایەنەکان ئێمە هەموو شتێک بە تەوافق ئەگەر پەرلەمان میلەت هەڵی بژاردووە میلەت سقی پێداوە ناکرێت تەنیا پەرلەمانتار کە دەرچوو نوێنەری میلەتە لەوە دەرچێکەوە تەنیا نوێنەری حیزبەکەی بێت دەبێت پەرلەمانتاران باش ئەوە بزانن کەوا ئێستا ئەوان نوێنەری میلەتن بەگشتی نوێنەری هەموو خەڵکی عراقن نەک بە تەنیا نوێنەری پێکاتەیەک یا پێشوانیەگەر بە کورتی ئەمە شێتێک بێ لە ئیشکالەکانی تر عێراق کە بێگومان لە کوردستانیش زۆر جار باسییاوەکەن کە پەرلەمانتارێک دەربچێ بە دەنگی خەڵکەوە زیاتر پابندی پاراستنی بەرژەوەندی حەزبیە بێت لەوەی بەرژەوەندی خەڵک ئەمە هەڵەیەکە ئەمە هەڵەیە لە بەرەوەی پەرلەمانتار ڕاستە لە ڕێ حیزبێکەوە دەچێ بەڵام پێویستە پەرلەمانتار نوێنەری هەموو میلەتە دەبێت دای خۆشی لە بەرژەوەندیەکانی میلەت بکە ئەگەر ئەم پەرلەمانتارانی بەغدا بە وەکو ئەوە خۆیان بە نوێنەری میلەت بزانن دەبێت بزان لەو ئاستەدا بن کە مەسئولیەتێکی گەورەیان لەسەر شانە زۆر شەرمە کە بەڕاستی پەرلەمانێک کە نوێنەرایەتی ئێمەی خەڵکی عراق دەکا بەم شێوەیە باش سێزەرسە نەتوانێت سەرۆکایەتی خۆی نەتوانێت کارە ئەساسەکانی خۆی هەڵ عدالەت کوردیش بەشێکی سەرەکی پێکەنانی حکوومەتی ئێستا عێراق حتا لە هەولێران حکوومەتە تشکیل بووە جێگیری سەرۆکی وەزیرانی عێراق کوردە کۆمەڵێکی وەزارەت وەزیر کوردە بوون منە وەزیری خارجی وەزیری بازرگانی و سەحا کۆمەڵێکی وەزیری تر وەکو دکتۆر عەلی وەزیرەکانیش بەشێک خەتابەرن لەمایە ئایا ئەمەش بوو کورد ئەوەندە گلەی لە حکوومەتی مالێک بکە لە کاتێکە خۆی بەشێکە لەناو حکوومەتە کۆمەڵێک خۆی بەڕێوەبردنی دامەزراوەیانەی دەوڵەت لایەنێکی مەسەلەکەیەواتە بۆ نمونە هەر کەس پێگە و مەکانەت و مەسئولیەتی خۆی بزانێ ئەمە ڕاستە بەڵام بیرت نەچێ حاڵەتی مالیکی حاڵەتێکی زۆر تایبەتە ئەم پیاوە ئینفرادی کردو بەدەسەڵاتەوە و ئەم پیاوە نەکەر ئینفرادی کردو بەدەسەڵاتەوە ئەم پیاوە سوورە لەسەر ئەوەی کە بەجێشی نایەڵێ و ئەمە بەسە بۆی لەوە تێبگەین کە بەشێکی گەورەی کێشەکانەکەوتە سەر شانی ئەم کەسە لە خاڵێکی تر ئێمە تەجروبەی بایکۆتکردنمان هەیە بایکۆتکردنی وەزیرەکانمان هەیە بۆ حکوومەت ئێمە لە ساڵی 2007 یا 2010 هەموو کوتلەی عێراقیە هاتنە دەرەوە لە وەزیرەکانیان لەناو حکوومەتە فترەیەک کوتلەی ئەحرار داوایان کرد لە وەزیرەکانیان لە حکوومەتی نوری مالیکی پاشەکشە بکەن پاشەکشیان کرد وەزیرە کوردەکان یەک دوو جارێک احتیجاجیان بڕیواتە بەردەوام لە بەرامبەر سیاسەتی حکوومەتی نوری مالیکیە جۆرێک لە ڕازایی هەبوو تەنانەت لەلای وەزیرەکانیشەوە بەڵام لەبەر ئەوەی بۆی چۆتە سەر لەبەر ئەوەی تا ڕادێکی زۆر کوتلەکەی بەهێزە لە ناو پەرلەمانی عێراق کورسێکی زۆری بەدەستێناوە زۆر بایەخی بە ئەو ناڕزاییانەی وەزیرەکانی خۆشی لەداوە یعنی هەندێک جار بە جێگیری سەرۆک وەزیرانیش ئەو ساڵح مطلق جاریەوە بە دوو مانگ و سێ مانگ ناچوە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانەوە هەموو ئەمانە جۆرێک بۆ لە ناڕزایی و احتیجاج لە ئەدا و لە سیاسەتی نوری مالیکی لە بەڕێوەبردننی وڵات و لە دۆسیەکانیە ئەمە خاڵێکی تریش ئەوەیە کە نوری مالیکی خۆی با بڵێن پێگەی وەزیرەکانی و ئەنجومەنی وەزیرانی لە دەرەوەی سوڵتەی خۆی بێبایەخ کردووە تۆ تەماشا بکە بەشێکی بەرچاو لە ڕاستیە لە وەزارەتە هەرە گرنگ و سیادەکانی عێراق تاوەکو ئەم ساتە وەختەش کە ئێمەتیایە قسەیەکەین لەژێر کۆنتترۆلی خۆیەتی وەزارەتی بەرگریە ناوخۆیە کۆمەڵێک پۆستی گرنگی ناو دەوڵەت هەموو ئەمانەیە هەمووی بە شاغری هێشتۆتەوە ڕێگە بە کەس نادەکە حکمی بکە ئەمە بەڵگەی ئینفرادکردنی ئەم کەسەیە بە ئیداری دەوڵەتەوە و ئەمە سەرچاوەیە کە لە سەرچاوەکانی ئەو نەڕزایانی کە لەسەر تەجروبەی ئەم پیاوە دروست بووە لەبەر ئەوە ڕاستە لە هەندێ مەسەلەیە ڕەنگە پێویست بکە وەزیرەکان هەڵوێستی تونتریان هەبێ با بڵێن لە هەندێ بڕگەی مێژوویە ڕەنگە پێویست بکە بۆ نمونە مکۆڕتر بن لەسەر داواکاری و لەسەر ئەوەی کە ئەم کەسە کە کەسی یەکەمی ناو حکوومەتە نەبێتە مای ئەوەی کە ئەوان بێبایە بەڵام لێرە پرسێکی گرنگتر هەیە کاک عەدالەت دوێنێ وەزیری تەندروستی عێراق کە کوردە بگومان باس لەواکە کە ئەوان کێشاونەتەوە لە حکوومەتی ئەن بایکوتی دانیشتەکانیان کردووە وەزارەتەکەم وەکو وەزارەتی خارجی عێراق با وەکالەت داوەتە حسێن شارستانی ئەڵێ ئێمە بەپێ ئەوە دیراسەیەکی ورد بکەین ئێمە کێشاونێتەوە لەوانەیە لە دەرئەنجامی ئێمە وەکو وەزیرێکی کورد لەوێ نەبی لە هەرەمی وەزارەتەکەی قەیرانی لە کوردستانە قەیرانی دەرمان دروست بێ بۆ نمونە ئەوی بازرگانی قەیرانی خۆرای دروست بێ ئایا ئەمانە ئێستا دەرئەنجامە خراپەکان ئەزان ئەنی بایکۆتکردنەکە لە شێوەیەکی دیکە دەرئەنجامی خراپ بێگومان ئەوە ئەو قسەیە زۆر ڕاستەوە بەش بە حاڵی خۆم پێم سێر بووکە لایەنی کوردی قەراری داکە وەزیرەکانی بشێنێتەوە لە حکوومەتە چونکە کشانەوەی وەزیر لە حکوومەتە بەمانەیەک لە مانەکان بریتە لە جۆرێک ئەگەر ناڕاستەوە خۆش بێ لە بایکۆتکردنی پرۆسی سیاسی عێراق لە کاتێکە ئێمە هەر ئەو ڕۆژەی کە بانگەشی بانگی وەزیرەکانمانەکەین کە لە حکوومەت بکشێنەوە بەشداری کۆبنەوەکانەکە لەولەوە لە مەتاری سلێمانیەوە ئێمە پەرلەمانتارەکانمان ئەنێرینەوە بکەواتە ئەم حاڵەتە لە دوو
اتفاقی سیاسی کە لە ئەڵوێستی کوردی هەیە حتا ڕەنگە لایەنەکانی بەرامبەرمان غەڵت لی تێبگەن پێیان وا بن ئەوە لایەنە کوردیەکان تووشی جۆرێک لە سەرگردانی و پەشۆکاوی سیاسی بوون ئەجینا چۆن ئەکرێت دوو هەڵوێستی جیاوازە ڕەنگە پاساوێکەوە بێبووترێ ئەمە بۆ زۆرێک لە دروستکردنی فشارە لەسەر حکوومەتی نوری مالکی بەڵام لە ڕاستی ئەم حکوومەتە خۆی حکوومەتی شکار بڕێکەکە تەمەنی زۆر نییە لەبەرەوە زۆر ئاساییە کە وەزیرەکان هەر لێوە بوونایە و ئەو قسەیەش ڕاستە لە ڕاستیە بۆی هەیە لە فەراغی وەزیرە کوردەکانە لەناو حکوومەتە کۆمەڵێک ئیجراعات بکرێت کۆمەڵێک نووسراوی تازە کۆمەڵێک ئەمەش ببێتەوە یەکە نوری مالێکی زیاتر دوورپێچەکانی وەکواڵێن دوورپێکی ئابووری نەناردنی بۆ جە و موچە نظام چ لەسەر کوردستان زیاتر هەموو هەڵوێستێکی مالێکی بەردەوامە و پیاوە بۆ شێویشەکە مبەرڕێکی دەستوری قانونی بۆ دۆزێتەوە کە تۆ پێگەی وەزارەتەکەی خۆت بەجێ ئەهێڵی لەبەر گرژێکی سیاسی کە هێشتا یەکلا نەبووتەوە بالمناسبە ئێمە گرژی سیاسیمان لەگەڵ ئەم حکوومەتەوە لەگەڵ پرۆسی سیاسی عێراق هێشتا یەکلا نەبووتەوە چونکە ئێمە ڕاستە سەرۆکی هەرێم لەم ماوەیە بڕیاری داوە چۆتە ناو پەرلەمانی کوردستان و داوای کردو لە پەرلەمان و پەرلەمانتاران کە ئامادەکاری بکەن بۆ شتێک کە پێوترێ ڕیفراندۆم ئەمە ڕاستە بەڵام ئێمە لە ئێستاە ناتوانین بڵین هەموو هێرکەکانی خۆمانە خەین ناو سەبەتەی ئەم خەیارە سیاسیەوە تۆ بە خۆت لەسەر ئەرزی واقع بە ڕفتاری خۆت ئیسەدبنی کە هێشتا ناتەوێت ئەم کارە بکەی بە تایبەتی کاتێک کە پەرلەمانتەرەکان ئەنێریتەوە بۆ بەغا کەواتە چی واکە لە کاتێک کە پەرلەمانتەر ئەنێتەوە بۆ بەغا لە هەمان کاتە وەزیرەکانی ئەکێشتەوە ئەمە پێشی ناوترێ مانۆڕی سیاسی چونکە ئەمە تأويل هەڵەگرێت زیاتر لە تەفسیری هەڵەگرێت یەکێک لە تەفسیری خراپەکان کەم هیوادارم وانە کەوت بێتەوە وا بکەوێتەوە کە لایەنە کوردەکان منەظەم نین لە سیاستکردن لە ململانێکردنیانە لەگەڵ حکوومەتی بەلگای عەبدوڵڵا ئەمەش یەکەینە پرسێک دکتۆر پێت وایە لە ئێستادا کورد لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان سەرکردایەتێکی سیاسی حەکیمانە هەیە کە بتوانێت وەکو یاریزانێکی فعال لە گۆڕەپانی سیاسی عێراقا یارێک بکات کە فاوڵ لە خۆی ناکە بەڵکو گوڵ بکات لایەنی بەرامبەریش ناچار بکە فاوڵ بکۆ دروستکە ئەو شێوەی کاکەداڵاتە لێ سەرنجیت چیە بووی؟ وڵی من بە تێگەشتنی خۆمیانی سەرکردایەتی سیاسی کورد یەکەم خاوەنی خیتابی یەگرتوونی دواییش یعنی خاوەنی هەتا ئێستاش خاوەنی ینی هەست دەکەی کەوا شەرخ هەیە کەلێن خێ مەسەن لە بۆچوونەکان لە خیتابەکان لە لێدوانەکان ئەمجا بەرنمەیەک نییە استراتیزیەتێک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی بار و دۆخەکان ینی ئێمە تەعامل لەگەڵ ڕۆژ دەکەین تەعامل لەگەڵ ئەشخاص دەکەین بەڕاستی کە ناکرێت ئێمە بەو شێوەیە تەعامل بکەین لەبەرەوە ئێمە ئاماژەت پێدا جەنابەت کە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئێمە خاوەنی کێشەیەکین کە جیای لە سونە جیای لە شیعە مشکلی خاکمانەیە مشکلی نەتەوەی قەومێکین لە عێراق بە درێژایی 90 ساڵە زوڵممان لێ دەکرێت پێویستە ئێمە زیاتر جیاوازتر لە خەڵکی تر لەم عێراق هەڵسو کەوتکەین بەرنامەمان هەبێ بۆ ئەوی کەوا داخوازەکانی خۆمان پسەپێنین بۆ نمونە تۆ ئەمڕۆکە پاش ئەوەی ئەو هەموو گلەیە تێ لەلایەکەوە باز سڕاپرسی دەکەی لەلایەکەوە بەشداری لە حکوومەتی بەغدا دەکەی من ناڵم خەیناکە لەسەر هەردوو ئاسیش بکە بەڵام لەسەر ئەو ئاستی کە دەتوێت بسیەوە بەغدا بەهین بەرنامە بڕۆ بەغدا با شتێکت بەدەستەوە بێخ بەرنمەیەکت بەدەستەوە بێکا کە ئەمە بەرنامەی منە ئەگەر ئێوە رازین شراکەتم لەگەڵ بکەن لەسەرم ئەساسە من ئامادەم بێمەوە ناو عێراق ئەگەر رازینین ئەوە تا من لە هەرێمی خۆم دادەنیشم بە شێوەیەشتر هەڵوێستێشترم دەبێ هەروەک بە ئاشکراش بانگەشەی بۆ دەکەن بۆ نمونە مەسەن چونکە ئێمە بە هەر چۆنێک بێ بەر هەر هۆیەک بێ ئەم دەستورێکە دانرا لە 2005 ئەم دەستورە کۆمەڵێک شتی بە هەڵواز پێساریاوی هێشتۆتەوە بۆ نمونە سنووری هەرێم بەشداری بوونی هەرێم لە دەسەڵاتی مرکزی دەسەڵاتەکانی هەرێم لێرە لە ناوخۆدا ئەمانە هەموو معلقێکەوە کێشەی تۆیە بەیانی نازانی تۆ ئەم شتانە ئەمڕۆ کە بارودۆخێکی نوێ هاتوتە پێشەوە تۆ دەبێت ئەم جارە بۆ بەشداریکردن لە عێراقی و زاری تر منیش باسم کردووە کە دەبێت تۆ نقطە لەسەر خاڵەکان دابنێن نقطە لەسەر حرفەکان دابنی بڵێ من لەسەر ئەو ئەساسە دێم یەکەم شت سنووری هەرێمی کوردستان ئەگەر من هەرێمێکم وەکو هەموو دەوڵەتێش هەرێمی کوردستان دیاری بکرێت لەمەیە ئێستا سنووری باشووری کوردستان سنوورە مێژوویەکەی هەمووی بەدەست هێزی پێشمەرگی کوردستانەوەیە سەرکرداتی سیاسی کوردستانیش بێگومە حتا لەناو سەرکرداتی سیاسی کوردستان ئەحزابەکان حەزبێک ئەگەر مەزارم دێ ڕاستە بە واقع بەدەست هێزی پێشمەرگەوەی ئێستا بەڵام ئێمە دەمانەوێت شتەکە بە قانون بسەپێنین تۆ بۆ پێش ئەوەی کەوا بچێ ناو پرۆسە سیاسەکە دەبێت ئەمە بە قانون بیسەپێنی ئیش بۆ ئەوکەی کە ئەمە بە قانون لە عێراق کە بە قانون بسەپێنرێت نەئیش نەکراوە تا ئێستا ئیش نەکراوە دەبێت پێش ئەوی بچێ ناو پرۆسە سیاسەکە ئیش بۆ ئەو بکەیتەوە بە قانون بسەپێن لەسەر ئەوە ئەساسە من بەشداری پرۆسە سیاسەکە دەکەمەوە کە ئەم دەستورە گۆڕانکاری تێدا بکرێت لە بەرژەوەندی خۆم وەکو کورد
وەکو کوردستان لەناو وەکو هەرێمی کوردستان ناو ئەو دەوڵەتە بەرژەوەندیەکانی من دەستەبەر بکرێ ئەمجا من دێمە ناو ئەو پرۆسیاسەکە چونکە بۆ من هەرێمەکەم دیار نییە هەرێمەکەم تا ئێستا ئەو سنووریە کە لە قانونی ئیدارەی دەوڵەت دیاری کراوە کە لە 19 سەی 2023 لەبەردەستم بووە واتە زۆربەی ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی سنووری منە بە قانون ئەگەر ئەمڕۆ بە واقع بەدەستم وەیە من دەبێت هەوڵ دەم ئەو واقع پێش ئەوەی بەشداری پرۆسیاسەکە بم بیکەمە قانون لەمەشە لایەنە سیاسەکانی کوردستان بە تایبەتی لایەنە کاریگەریەکان پێت وایە هاوڕان بوو نمونە لایەنێکە لێ مادەی 140 کۆتایی پێهاتووە لایەنێکە لێ مادەی 140 لێشماوە لایەنێکە لێ باسی ریفراندوم و سەربەخۆیی لایەنێکی تر ئەڵێ ئەمە مزایداتی سیاسی دروشن بازی دروشن فروشتنە باسم کردیانی بەداخەوتم شەرخێکەیە کەلێنێکەیە لە بۆ چوونەکان لە خطابەکانی لایەنە سیاسەکان کە ناکرێ ئێمە لەم و تاوەکو بەرژەوەندی گشتەکان بە قوربانی بەرژەوەندی تەسکەکانی حیزبایەتی کەین ئێمە بەداخەوە وەکو پێویست ناتوانین بچینە پێشەوە ناتوانین کێشەکانی خۆمان بسەپێنین لەم عراقەدا بۆ نمونەکە تۆ باز لە ڕاپرسی دەکەی قەیناکە بڕۆ ناو پرۆسی سیاسی عراقیشەوە تا ئەو وەختە دێکەوە بار و دۆخە بابەتی و بابەتی و زاتیەکان جێگیر دەبێت کەواتە لەم چارکەوەیە ئاسووی پاراستنی بەرژەوەندیەکانی کورد لە بەغدا لە 4 ساڵی داهاتوە چۆن نەبینی من هەروە خۆی دەبینم ینی من بۆ چینی من بەتەوەقع من 4 ساڵی تریش پاش 4 ساڵی تریش ئەگەر نەبینین و مێنین هەر وەزعەکان هەر بەو شێوەیە دەخورێتەوە لەبەر ئەوەیە من بە هەمان عەقڵێتی 2008 و 9 2006 ئەوانە ئیش دەکەین بەداخەوە چونکە ئێمە کات لە بەرژەوەندی ئێمە نییە کات لە بەرژەوەندی ئێمە نییە وەختی خۆی لە قانونی حکومی ذاتی 4 ساڵیان مەجال دایم بۆ ئەوەی کەوا و ناوچانە تا سەرژمێری لێ دەکرێت ئەمە هەر فێڵێک بوو لە کورد کرا ئێستا لە مادەی 50 قانونی داری دەوڵە على ئەساس لە ماوەیەک ئەم مادەیە جێبەجێ بکرێ ئەمە تا ئێستا هیچ نەکراوە مادەی 50 بوو مادەی 140 هاتە ناو بوو مادەی 140 بە خۆی ماوەتەوە مەبەستم لە ساڵی 2004ەوە تا ئێستا مادەی 140 هەنگاوی یەکەم سێ هەنگاوە هەنگاوی یەکەمیشی بە تەواوی جێبەجێ نەکراوە بە عەمەلی ئەوە حەقت بەسەرەوە نەبێت کە ئەوڕۆ بە واقعیەکی نوێ ئەوە کە ئەوڕۆ واقعیەکی نوێ فەرزی کردووە تۆ زۆربەی ئەو ناوچانت وەرگرتوتەوە بەڵام تۆ کە ئەم واقع نوێ هاتوتە پێشەوە دەبێت دەنگت یەخەی بۆ ئەوی بتوانی ئەمە بە قانون بسەبێنی لە عێراق ئیتر بەیانی کێشە نییە کێشە نییە شتەکانی تر ئایا مەسەن دەسەڵاتەکانت زیاد کەم ئەو بە پێی دەوڵەتی فیدرالی دەتوانی هەر لەگەڵ کاکە دەڵات لە باشووری کوردستان ئەڵێن تەمە چاودێرەکان باسی ئەوەیکەن کە تا ئێستا کورد نەیتوانیوە استراتیجێکی نەتەوەی ئەجندایەکی نەتەوەی ڕوون هەبێ لە بەغدایشی لەسەر بکە لە کوردستانیشە حتا ئەزدیواجیەت و بۆچوونی جیاواز لەناو لایەنە سیاسیەکان هەیە پێت وایە کورد بەم پەرتەوازیەوە بچێتە بەغدا چی لە چاوەڕە ناکرێت بێگومان خۆش پێش شتێک ئەمە ینی وەکو پێویستێکی زیاتیە بە نسبەت لایەنی کوردی وەکو پێکاتەیەشی ناو پرۆسی سیاسی چونکە تۆ ئەبێ لە کۆتاییە تەماشای دیمەنەکە بکەیت دیمەنی سیاسی عێراق بکەیت ئێمە یە هاوپەیمانەتێکی گەورە و بەهێزی وەکو هاوپەیمانی نیشتیمانی شیعەمان هەیە سونەکان ئەگەرچی تا ڕادەیەک پرتن بەڵام لە محاڵەتێکە کە گەیشتە سەر هەندێک خاڵی گرنگ ئەتوانن تەنسیقی سیاسی لە نێوان خۆیانە بکەن تەجروبەی ئێمەش وەکو کورد بریتی بۆ لە پێشێنانی هاوپەیمانی کوردستانی بەڵام هەرچەند هێزێکیش لە دەرەوە بوون بۆ ئەم خولە ئەگەرچی من پێم وانە ینی بتوانرێت وەکو پێویستێک ئەبێ مامەڵەکان بەڵام ناتوانانی گرێ و لەسەر یەک ریزی ماڵی کورد بکەی بۆ بەدیهێنانی مافەکان چونکە بەدیهێنانی مافە سیاسی و ئابوورەکانی تۆ لە عێراقا لە ڕاستیە تەنها لەسەر یەک ریزی ناوەستی یەک ریزی پێویستیەکە وەسیلەیەکە بۆ بەدیهێنانی ئامانجەکان بەڵام ئامانجەکانمان لە عێراقا لە ڕووی سیاسی و لە ڕووی نەتەوەیەوە لە ڕاستیە بە ئاسانی جێبەجێ ناکرێت چونکە تەجروبەمانە ئەوە چێ نەخشە ڕێگایەکی منطقی بنەدانراوە مشکلەکە یەک شتەیە پێش شتێک بە ئەمە ئەوە بیبخێنەوە بکە ئێستا حاڵی حاضر ئەوە نزیکەی 2 مانگ بۆ 3 مانگەتێ بەڕێوە بەسەر هەڵبژاردنەکانە هێشتا ڕێکەوتن ئەوە ئەمڕۆ قسە لەسەر یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمانەکرێ تۆ تەسەوری ئەوە بکە ئەبێت چنێکمان بوێ بۆ پێکهێنانی حکوومەت يعني أمش بوسي سروكاتي بله أزموني الرابردو أجر يكسر خاند بتاجيش تسنوري أويك ركوت نامي هولير بكريه إنجا حكومتي خلي بيشو دستي بكاركاني كد أبي أم جارا دواي أويك دي تسر ميلاتي أم هم قيراني كالعراق بتاري كردك ديكاش كنا بيم ما بي بله ما ويشي زور درو ديشتري أبي أما زجلوي يستاقو ماني كتير شو تسر أيش أويا آية بسيارك كريه آية ركوت نامي هولير خوي جبز جكريه
ئەمە حاڵەتێکی تر لە ناومێدی دروست کردووە لای لە ڕاستیە پێکاتە سیاسەکانی ناو پەرلەمان و فراکسیۆنەکان و قەنەعەتیان وایە کە ئەگەر مەسەلەکە ڕێکەوتنیش بێ لەسەر بەرنامەیەکی دیاریکراو و کێشەی جێبەجێکردنەکەی تەجروبەی ڕابردوو سلمانی اتفاقی هەولێر بەشێک بوو لە پرسیاری ئێمەی پرسیارێکی ڕابردووی ئێمە بەڵام ئێستا ئێمە باسی کورد دەکەین پێشتر ئەیانوت زیاتر کورد لە بەغدا بۆ بەرژەوەندی تایبەتی شەکە وەزیرە کوردەکان و پۆستە سیادەکان بەدەستی کوردەوە زیاتر بۆ بەرژەوەندی تایبەت بەکارهێنراوە هەنی کورد گوتارێکی هاوبەش نەبووە حتا ئەمە سەرنجی زۆر جار پەرلەمانتارە کوردەکانی خۆش بووە لە ئێستاژە کە ظروفێکی تر هات لە عێراق هاتووتە پێشەوە لە باشووری کوردستان زۆربەی سنوورەکان لە زێدە سێژی پێشمەرگی کوردستاندایە بێگومان حتا نوری مالیکی ئەڵێ تهدید لە هەولێرەکە کە کۆمەڵێک نەزانم چی لەوێ نەوداڵدەی دزەم چی داوە دواتر جعفەری شەرواڵێ پێت وایە کورد بەم گوتارە جارێکی دیکە بچیتە بەغداوە ئەنی چیان لێ چاوەڕانی کرێ بۆ بەرژەوەندەکانی خەڵک ئەبێ ئاگاداری ئەوە بین کە پێش شتێت ئێمە بە ئێستا حاڵی حاضر بە چەند لیستێکەوە ڕۆیشتونێتە ناو پەرلەمانی عێراقەوە گولایە کوردەکان پێویستەکە جارێ پێش هەر شتێک کۆمەڵێک دانیشتن و کۆبوونەوە لە نێوان فراکسیۆنە کوردیەکانە بکرێت بۆ ئەوی بزانرێ ممکنە ئێمە هاوپەیمانەتیی بەیە دروست بکەین کە بە ناوی هاوپەیمانەتیی کوردستانی یان ئەگەر ئەمەش ممکن نیە ئایا ئەتوانین حاڵەتێک لە هاوئاهەنگی سیاسی ئەو تۆ دروست بکەین کە نەبێتە مای دروستکردنی دروست بکەین دروست نەبووە بەڵێ بە بڕای من ڕەنگە ئێستا بە حکمی بارودۆخەکە کە زۆر تەسعیدێکی سیاسی زۆر گەورە هەیە هەر خۆی شەرم بێ هیچ فراکسیۆنێک بیر لە هەر سیاسەتێکی تر بکاتەوە لە دەرەوە ئەوەی کە لە مەسلحەتی کوردایە حاڵی حاضر ئێستا ئەگەر هەر هێزێک هەر هێزێکی سیاسی کە نوێنەری هەیە لە ناو پەرلەمانی عێراقا بیر لە خیارێکی تر بکاتەوە لە دەرەوەی ئەوەی کە زۆربەی فراکسیۆنەکانی تر بیرەکەنەوە بە حاڵەتێکی شاز دەرەکەی لەبەرەوە کەس لە سایی بارودۆخێکی گرژی وایە کە تووشی جۆرێک لە بەڕێکەوتنی زۆر تند و حاسم بووین هەم لەگەڵ حکوومەتی نوری مالیکی هەم لەگەڵ خودی پرۆسی سیاسیە باوەڕ ناکەم کەس بیر لە خیاراتی تر بکاتەوە بەڵام بێگومان ئەگەر بێت و بارودۆخی عێراق کە قورسە ئەگەر حاڵ لە حاڵەتێکە ئاسایی بۆ ڕادەیە کە ئیش لەسەر ئەوە بکرێتتر تۆ کولایانی کوردی پێداگری لەسەر مافەکانی خۆت بکەی ئەوەی لە ڕابردووە نتوانیوە بیکەی لەم خولەی داهاتوو ئیشی لەسەر بکەی بێگومان بەبێ دروستکردنی جۆرێک لە هاوئاهەنگی سیاسی ئەگەر لە حاڵەتێک نەشمانتوانی ئیتلافێکی کوردستانی دروست بکەین کە عیبە لە ڕاستی نەتوانین بەڵام ئەگەر لە حاڵەتێک ئەوەش نەکرا بەبێ دروستکردنی هاوئاهەنگیەک تەنسیقێکی سیاسی لە نێوان لە کوردستانیەکانە مستحیل ئێمە بتوانین بەرگەی ئەو استقطاباتە ناو پەرلەمانی عێراق بگرین بەتایبەتی لە سای ئەو بارودۆخێکی بەڵێ دکتۆر باس دەوای کرێت کە زۆر فرسە بۆ کورد هاتوتە پێشەوە لە عێراق دوای 2003 کورد نەیتوانی استیقلالی فرسە کەم کا بۆ نمونە لە کاتێک کە عێراق لە 2003 لەسەر نەخشەی سیاسی ینی وڵاتێک نەبووە بۆ عێراق هیچ مواساکی نەمابوو کورد عملێکی فعال بوو بۆ پێکێنانی ئاشکردنەوەی شیعە و سونەکان و سەر لەنێ ئاوادانکردنەوەی دەمودەزیەکانی بوو نمونە ئارتشی عێراق لە یەکەم کورد بووە ئایا کورد ئەتوانێت ئەم فرسەش کە چاودێرەکان ئەڵێ فرسێکی زێرینە بۆ کورد ئەم فرسە استیقلال بکە بەم شێوە سیاسەتی ئێسەکە وەکو چاودێرێکە بینی وەڵا من لەسەر ئەم فرسەتەی ئەمڕۆ کاتۆتە پێشەوە لە عێراق بۆ کوردستان بۆ هەموو ناوچەکە یعنی لەوانەیە لە 100 ساڵ لە 50 ساڵ جارێک فرسەتی وابێتە پێشەوە کە کورد نەتوانێت ئیستیقلالیکە لە ڕووی بارودۆخی نێودەوڵەتی بارودۆخی هەرێمیەوە زۆر لەبارە بەڵام کێشەکە ئەوەیە لە ڕووی زاتیەوە ئێمە وەکو پیزاتی وەکو خۆمان زۆر خۆمان ئامادە نەکردووە کە بتوانین سود لە وەز ئەبین من ڕژبینیەکەم لەوەیە کە لە ڕووی زاتیەوە ئێمە وەکو پێویست ئامادەنین بەڵێ دەردەکوشندەکەی وەکو مەسەن پێش 200 ساڵ حاجی خادر وتوێتی تاوەک ئاگری نێوکان لەگەڵێت ئەحمەدی خادری شەرباسی کردووە ئەمە کێشەکەی ئێمەیە بەڕاستی لە ڕووی زاتی وەکو پێویست خۆمان ئامادە نەکردووە چونکە تۆ سیر کە مەسەن ئێستا لە سێراعی عەرەب و ئیسرائیل مەسەن ئەمە چەند ڕۆژە شەڕە لە نێوان حەماس و ئیسرائیل حەماس کە تەنیا ڕێکخراوێک بووە لەناو ڕێکخراوێکی فەڵەستینیە ئیسرائیلی ناچار کردووەکەوا بێ مەسەن هینی لەگەڵ بکە دانوستانی لەگەڵ بکە ئیسرائیل چەند ڕۆژە خۆی ئامادە کردووە بچێ هجومی بەڕی بکە بۆڵام ناتوانێت بۆچی بارودۆخەکە گۆڕاوە ئیسرائیل بە شێوەیەکی حەماس بە شێوەیە خۆی ئامادە کردووەکەوە وای لێ دەکاکەوە بێ ناچاری بە دانوستان بکە بۆیە ئەمڕۆ بارودۆخە نێودەوڵەتیەکە بارودۆخە هەرێمیەکە بە شێوەیەکە کە لە خزمەتی کێشەی ئێمەدایە ئەگە بتوانین هەم لە ناو عێراق هەم فکری زیابوونەوەمانە بێ بیسەپێنین چیمان بێ لە ناو عێراق بیسەپێنین بەڵام بەداخەوە کەەوە ئێمە وەکو پێویست لە ڕووی زاتیەوە خۆمان ئامادە نەکردووە تا ئێستا زۆر بە پیرۆزی دەڕوانی نەسەکردەکانمەوە زین ئەوەی کە ئەوان دەڵێن هەموو شتێک تەواوە بۆ شێوەیەش نیە من لە 2009 کە مبادرەکەی بارزانی کراوە ئەم حکوومەتەی کە ئێستا هەموو دنیا لی بەگلەیە پێکات من لە بەرنمەیەکی ئاوا گلەیم ینی پێشبینیم ئەوە نەبوو مەسەنکەوە متەفاعیل نەبوو بۆ مبادرەیەکەوە شتێکی باشی لێ
پرۆسەیەکی سیاسی باشی لێ بەرهەم بێ لە بەرامبەرمدا مەسن پەرلەمانتارێکی هاوپەیمانی هەبوو ینی ڕێی بە شێوەیەشتر بووتی زووە بەڵام من ئەو وەختە هەستم کرد کە ئەمە وەکو پێویست ئێمە بەرەو پرۆسەکەی سیاسی لە عراق بەرەو پێشەوە نابە ئێستاش ئەگەر دۆخەکانمان هەر بەو شێوەی بێت تەعاملمان بەو شێوە بێ لە عراق کە ئێمە هیچ ئەنجندایەکمان نییە بەرنمەیەکمان نییە استراتیزیەکی نێتەوەیمان نیە بەداخەوە 4 ساڵی تری شەر بە هەمان شێوە دەبینیم بۆچی چکە ئێمە لە عراق مەسەلە ئەوە نییە مەسەن ئێمە چەند وەزیرمان هەیە کوردی یاخود چەند پۆستمان هەیە ئێمە مەبدەئی شەراکە لە فیدرالیەت لەسەر ئەساسی دوو مەبدەدا دەمەزرێ مەبدەی ئیستیقلالی ذاتی تۆ لەم هەرێمە ئیستیقلالی ذاتی خۆتە بێ هەروەها شەراکەتی کامیلیش دەبێت لە ناو مەرکەز ئەمە زەربەرزستن ئەمە چۆن بەرزێکی گرنگ لە ئێستای کوردستاندا زۆر جارڵێن مەسەلەن سنتەرێکی لێکۆلۆنیە استراتیژینیەکە کەسە ئەکادمی کەسە تەکنۆکراتەکان بێ نەخشەڕێگە بۆ هەموو ئاڕاستەکان بەڕێبردننی وڵاتە دانێن ئەڵێن زۆر جار سیاسەتکردن لێرە بە میزاجی شخصیە زۆر جار بە تۆڕەبوونە زۆر جار بە ئینفعالەتە زۆر جار سیاست بە عاطفیات دەکرێت لەلایەن سەرکردەکانمانەوە لەسەر مێز و گوتوبێژ و دانسانەکان لەگەڵ لایەنی بەرامبەر پێتوانیە ئەمەش کێشەیەکی سەرەکی بە کەتایسەوە کوتوتی ستراتیجێکی عەقلانی زانستی منطقی هی ئێستامانە کە چۆن بتوانین بەهاو بەشی تەعامل لەگەڵ بەغدا و لەگەڵ عاملی دەرەوە کاکە مەبدەی هاوڵاتی نیە لە کوردستان چۆن لە عراق نیە لە کوردستانیش نییە ئیتر ئەم شتانێک کە مەبدەی هاوڵاتی نەبی تۆڕێز ئەو هاوڵاتیانی خۆت هەمووی وەکو یەک بە یەک چاو سیر نەکەی لەسەر ئەساسی ئینتیمای حیزبی دەرەجەی هاوڵاتی دابدرێ حتمما تۆ بۆ ناوەی حیزبە سیاسەکانی حکومڕان ئەوەی دەسەڵاتی حکومڕان لەم هەرێمە بەداخەوە کە بەم عەقڵیەتەوە ئیش دەکات بە عەقڵیەتی ئەوە ئیش ناکات کە ئەوەی لەو هەرێمەدا هەمووی چارەنووسی بۆ هەرێمەوە بەسراوە دڵسۆزی ئەو هەرێمەیە گرنگ نییە ئینتیمای سیاسی هەیەتی یانیەتی یا بۆ ئەو حیزبێ یا بۆ حیزب نییە گرنگ نییە تۆ ناکرێت تۆ باس هەتا ئەوانەی دەرەوەی دەسەڵاتی حکومڕانیش مەسەن کە باسدا حکوومەتی تەکنۆکرات دەکەن خەڵکی تەکنۆکرات دەکەن بەداخەوە کە بەلایەن داناچن کاتێک کە دەگەنە دەسەڵات ئەمانیش هەن بۆ خۆیان هەر دەور و پشتەکانی خۆیان دێن لەسەر هین بەبێ ئەوەی ڕەچاوی مەسەلە ئەوە بکەن ئەم ئیدارەیە پێویستی بە خەڵکی تەکنۆکراتە من لەگەڵ ئەوەدا نیم وەزیر مەنسەبێکی سیاسیە حکوومەت سیاسیە بەڵام ئیدارە مەنسەبێکی فەنیە متەخەسیسە پێویستی بە خەڵکی تەکنۆکرات و تەخەسوسێ بەردەوامی هەیە ناکرێت تۆ کە دەبی حکوومەتێک وەردەگری وەزارەتێک وەردەگری ئیتر ئەم وەزارەتە هەمووی لەسەرەوە تا خوارەوە بیگۆڕی بە شێوەیەکەوە بەبێ ئەوەی جوێ بدەیە مەسەلەێستا حزب فۆرمی سیاسی لە کوردستانە فۆرمی حزب سیاسەکان لە کوردستانە ئێستا سەرنجی زۆری لەسەر هەیە بۆ نمونە حزبێ پەیرۆ و پرۆگرامی دەرەکە ئاڵێ من وایکەم و ئەم وڵاتێکەمە بە حەشت و لە پراکتیکە پێچەوە ناکە ئەڵێن لە کوردستانە حزب هەموو شتێکی قوڕح کردووە حتا لەناو مەسیری ئەم گەلە لە چارچوەی مەکتەبی سیاسی و عەقلی سەرکردە حزبەکانە بڕیاری لەسەر دەرێت حتا لەناو حزبەکانە خۆشیان سیراعیان هەیە بۆ نمونە تا ئێستا پۆستی سەرۆکومەر لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یەک لای نەکرەوە لە بینی دوو کەسە پێتوانیە ینی شێوازی ئەو فۆرمە حزبەیە کە لە کوردستانە ئەویش ئیشکالێکی تر بێ لەوەی کە فێلەن بەرژەوەندەکانی خەڵک نەپارێزێ خۆی بەڕاستی گەرێمە بمانەوە زۆر لە ڕەگ و ڕیشەی ئەم جۆرە دیاردانە بگۆڕینەوە لە ڕاستی ڕەجی قوڵتری هەیە ینی ئەمە ڕەهندێکی کولتوری هەیە ئینسانی ئێمە ئینسانێکە تا ڕادێکی زۆر بە ڕۆحیەتێکی قەبەلی تەعامل لەگەڵ تەنانەت شتێکەکە بە ناوی دەوڵەتەوە پێی وایە کە ئەگەر ئەو کەسی یەکەمی ناو مؤسسەیەک بکەواتە ئاغای ئەو شوێنەی ترە بێ هەمووی ملکەس بێ هەموو و ئەو خۆی بە سۆپەرمانە زانێ پێی وانییە هیچ کەسێکی تر هەبێت لەو باشتر بیر بکاتەوە ئێستا بۆ نمونە تەنانەت ئەگەر بڵێیت ئێمە لە غیابی بۆ نمونە دامەزراوەی تایبەت بە توێژینەوە غیابێکی گەورەشمان لە مەجالەیە هەبێت کە لە زۆر وڵاتە ئەمە هەیە مؤسساتانە بەڵات بەتایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکان و لە تەجروبەی ڕۆژئاوایە ئەگەر ئێمە تەنان ئەم جۆرە مؤسساتانەشمان نەبێ یخۆ ئاگاداری ئەوەین کە هیچ وەزارەتێک نییە جێیشێک ڕاوێژکاری نەبێ فەرمون بڕۆن پرسیار بکەن و لە کونیەی ئەو بەشێکی بەرچاو لەو کەسانە بپرسنەوە کە کراون بە پلە و بە موچە و بە پارەیەکی زۆر کراون بە ڕاوێژکار لەم وەزارەت و لەو وەزارەت و لای ئەم حکومەت و لای سەرۆکای تێریم پێمان بڵێن ئەمانە کام توێژینەوەی سیاسی و کام توێژینەوەی ئیداری کام توێژینەوەی معریفیان خستۆتە ڕوو وەک کام ڕێگایان ئەگەر هیچ ڕۆڵێکیان نیە نابێت لە بنەڕەتە ئەم پۆستانە بۆ خەڵکانە ئیسعداس بکرێت ئەگەریش ئەویستریە ڕۆڵ بێ ناکرێت هەموو خەڵکی لە کوردستانە هەست بکاکە ئەوەی هەیە حاڵەتێکە لە میزاج و لەو شتانە ئەگەرینەوە بەڵێ ئێستاش زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە ناوەوەلی پەرلەمان لەگەلمانە کای زانا ئەم کاتەوە باش ڕەوشی ئێستای ناو پەرلەمان بە تایبەتی پرۆسەی دەنگدان بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق دەستی پێ کردووە چۆن بەڕێوەچێ ئەم کاتەوە گشت کاتێکی ئەوە بیرەرانی بەڕێزیش باش بێگومان لە سعات 11 بەیانیەوە کۆبوونەوەی پەرلەمان دەستی پێ کردووە
سەرۆکی بەتەمەنی پەرلەمان مەهدی حافظ کۆبنەوەکەی بەڕێوە بێت لە ڕووی بەڕێوە بردەوە لە ڕووی شکلیەوە کۆبنەوەکە کەم و کوڕی پێوە دیارە بەڕاستی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان دەستی پێکرد بە شێوەیەکی زۆر بە هەیبەت نەبوو یعنی ئێمە لای خۆمان لە پەرلەمانی کوردستان زۆر پرۆسەکان باشتر بەڕێوە دەبین تەنانەت دەرگای خۆکاندیدکردنی نەکردەوە پاشانیش ماوەیەک بداتە بەشداربووان و دوایە دەرگای کاندیدبوون دابخە هەر بە شێوەیەکی زۆر سادە ناوی یەک کاندید هەبوو پاشان کاندیدێکی کەش هاتە ئاراوە ئێستا دەنگدان دەستی پێکردەوە بەنهێنی بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان تا ئێستا کۆتایی پێ نهاتووە کردارەکە لە کۆتاییەکانیدا زۆری ناوە دوای ئەوە کە تەواو بوو دەست دەکرێت بە هەڵبژاردننی دێگری یەکەمی سەرۆکی بەڵێ کایزان ئێوە لایەنە کوردیەکان لەوێ ئایا هاوڕان لەسەرەوە ئەان پێشتری تاوافقتان هەبوو کە فعلەن دەنگ بە سەلیم جبۆری وەکو سەرۆکی پەرلەمان بدەن بۆ سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ بەیانی سعاتدا کوتلە پەرلەمانیەکانی کوردستان هەپێنج کوتلەکە لە نێو خۆیان لە کۆبوونەوەدا بوون تا سەرەتا دەستپێکردنی کۆبوونەوەکە گفتوگۆیەکی تێر تەسەر کرا لەسەر بابەتانە و گەیشتە ڕێکەوتنێک لەسەرەوەی کەوان پشتیوانی سەلیم جبۆری بکەن و لانەکانی تریش پشتیوانی کاندیدی لیستە کوردستانیەکان دەکەن بۆ دێگری سەرۆکی پەرلەمان بەڵێ ئێستا هەڵویستی شیعەکان چییە لەسەر کاندیدکردنی سەلیم جبۆری بە تایبەتی لیستی دەوڵەتی یاسا بەڕەسمی نە بە باشە نە بە خراپە هیچیان ڕانەگەیاندووە بەڵام پێچێت زۆر ئەو کەشواوایە لە ناو پەرلەمانە ئەگۆزارێت و چ نەبینی ینی ئەو سایکۆلۆژیە سیاسی ئەندام پەرلەمان لە ناو پەرلەمانە چوونە سایکۆلۆجیەکی زۆر ئالۆزە بەڕاستی سەرۆکایەتی ئەو جارێ پەرلەمانی عێراق ئەرکێکی زۆر گرانی لە بەردەمە بۆ ڕێکخستنی ئەم هەموو بیر و باوەڕە جیاوازانە نێو هۆڵی پەرلەمان و زۆرێک لە هەڵسوونی پێوە دیارە لە گفتوگۆکانی نێوان ئەندام پەرلەمانە بەڵێ زانا ڕووسی ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بزانیارەکانت کاک عەبدوڵڵا گەرێمەلات دو پرسیارم هەر سەبارەتی مەسەلەی فۆرمی حەزبی لە کوردستان ئەوەیە ئایا حەزبە کوردیەکان هەگەر لە ناو خۆیان ڕێک نەوبن لە ناو خۆیان استراتیجیک نەبێ بۆ چونیەتی چونە ناو حکوومەت تو باسی خەڵکێت کە خەڵی بەس حزب ئەسلەن حزب ئەرکی سەرەکی حزب ئەوە دەبێت خەڵک بگۆڕێ دەبێت عەقلیەت بگۆڕێ مجتەمە پێش بخە گەشە بە کۆمەلگا بدە پێت وایە حەزبە کوردیەکان زیاتر لەوەی کە خەڵک وەکو ئەمڕازی بوو بەرژەوەندی خۆی ئەوە یەکێکە لە کێشەکانمان بەڕاستی ئەمە لە ئەزمموی زۆری پارتە سیاسیەکانمانە هەیە چەند کەسێکی دیاریکرا و هەموو فقرە گرنگەکانی ناو ئۆرگانەک حزبەکان و حکوومەت ئەگرنە دەست و ئەمانە بازنەیەکی داخرا و دروستەکەن لە دەوری خۆیان ژمارەیەکی دیاریکرا و بەداخەوەکەوە ئاڵێم حاشێ و دەست و پەیوەند دروستەکەن ئەمانە هەر جارە لە پۆستەکەیان گوێزنەوە بۆ پۆستێکی تر و هەموو ئەو وزە نیشتیمانی و ئەو هەموو وزە علمی و توانەوە و کەفاعەتانەی کە لە وڵاتەیە هەر هەمووی پەراوێزەخەن ئەمان باتەوە سەر ڕستەی کە دکتۆری شوتی مشکلەکەی ئینسان لەم وڵاتەیە گرفتەکەی تەجروبەی پارتە سیاسەکانمان و حکومڕانیمان بۆی سەلماندوون کە ئێمە توانای سوودوەرگرتنمان نییە لە وزە و لە هێز و لە کەفاعەتی خەڵکی خۆمان کە کەم نین و خەڵکی زۆرشمان بەداخەوە بەشێکی زۆرشیان زویر کراون تووڕە کراون کە ئەمە هیچ لە ڕووی استراتیژی و لە قازانجی نەتەوەی ئێمەیان نییە پێویستەکە حزبە سیاسەکانیش بە تەجروبەی خۆیانە بچنەوە تۆ تەماشاکە ئەم وڵاتە ئێمە بە درێژایی 20 ساڵی مەجموعەیەک دەموچاوی سیاسی زیاتر نابینیتەوە چ لە حەقلی ئیدارە چ لە حەقلی حزبایەتی چ لە حەقلی سیاست لە هەموو بوارەکانە هەر ئەوانن ئەمە حاڵەتێکە ئەبێ کۆتایی پێبێت چونکە ئەم وڵاتە تایە کەفاعەتی تازە دێتە پێشەوە نەوەی تازە دێتە پێشەوە خەڵکی بەتوانە دێتە پێشەوە لانی کەم اختیناقێکی ئینسانیان دروست کردووە بەڕاستی دکتۆر ئەمە قسەی کاکی عەدالەت بە سەرنجی راپۆرتێکی شبێنم کە جێم لێ بووە ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پۆلی دومینە وایە دومینە چۆن پۆلی دومینە هەموو یەک ڕقەمە بەڵام هەندێک جاشێنیانە گۆڕی بۆ نمونە چەند دەموچاوێکەنە لە بیدایەتی حکوومەت لە 92ەوە تا ئێستا هەر ئەوان دووبارە سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت چەند کەسێک هەیە وەزیری ناوخۆ نازانم چییە لە ئێستاشدا ڕاستە کابینەی هەشتم کۆمەڵی دەموچاوی تازە شده بەس لە هەرەمەکانی حکوومەتە هەر دەموچاوەکوونەکەی بزان بەس وەزارەتێکی ئەمەش بخۆی شکالێتێکی دیکەنێکە ئیسیفادە لە کەسانی تەکنوکرات و کەسانی پسپڕوەرناگەر لەگەڵ قسەکانی کە عەدالەتم تەبعاً لەگەڵ ڕێزم بووی هەیە قسەکانی تەواو پشتیوانی قسەکانی دەکەم بەداخەوە یعنی ئێمە لە وڵاتێک داین کە وڵاتانەی ئێمە ئەو وڵاتی ئێمە وڵاتانی وەک ئێمە هەمووی
شتێک تێدا زۆر مقدسە زۆر خۆشەویستە کە ئەویش دەسەڵاتی سیاسیە هەر بۆ یشتۆ ئەمە 20 زیاتر لە 23 ساڵە مەسەن کۆمەڵێک دەمو چاو دەمێنێت کە دەستی بۆ دەسەڵاتەوە گرتووە بەری نادا بۆیە من خۆ من مەسلەی لە بەغداش کە ئەو دۆخی لە بەغدا دروست بووە مالیکی من لە بەرنمەیەکی تر پرسیاریان لێکردم وتم ئەمە ئەگەر زاری سێ چوارەم نمێنێتەوە سێم هەر دەمێنێتەوە مالیکی چووکە تەبعی سڵتەوایە وەکو مۆنتسکیۆ دەڵەوە خۆشەویستە ئەمە لە هەموو لە وڵاتانە کە مەجال مابێ وابێ ئەگەر لە ئێران مەجال ما بە ئەحمەدی نەژاد ئەم زارش سەرۆکی سەرمەبەتا گەرینەوە ئێستا لای دکتۆر دەرباز محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆران دکتۆر ئەم کاتە باش لە ئێستادا کە پرۆسەی دەنگدان بۆ سەرۆکی پەرلەمان و دووجێگیرەکەی بەڕێوەچێ ئەی دوو سەرۆکاتێکی تر چییە کەی دەنگدام و بەڕێوەچە بە تایبەتی سەرۆکاتی کومار و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڵێ سڵاو لێ و لە بینەرانی بەڕێز سڵاو بۆ میوانە بەڕێزەکەشت ڕاستەکەی ئێستا تەنها دەنگدان بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەڕێوەچێ نەک دوو جێگرەکەی بە پێی مادەی 55 دەستور دەبێت دوای ئەوە هەڵبژێر بێن ینی دوای ئەوەی هەر ئەمڕۆ لا بژێتەوەی بەڵێ هەر لەم دانیشتە دەبێت تەواو بێت و ئێستا هێشتا خۆناغی دەنگدان بۆ سەرۆکی پەرلەمان تەواو نەبووە دوای خۆناغی دەنگدان خۆناغی جیاکردنەوەی دەنگەکان دێ دوایەوە ئەعلانەکرێت کە کێ دەنگ زۆرترین دەنگی هێناوە بە پێی دەستور لە ماوەی 30 ڕۆژدا لە دوای ئەم هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان یان لە دوای یەکی حوتەوە کە ئەگەر دێکی بە یەکەم دانیشتە حساب ببێ لە دوای 30 ڕۆژ دەبێت تەوافق بکرێت لەسەر سەر کۆمار وەمە هێڵراوەتەوە بۆ خۆناغی دووهەمە تاوەکو ئێستا تەوافق نییە لەسەر سەر کۆمار لەبەرەوەی تاوەکو ئێستا یەکێتی خۆی یەکلای نەکردوەوە کە ئەو پۆستە بۆ کووردە و لە ناو کوردیشتا بەشی یەکێتیە بەڵێ کەواتە بێگومان بڵێ کەواتە وەکو تاڵی ئیشکالێکەوە بۆ کە یەکەتی ئەم کاندیدی خۆی دەستنیشان نەکردووە ئەن کە وەکو لێدوانی بەرپرسەکان هەبوو دەبایە ئەمڕۆ هەرسێ سەرۆکاتێکە هەر بجار بە لە پەرلەمان ئەمڕۆ ناتوانانی بە پێی دەستور ناتوانانی هەرچێ سەرۆکاتێکە هەڵبژێری ئەبێ ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێری دوو جێگرەکەی دوای ئەوە تەکلیف دوای ئەوە سەرۆک کۆمار هەڵبژێری ینی ئەمەش زۆر ئەستەوە لە یەک ڕۆژا بەڕێوە بچێت چونکی پرۆسەکە زۆر زۆری پێچەوە تا ئەگەر لە یەک ڕۆژیشا بەڕێوە بچێت دوای ئەوە سەرۆک کۆمار لە ماوەی 15 ڕۆژە تەکلیفی کاندیدی گەورەترین کوتلەک بۆ تەشکیلکردنی حکوومەت کە کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ینی ئەوە شیعە تەڵان خۆی یەکلای نەکردوێتەوە بەڵێ دکتۆر وەکو تۆ ئاگادار بێ ئایا هیچ تەوافقی کراوە لەلایەن کۆتالەکانی ناو پەرلەمانی عێراقەوە لەسەر دەستنیشانکردن ئەوە سەرۆکی پەرلەمان دەستنیشانکرا جێگیرەکانیش بۆ هەڵبژاردن بەڵام بۆ سەرۆکی کۆماری عێراق و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئایا تەوافقی لایەنە سیاسیەکانی ناو پەرلەمانی عێراقەیە تەنها تەوافق لەسەرەوە هەیە سەرۆک کۆمار بۆ کورد بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە بێت تەنها ئایا لە ناو کوردیش ئایا متفقن کە لەوەی بووکێ کام لایەنی سیاسیەک لای کرابێتەوە لە ناو کووردا متفقین لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی یەکلای نەکردوێتەوە ئەمە یەکێکە لە کێشەکان هەروەها شیعەکانیش خۆیان یەکلای نەکردوێتەوە ئەی لە ناو شیعەکانە ئایا کۆتایی شیعەکان هەڵویستیان چۆنە ئایا هەر ئەوان سوورن لەسەر جارێکی دیکە کاندیدکردنەوەی نووری مالکی ئەم بەدیلیان هەیە طبعا ئەوە هەڵێستەکەیان مەسەلەن دەوڵەتی قانون سوورە لەسەر کاندیدکردنەوەی مالکی بەڵام سەدرەکان دژن تا ڕادێک با بڵێن جەماعە گروپی کوتلەی موافن مەجلسی علاش ئەوانیش دژن و هەندێک خەڵکی تر هەر ینی کوتلەی تری بچووکیان دژن لە تا ئێستا 92 کورسی هەیە کوتلەکەی مالکی دەوڵەتی قانون کەسمان نەبینیوە لە ناو دەوڵەتی قانونەوە بڵێ ئێمە دژی کاندیدکردنەوەی مالکی بەڵێ دکتۆر دەرباز محەممەد گەورەترین کوتلە کاندیدەکەی مالکیە دکتۆر دەرباز محەممەد بە ئەندامی پەرلەمانی عێراق لە ناوهۆڵی پەرلەمانی عێراق سوپاس بەڵێ دکتۆر یەکێکی لە بچگە لە ئەو بابەتی پێشتر یەکێک لە بابەتەکانی ناو پەرلەمانی عێراقا بۆ نمونە ئەڵێ پستی سەرۆک کومار بەرکورد کەوتووە کوردیش وەکو خۆی ئەڵێ وەکو کوتەلەکان متفقن لەسەرەوەی کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار وەکو چاودێرەکان ئەڵێن لە نێوان دوو کەس دکتۆر نەجمەدین کەریم و دکتۆر بەرەمساڵە خۆشیان تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەرەوەی کامیان دەستنیشان بکەن ئەم ئیشکاریە بچای گەڕێنەوە
وڵا خۆی ئەمە شکارێتە بۆ نمونە مەسەن ئێمە پێشتر باسی ئەومان کە کورد بەشداری پرۆسی سیاسی بکاتەوە دوای ئەم واقعانوێ لە عراق مەفروزە بەرنمەیەکی و ئەزندایەکی بێ لەسەر خاڵ یا لەسەر شتی ئەساسی ڕێک بچێتەوە ناو پرۆسەیە بەڵام مەسەن کاکزانە بازەوە دەکات دەڵێ ئەمڕۆ بەیانی ئێمە سعات کۆبوونەوەمان کردووە کوت لە کوردیەکان بۆی هەڵوێستمان سۆن بێ بەرامبەر کوتلەکانی تر بەرا سعادەی ئەمڕۆ یعنی تۆ بەرنمەیەک نییە هەموو شتەکان ئانی لە مەفروز تۆ لە کوردستانەوە بەرنمەی خۆتە بێ تحالو لەگەڵ سونەدەکەی لەگەڵ شیعەکەی سەرۆکی پەرلەمان شێ بێ ئەم دیاریکردنی پۆستە سیادیەکان لە عێراق وەکو ئەو تەجروبە بەڵام وەفدی دانوستانکاری شەیە کورد پێشتر وەفدی دانوستانکاری بەڵێ ئەم وەفدی دانوستانکارەشی سی نەکردووە یعنی شتێکی نەکردووە دوای ئەو وەفدی دانوستانکارەکە پێکات ئەم بڕۆز ئەنوێ لە عێراق دروست بوو ئەم وەفدی دانوستانکارەوە بزانام دانیشتێکی نازم ئەگەر کردبێ یان نەیکردبێ بەرەو پێشەوە نەچووە گرنگ ئەوەیە ینی بۆ کورد بەرنامەی نییە استراتیزیەتی نییە کە پێویستە هەیبێ ئەمڕۆ مەسەن کە یەکێتی نیشتمانی کوردستان دەزانێت ئەم پۆستە بەر ئەو دەکەی مەفروض بێت چەمانجێک بەر لە ئێستا ئەم کەسێک لەناو خۆی کاندید کا بۆ ئەم پۆستە بۆیکەوە پرۆسەکە دوانەکەوێ بەڵام وەک وتم یعنی مەسلەی بەشداریکردنی کورد لە عێراق تەنیا بۆ پۆستانە نابێت چکە پۆستی سەر و کۆماربیرمان نەچێ پۆستێکی تەشریفاتیە خاوەنی دەسەڵاتی فعلی نییە دەسەڵاتی فعلی لای سەرۆکی وەزیرانە لای سەرۆک حکوومەتە ئەوەیە بەڵام سەرۆکی کۆمار دەسەڵاتی فعلی نییە تەنیا دەڕۆزێکی تەشریفاتیە کورد دەبێت زیاتر مەسەن لەوە لەسەر ئەو ئەساسا هەوڵدا بەشداری سیاسی لە عێراق دەستەبەر بکە بەشداری سیاسی چۆن دەست بەردەگرێت بۆ نمونە ئێمە لە ناو پەرلەمانی عێراق ئەمڕۆ کە ئەگەر پێش 5 کەس بین 5 ئەنداممان هەبێ هەر کەمی نین بەڵام تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە ئەم مەجلیسەی تر مەجلیسی ئیتیحاد کە بە شێوەیەک پێک بێ کە نوێنەری هەرێمی تیابێ بەبێ ئەم مەجلیسە نەتوانرێ هیچ شتێک لەناو ئەو ئەنجومەنی نوێنەران بڕوە ئەنجومەنی ئیتیحاد کە ئەمە بەشداری هەرێمەکان دەستەبەر دەکات دادگای فیدرالی باڵا تا ئێستا وەکو پێویست نوێنەری کوردی تیانیە هەیەی لەوانەیە حاکمێت دوو حاکم هەبێ بەڵام دەبێت بەقەت بە قەبارەی خۆی هەبێ کە بەیانی مەسەن کوردی ژێنا ئەو محکەمەیە چکە بۆ هەموو کێشەکان کە دروست دەبێت لە نێوان هەرێم و بەغداد کاکەدات دکتۆرەڵەیە بەشداری کورد لەوێ ینی لە زۆربەی پۆستەکانە کورد تەواجدی هەیە ئایا مشکلاوەیە تەواجدی کورد نییە لەوێ ئەن مشکلاوە کورد ستراتیجی و ئیرادەیەکی بەهێزنیە کە بەغدا بتوانێت لەسەر پەسەندەتەوەیەکان هیچ بکات خۆی بۆ نمونە ئەو قسەی کاکزانە بەداخەوە ینی ئینسان تا ڕادەیەک ناومێت دەکەیانی معقول نییە ئەو ڕەنگە ئەوسان ینی جۆرێک لە هاوانگی ئەمەوە ئەو دەرەخە کە هاوانگیەکی سیاسیە لە بەهرەی ئەوەی کە پۆستەکان چۆن دابش بکرێن نەک لەسەر ئەوەی کە چۆن تۆ ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بیتەوە ڕەنگە لە ئێستاوە لە پەرلەمانە ئێستا بۆ نمونە دوێنێ دکتۆر محەممەد گیانی کە پێشتر پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان بووە هەر نیدایەکیە بانگەشەیەکی ئەڵێ پێویستەکە کورد دەنگ نەدا بەسەری مجبوری چکە پێوێکی زۆر خاوەن هەڵوێستی زۆر خراپە بەرامبەر بە کێشەی کورد یعنی ئەمە دلیلی ئەوەیە کە هێشتا یعنی تێڕوانی نەگەڵاڵە نەبووە سەبارەت بەوەی کە بۆ نمونە تەنانەت ئەم کەسانش کە دێن ئەم پۆستانە وەرئەگرن چۆن کەساتێکن وە جۆرێک لە هاواهەنگی سیاسی هەبێ لە نێوان لایەنە کوردەکانە بۆ ئەوی تەنانەت لەسەر چیش ئیتیفاق بکەن PHA یەکسەر قەرار دابێت لەبەر ئەوەی ئەم کەسە حسەی هێزێکی دیاریکراوە کەواتە لە بەرامبەر ئەوەی دەنگ بلا بە ئێمەش دەنگ دەین بە کاندیدەکانیەوە لە ڕاستی ئەم مەسەلەی ڕاستە پەیوەندی بە ئێستێحقاقی انتخابیەوە بەڵام بیرە نەچێ ئەگەر تۆ ئێستا یەکێک لە مەرجەکانی تۆ بریتی بێ لەوەی مالیشەی بۆ ویلایەتی سێم هەڵم ژێردرێتەوە هۆکارێکی وێ خاوەن تەجروبەیەکی سەرکەوتو نەبووە کەواتە ئەبێ ڕێگەش بگری لەوەی هەر کەسێکی تر بێت مەکانەتێکی گەورەی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکرێت دەست و خاوەن خەلفێتێکی خراپ بێت عدالەت لە ئێستادا وەکو دکتۆر ڕێباسوتی ئەوان سعادەی بەیانی دانیشتن کۆبوونەتەوە ئیتیفاقیان کردووە کە دەین بەشێ بدەن کەواتە بە هاوبەشی چوونە بەغدا بەڵام بە بەرنامە استراتیژیک بەڕێی تاکرد بەم شێوەیە کورد جارێکی دیکە لە پەرلەمانی عێراق ئەتوانێت ئێستیحقاق و پرسەنەتەوەیەکان جارێکی ڕەنگە ئێستا بیان و ئەوە بێ کە تازە دەست بەکارە بنەوە تازە بوونەتە ئەندام پەرلەمان بەڵام لە ڕاستیە خۆی سەرەتای تەسیسی ئەم پەرلەمانە گرنگە کە تۆ خاوەن هەڵوێستێکی دیاریکرا و یەکگرتووی وەکو لایەنە کوردەکان لەناو پەرلەمانە ئێمە ئەگەر بەرچاومان ڕوونەوە پێمان وایە لە قۆناغی داهاتووشە کورد هەر ئەبێ لە ناو چوارچەوەی پرۆسی سیاسی عێراقا داکۆچی لە واقعی خۆی بکە کە هەیەی لە هەرێمی کوردستانە ئەبێ لە ئێستاوە لەم ساتە وەختەوە هاوانگی سیاسیت هەبێ وەکو هەموو ئەو تەرەفانەی کە وەکو نوێنەری کورد لەوێن ناکرێ بۆ نمونە لە حاڵەتێکە کە سبێنێ چەندین دۆسیە دێتە پێشەوە لە ئێستاوە چەندین دۆسیە دێتە پێشەوە تۆ دیدێکی کوردیانە نەبێت ئەگەر کەوتە بابی ئیجتیهادی سیاسی یەکێک لە قسەکانی تۆکیمە پرسیارێک بۆ پەرلەمانتارێک ڕێناز جان و پەرلەمانتارێ
فراکسیۆنە پارتیا دموکراتە کوردستانی لە پەرلەمانی عێراق هادیگەلمەیە کێکرێ ناس دەم باش سەلیم جبۆری وەکای کاکی عەدالەت عەبدوڵڵا و چاودێرێکی سیاسی نویسکار دەبێژە و مووقفێتی بەری نەها وەکو زاردەvê پەرلەمانتارێکی بەرەیە کوردان دە پەرلەمانی عێراقی دەبێژە و مووقفێتی یەلبەرێ بەرامبەر کوردان gelekton بوونە ئایا هەنگێشتە قەنەعاتێکی کە دەنگی بڤی کەسی بە ئاوایەکی کە بۆ کوردان باش بە کەسێکی نەرم بە بله دەم باش هەکار هەلبەت ئەلڤێرە هەمیە بەسە پرۆسسەیەکا سیاسی بکەین پرۆسسا سیاسیش دە هەروەکو تۆزانانی ڕەنگە سەوابەت gelek ڕۆڵی خۆ تێدا نەبینەوە و متەغەیرات دەدەتە ڕۆڵی خۆ تێدا بینن هەلویستە سەلیم جبۆری ئەمێ هاتین ئاگادارکردن پێشواشی کو ڕەنگە هەندێک هەلویست هەبن بەلێ ئەڤەژی ئەس حەسکیان وەکو پشتڕاستیەکی بێژم ئەڤە ببێ هەلویستەکردن لە سەروێ چەندە نەهاتیەکردن بۆ اتفاقێکی سەروێ چەندە هات بیتەکردن پێشوەختە هەلویستەکردن یال سەر هاتیەکردن پشتی هینگێ ڕێککەفتن یال سەرویناوی هات دروست بووی بەڵێ کەکرێناس پێشتر پەرلەمانتارێکی دکتۆر ڕێباز دەبێژە ئیرۆ سعەدە ئەمێت جڤیای بریارێ بدەین کە دەنگی بدەینە پەرلەمانێکی ئایا بەریم چنە بەغدەین ئیتیفاقکردیەوە کە کوتلێت کوردستانی کۆ دەنگی بدەنێکی ئەجندایەوە چاوابیت Ez nizanim boçî latibêt berî biçîne Bagda boçî em li Bagda ittifaqê nekin em hemîl verê peyvest xirvebûyne û hemiyal verê êkudiyadîtî berî biçîne navkombûnê da û rêkeftin ya ser hatiye kirin. Yani ew rêkeftin saetdê îro çêbû ya nek pêştir? Pêştir jî rêniştê hebûne tewasula berdam ya beyna lehenên Kurdî de hebûy û ser esasê wê tewasulê berronahiya wê tewasula ku beyna ek de heye evrike ew rêniştin ya hatiye encamdan. Belê kakirênas niha cewê nava پەرلەمانی هوڵە پەرلەمانی عێراقی چاوایە بۆ دەنگدان بۆ سەرۆکاتیە پەرلەمانی Ez barkêm sebaret bi serokatiya perlemanê hetalûke kêşeyek û aloziyeka wasa durist nebûye. Tinê li destpêkê her weku diyar rengel medyayê jî hat bîte nîşandan hindek kêşe teknîkî hebûn û şewazê çawaniya rêvebirina rîniştinê hindek kêşe tê de hebûn û vekirina dergehê xwe kandîdkirinê û çawaniya dengdanê. Piştîngî ew jî hatine çareserkirin bi taybet jî kêşe serhindê bûye ku hindek nînera hetan û kesrîn nexwar bû çunku yê du postê helbijartî da weku wê ku parêzga bîtin û parêzger bîtin û herwasa jî endamê civata نینران بیتیان کو جی وزیر بیت برند جوادید کو نوری المالکی سروک وزیرن عراق درکتش هولا کمبونه بله کاگرناس تگوتن کو پیشتر همام حمودی مرشح بو جگیری کمی سروک پارلمان عراق بو هاتا گوهرتن به حیدر عبادی بله دیار اول رکفتنت نافرا وان دانه زیدتر یعنی نبینا شعاده بون آن کت لیدی زخت کردن بله نخیر ما چه تحفظات السر همام محمودی نبون و چه رنگی کیجش لای کتلین کردستانی و انکو فراکسیون کردستانی و ناتینا آگادار کردن و اوی کسی بوم بخورن بله ریناس جانو پارلمانتاری کردان دنوا پارلمانی عراق سپاس بو زانیاریته بله کاک عدالت وی سرنجی کاک ریناس ئەگەر تو جێ لەبێ لەسەر ئەو ڕەوشێکە لە پەرلەمانی عێراقا گوزارێ بە تایبەتی کوردەکان ئەو مەسەلەی تەوافقات و چوونی ناو پەرلەمانی عێراق و پێشتریش لە بیرمە یەکێک لە پەرلەمانتارە کوردەکان لە خۆڵی پێشترە وتی یەکێک لە دەردە کوشندەکانی ئێمە لێرە بێ بەردەمان کە چونە ناو پەرلەمانی عێراقا نازانی باسە چ بکەین بە کۆمەڵێک پرسی استراتیجی دێ نازانی چۆن نەرینێکی سەرنجێکی هاوبەشی نیشتیمانی هەبێ قسەی لەسەر بکەین خۆی لەم دۆخەیە لە ڕاستیە بەرنامەی هاوبەشی لیستە کوردستانیەکان تەنها ئەرچێک نییە بسپێردرێت بە پەرلەمانتارەکان و فراکسیۆنەکان بارودۆخی عێراق ئەوەندە ئاڵۆزێکە پێویستەکە لە هەرێمی کوردستانە بەشی هەرە گرنگی دامەزراوە سەرچەکان بەشدار بن لە داڕشتنی ئەو بەرنامەیە بۆ نمونە ئەکرێ سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستانە و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کەسە نمرەیەکەکانی ئەم دامەزراوە سەرچانە لە کوردستانە دانیشتنێک بکەن لەگەڵ فراکسیۆنە کوردیەکانە لە بەغدا چونکە بەبێ تەنسیقی نێوان هەموو ئەم دام و دەستگایانە ناتوانرێ بەرنامەی هاوبەشدار بنرێ بارودۆخی سیاسی عێراق خۆی ئەتوانین بڵێن بە سەعات گۆڕانکاری بەسەرادێ ئەمە پێویستەکە بە بەردەوامی تەنسیقێکی بەردەوام هەبێ لەسەر ئاستی هەموو ئەم دام و دەستگایانە و لینکێکی بەردەوامی شەبێ لە نێوانیانە بۆ ئەوەی بزانرێ لە کاتی پێویستە چه هەڵویستێ چه وەکو لایانی کوردی چه هەڵویستێک ئەژیرێتە بەرامبەر بە هەر تەتەوراتێک کە دێتە بەڵێ دکتۆر ئەوەی کاکی عەدالەت وتی ئایا وەکو پسپۆرێکی ئەکادمی بواری دەستوری هیچ کاتێک لایەنە سیاسەکان پەرلەمانتارەکان کوتەری پەرلەمان ئەحزابەکان داوایان لە توکردووە بچی سمینارێک دەیە بەرچاوڕۆنی بدەیە لەسەرەوەی کە دەستور چیە چون تەعاملە گەلەکرێ نەخێری شتێک نەبووە شتێکی بووە بووان بەڵێ ما گەرداوامان لێ بکرێ ئامادەین مەسەن پشتیوانیان بکەین بەرچاوڕوونی بدەین ینی لە چۆن تەعاملکردن بۆ نمونە مەسەن ئێستا هەر پێشەوەی بێمە وەڵامی ئەو پرسیارە دەمەوە مەسەن ئەم
کۆبوونەوەی کە ڕاستەخۆ نەقل ناکرێت دیارە کێشە هەیە پێچوانەی ئەو برادرانە کە دەڵێن کێشەنیە لەوێ کێشە هەیە لە ناو هۆڵی پەرلەمان بۆیەش ڕاستەخۆ پەخشی ناکەن بڵاوی ناکەنەوە دەربارەی ئەوەی کە ئێمە مەسەن ئایا بە پێی ئیمکانیاتی متەوازی خۆمان ئامادەین لەبەرەوەی ئەم پرۆسەیە کورد ئەگەر جێپەی قایم بێ لە عێراق لە بەرژەوەندی هەمومانە بە ئەوەی کە بە هەموو جیاوازیویر و بۆ چوونەکانمانەوە لە بەرژەوەندی هەمومانە بۆ نمونە تۆ ئەمڕۆ ئێمە بەشداری ئەو پرۆسەیە دەکەین ئێستا پاشی ئەمڕۆ کە سەرۆکایەتی پەرلەمان هەڵدەبژێرێت سەرۆک کۆمار هەڵدەبژێرێت دوای حکومەت دێتە پەرلەمان کە هەر کەسێک بێ جا مالیکی بێ هەر کەسێک بێ دێ و سەرۆکی حکومەت بخۆی و وەزیرەکانی دێ بەرنمەکەی دێنێ بۆ ناو پەرلەمان بۆ نمونە مادەی 140 لە مەهامی دەسەڵاتی حکومەتە کە جێبەجێ بکە لە 2005ەوە کە جێبەجێ نەکردووە ئێستا من وەکو پەرلەمان کورد پێوێت پێداگیری بکە کە لە بەرنامەی حکوومەتەکە ئەم واقعانوێ هاتووە دەبێت ئەم بەرنمەیە دام بە واقعانوێ دامنێ دام بۆ ناوسانە دامنێ کە ئێستا لە ژێر دەسەڵاتی پێشمەرگەیە کە ناوچەی کوردستانین دوایی ئەمەش پێداگیری لەسەر بکرێت کە بە دەستوریش ڕێک بخرێ کە لە دەستوریش ئاماژەی پێ بکرێت چکە بڕۆ دەستوری هەموو وڵاتانی دنیا بکەرەوە فیدرالی لە سەرەتای دەستورەکە دیباجەکە یان لە مادەی یەکەمی باز دەوە دەکات دەڵێ ئەم وڵاتە فیدراالیا لەو هەرێمانە پێکاتەوە ناوی هەرێمەکان دێنێ یەکێک هەمووشی سنووری دیاری کراوە لەسەر ئەساسە پێکاتوە چکە تۆ بە دکتۆر چینەلای دکتۆر بەختیار شاویس ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر بەختیار ئەم کاتەوە باش ئایا ئێوە وەکو فراکسیۆنی ساوس لە ئەنکۆس فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق هیچ تەحەفوزێکتان لەسەر کاندیدکردنی سەلیم جبوری بۆ سەرۆکی پەرلەمانی عێراقتان نەبوو بەڵێ سواسانەکەم و ڕێزم بۆ تەواوی خەڵکی کوردستان و میوانە بە ڕێزەکانی دەیە بێگومان ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی ئەو مەسەلەیە بە یەک ڕۆیا سێرمان کردووە واتە بەڕوویایەکی کوردستانی و پێش دەستپێکردنی دانیشتەکە هەر هەموو لایەنەکانمان کوردستانیەکان لە بارەگای تەحالفی کوردستانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کۆبوونەوەی خۆمانمان کرد و لەوێ قەرارمان داوە لەسەرەوەی یەکدەنگ و یەکەڵوێز بین و نەک بەرامبەر بە سەلیم جبوری بەڵکو بەرامبەر بە ئەو جێگرانیشی کە ئەکرێن و بەرامبەر خۆشمان یعنی لە ناو خۆشماندا کە چۆن یەکلایی مەسەلەکان بکەینەوە بە تایبەتی ئەوانەی کە ئەمڕۆ دەنگی لەسەر ئەدرێت بەڵێ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان جێگیری دوامی سەرۆکی پەرلەمان هی بزوونەوەی گۆڕان بوو ئێوە لەسەر ئەوە سەرنجتان چی بوو؟ ئایا متفق بوون پێش وەخت؟ بێگومان ئەوە لە ئەنجامی ڕاوێژ و قسە بووە و ئێمە هیچ تەحەفوزێکمان لەسەر کاندیدکردنی نوێنەری بزوتنەوەی گۆڕان کە گارام شێخ محەممەد نەبووە بۆ ئەو پۆستە بەڵکو بە سەراحەت بە برادرانی پارتیمان وتووە ئەوە پۆستی خۆتانە ئێوە خۆتان ئەگەر پێتان باشە ئەوە ئێمەش بەبێت تەحەفوز بە بێبوونی هیچ قسەیەکمان لەسەر نەکردووە و بەڵام لەسەر مەسەلەکانی تر دێتە ئاراوە مەسەلەن پۆستی سەرۆکی کوتلەی کوردستانی کە ئێمە 21 ئەندامین لە ناو کوتلەی کوردستانیدا بە مافی خۆمانمان زانیوە و ئەوەیش هەموو ئەو مەسەلانە قسەی لەسەر کراوە پێش کۆبوونەوەکە بەڵێ دکتۆر پێشتر دکتۆر محەممەد ڕێباز ئەوەی ڕێباز محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان وتی ئێمە کورتە کوردستانیەکان متفقین لە سەرەوەی پۆستی سەرۆکومار بۆ یەکێتی بێ ئایا ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا ئەم پرسەیەک لایەتان کردوتەوە کە کێ بێ بۆ پۆستی سەرۆکومارتان دەستنیشان کردووە لە کاتێک ئێستا باس لەوە کرێ کە دوو کەسی بەهێز لە ناو مەکتەبی سیاسی یەکێتی کاندیدن دکتۆر نەجمەدین کەریم و دکتۆر بەرەم ساڵح هەتا ئێستا هیچ بە ئێمە ڕانەگەیەنراوە و ئەزانین ئەوە لە نیقاشدایە بەڵام ئێوە خۆتان ئەزانن ئەمڕۆ ئەوە لە ئەجەندای کاری کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانانە کۆبوونەوەی ئێمە بەپێی نظام داخلی پەرلەمان و بەپێی ئەو جەدوەلە ئەعمالەی کە دانراوە قسە دەکەی و بەرنامەمان هەیە بەرنامەی ئەمڕۆ تایبەتە بە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی بەڕای تۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەردوو کاندیدای کە ئێمە باسی پۆستی سەرۆکومارەکەن کە دوای ئەمە بێگومان هەردوو سەرۆکاتی دیکەشە لە بژێرێ کامیان شانسیان زیاترە کە ببن بە سەرۆکومار ئەنکۆ مڕەشحی ئەو پۆستە بن لە ناو یەکێتی ئێستا بەرنامەی ئەوەمان نییە لە کاتی خۆیدا قسەی لەسەرەکەی بەڵێ دکتۆر بەختیار شاویس ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق بەڵێ دکتۆر ئەگەڕێنەوە بەلای تۆ لە کاتێکە کە ئێستا پۆستی سەرۆکومار بۆ کوردە ئەو لە ناویانیش بوو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو شێوە میکانزمێکە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ئێستا ئەگەر تەقیمت کرد دەبێت لە ئەلەماکانە باسی دەستنیشانکردنی کەسێکەکەن بۆ تۆ ئەمەش ئەگەر تەخیر بێ ئەم شێوازە هەڵبژاردننی کەسێک بۆ سەرۆکاتی کوماری عێراق چۆن هەڵەسەنگەی بەڵێ خۆی دوای ئەوەی ئەمڕۆ کە سەرۆکاتی پەرلەمان هەڵدەبژێرێت دەبێت لە ماوەیەکی
کە زیاتر لە 30 ڕۆژ تێپەڕ ناکایانی سەرۆکی کۆمار دیازیشان بکرێ و دابندرێ بە پێی ئالیاتی خۆی کە لە نێو پەرلەمان هەڵدەبژێرە سەرۆکی کۆمار بە زۆری نەیدوو لە سەرسەی دەنگ بە پێی مادەی هەفتا لە دەستوری عراقی بەڵام نابێت لە 30 ڕۆژ زیاتر بێ ینی مانای ئەوە نیە ئێمە ڕاوەستین تا 30 ڕۆژ دێت لەوە دەکرێت پاشی 2 ڕۆژتر ئێمە پەرلەمان کۆبوونەوە بکە بۆ ئەوەی سەرۆکی کۆمار هەڵبژێرێت لەبەرەوەی پرۆسی سیاسی پێویستی بۆیە کە بە زووی دامودزەکان دابمەزرێ پڕ بکرێتەوە بەڵام ئەم هەنگاوە کە یەکێتیش دەبێت پەلە بکالەوە مەسەن کە مادام پۆستەکە ئیستحقاق خۆیەتی لە ناو خۆی ساغی کاتەوە بۆی زیاتر تاخیر نبێت چکە ناکرێت ئەمە بۆ پێکهێنانی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان بەڕاستی ئەمە گاڵتەکردنە بە دیموکراتیەت گاڵتەکردنە بە دەنگدەران گاڵتەکردنە بە پرۆسەی هەڵبژاردن هەمووی کە تۆ پاشی 2 مانگ ئەمزا سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێری پاشی مانجێک زیاتر لە وادە دەستوریەکان سەرۆکی کۆمار هەڵبژێری ئەمزا سەرۆکی حکوومەتیش پاش چەند مانجێک وەکو لە پرۆسی پێشووکرا هەڵبژێری ئەمە هەمووی گاڵتەکردنە بە پرۆسی دیموکراتی گاڵتەکردنە بە دەنگدەران کە دەبێت ڕێز لە دەنگدەرانی خۆیان بگرن ئەوانەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عراقن ئەو لیستە حیزبیانە و لیستە قەومی و ئەتایفیانش کە لە عراق خەڵک دەنجی داونێ و متمانەی پێکردون دەبێت ڕێزیان بەڵێ کاکە دەڵەت شێوازی هەڵبژاردننی کەسێک دەستنیشان کردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق و شێوازی ئێستا لە ناو مەکتەبی سیاسیەکەی نیشتیمانی کوردستان ئەگوزارێ گەلێکە لێن کوتلەیەکی بەهێز ئاڵێ فلان کەسمان قبول نییە فلان کەس ئەم فلان کەس لە کاتی تانگانەیە پشتی لە یەکێتی کردووە دەبێت فلان کەس بێ ئەم شێوازە پێتوانیە تاخیر بکە پرۆسەکە خۆی جارێ یەکەم پەرلەمانی عێراق ئەمڕۆ ئیترەکەوێتە سەر پێ ینی لە ڕووی قانونی شەوەوەندی ئاگادار دکتۆر شاردی پێدا ماوەیەکی زەمەنی کەم هەیە لە بەردەم هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارواتە مولەیەک هەیە بۆ ئەوەی ئەو لایەنەی کە ئەم پشکەی بەرەکەوێت کە بریتە لە سەرۆک کۆمار تاوتوێی کاندیدەکانی خۆی بکە بۆ پۆستە سەبارەت بەوەی کە چی هەڵە بژێردرێ بۆ پۆستی سەرۆک کۆمار لە یەکێتیە ئالیەتێک هەیە لە یەکێتیە کە ئێستا ئیشی لەسەرەکەن پێم وابێ لە دوێنەوە کۆبوونەوە دەستی پێکردووە خێتەوە دەستی ئەنجومنی سەکردایەتی و مەکتەبی سیاسی ئەمان دانیشن لەسەر بنەمای ئەوەی چەند هەواڵ هەن کە خۆیان پاڵێون بۆ ئەو پۆستە ئەوە یەکلاکەنەوە دوای ئەوە بێگومان گفتوگۆی مەکتەبی سیاسی و سەکردایەتی یەکێتی دەست پێکە و پێچێ ئالیەتەکە بە دوو ڕێگە بێ ڕێگەی چەند ڕەنگە بریتی بێ لەوەی کە هەر ئەو برادرانی کە لەو پێگە قیادیان خوان ڕێکەون لەسەرەوەی کە بۆ ئەم مۆزای ئێستا عێراقکە شەیەک گونجاوترە بینێدرێ بۆ بەغدا و ئالیەتی شتیان ڕەنگە بریتی بێ لە هەڵبژاردن ینی هەڵبژاردنێکی نهێنی بکرێت لە ناو ئەنجومەنی سەکردایەتیەکە نزیکەی 50 کەسن ئەوان یەکلای بکەنەوە کە لەو هەواڵانەی دەڵێتەوە چاودێرێکی نزیک لە سیاسەتی یەکەتی لە ئێستادا لە مەکتەبی سیاسی یەکەتی باسەوەیەکی کە کوتلەی بەهێزی ناو یەکەتی دژی ئەوەیە کە دکتۆر بەرهەم ساڵە جارێکی دیکە بۆ پۆستی ئەنکە بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید بکرێتەوە زیاتر پشتگیری لە دکتۆر نەجمەدی نەکەن لە ڕاستیە ئێستا خۆ دەزانین لە ڕۆژنامەگەری کوردی هەموو شتێک باسەکە و هەموو شتێک بڵاوکاتەوە بەڵام ئەوەندەی کە بزانیاریمە هەبێ تاوەکو ئەم ساتەوەختە تەنها بە پلەی یەکەم تەنها باس لە دوو هەواڵەکرێت لە ناویشێتیشیان دکتۆر بەرهەمەیشیان دکتۆر نەژمەدینە ئەمەش تاکو ئەم دقەیەکە ئێمە قسەکەین هێشتا وەکو گفتوگوی ڕسمی لەسەر ئەوەی کامێنێک لا بکرێتەوە ئەوەندەی من معلوماتمە بێ هێشتا گفتوگۆ لەسەر ئەمە نەکراوە هەندێ پۆستی تر هەن لە دەرەوەی سەرۆکاتی کۆمار کە پشتی یەکێتی ئەبێ وەکو حیزبێک بە حکمی 20 کورسی هێناوە هەم لە عێراق و هەم لە ناو حکوومەت یاریمی کوردستانیشە چونکە قەرار وایە هەندێک گۆڕانکاریش بکرێت لە پۆستەکانی یەکێتی لە ناو حکوومەتە هەندێک خەڵکن کە ساڵانێکی زۆرە پۆستیان هەیە لە ناو وەزارەتەکانە مدیر عامە ڕاوێژکارە نازام چەندین پلەی هەیە قەرار وایە دەستکاری هەموو ئەمانش بکرێت ئێستا ئەوەندەی من زانیاریمە بێ کۆبوونەوەکان لەسەرەوەی جارێ ئەم پۆستانە یەکلایکرێ مادام جارێ مۆڵەتێکەیە لە بەردەم یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک کۆمارە ئەمن لە ئەجندای دانیشتەکانە بەس بەڵام ڕەنگە ئەمڕۆ ڕووداوی ئەمڕۆ هەتا ئەوەی کەوتنە سەرپێی پەرلەمانی عێراق وەتیرەی قسەکردن لەسەر یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار شناوکۆبوونەوەکانی کەواتە ئەو دوو میکانیزمەتەوەتی ئەم بە تەوافقی قیادەکانی یەکێتییان لە چارچەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بێ ئەنی زیاتر لەو دوو ناوەناوی تریش هەیە لە هەندێک ڕاگەاندنەوە باسی ناوی تریش کراوە بۆ باسی کاک عومەر فەتاحیش کراوە کە ئەوی شتێک بێ لە کاندیدەکان بەڵام بە پلەی یەکەم جارێ باسی ئەو دوو کەسە هەیە بەڵێ دکتۆر لە ئێستا عێراقدا بەڕێت و هەی تاسیسکردنی هەیئەی پارلەمانی عێراق سەرۆکایەتی کۆمار حکوومەت ئەمە ئەتوانێت ببێتە هۆیەی کێشەکانی عێراق بەرەو چارەسەری بڕوە
ئەگەر بۆ عقلەتی پێشتری ئەگەر بۆ عقلەتی پێشتری ئیش بکرێ بەڕاستی کە لە ساڵی ڕابردوو لە دوای پرۆسی ئازادی عراقەوە تا ئێستا لەسەری ڕۆیشتون کێشەکان هەرۆ خۆیان دەمێنەوە قوڵتریش دەبنەوە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستور یاخود ئەگەر دەستورەکە هەمویان باوەڕیان بۆی هەیە پێەیەکەوە پێویستە تعدیل بکرێتەوە بە شێوەیەکەوە لە خزمەتی هەموو لایەکدا بێ ئەمە دەکرێت ڕێز لە کاتێک قانون سەروەر بێ دەستور سەروەر بێ دەکرێت کێشەکان چارەسەر بکرێت بەڵام کاتێک بەرژەوەندەکانی تایفی بەرژەوەندەکانی قەومیەک بەرژەوەندەکانی حیزبێکی سیاسی زاڵ بکرێت بەسەر هەموو پرۆسە سیاسەکە بە دووفاقی سەیری دەستور بکەن ئینتیقایی سەیری دەستور بکەن حتمما کێشەکان زیاتر قوڵ دەبتەوە بۆ نمونە مەسەن تۆ ئێستا ئەمە چەند برادێک لە ناو پەرلەمانی عراق پەیوەندی کرد تا ئێستا ئەمە ماوەی سعاتێک زیاتر ئێمە دانیشتوین کە پرۆسە سیاسی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان تا ئێستا ئێمە نازانین پرۆسەکە بەڕێوە دەچێت نە ئەوانیش ئیشارەتیان پێ نەدا بەسەراحەت بزانین مەفروض لە ماوەی سعاتێکەوە ینی کۆتایی پێدێ بەڕێوە دەبێت کۆتایی پێ بێ بەڵام ئێستا نازانین ئایا ئەمڕۆ ئەم پرۆسەیە سەرکەوتوو دەبێ یان سەرکەوتوو نابێ من گومانم لەوەی هەیەکەوە سەرکەوتوو بێ مەفروضە مەسەن چەند کاندیدێکەیە بۆ شێوەیە حەسر نەکرێ بۆ شێوەیە ئێستا مەسەن حاڵەتی لوبنان سەرۆکی کۆمار بۆ مارۆنیە سەرۆکی پەرلەمان بۆ شیعەیە سەرۆکی حکومەت بۆ سوننەیە ئەمە بۆتە عورفێکی دەستوری ینی وەکو مادەیەکی دەستوریەکانی لێهاتووە ڕێزی لێ دەگرن بەڵام لە عراق ئەمە نەکراوە ئایا ئەمانە بەو شێوەیە مەسەن لەسەر ئەمە دکتۆرە لە سەقسەی تو بەرزان ئێستا چینە پەرلەمانی عێراق بۆ گواستنەوەی پرۆسی جیاکردنەوەی دەنگەکان بۆ پۆستی سەرۆکیەکی پەرلەمانی عێراق بەڵێ تەماشاوانی نێژە ئەوانها هین دەبینن باوێکی ڕاستەخۆ لە پەرلەمانی عێراقی و لە پەرلەمانی عێراقیە لە ڤێر بێگومان دەنگدان بۆ سەرۆکی پەرلەمانی عێراقی هاتەدان و دوو بەربژاربوون جوانە سەلیم جبوری و شانسێوی پێترە ببێ سەرۆکی پەرلەمانی عێراقی لە هەمان دەمدا شڕۆق عەباجێ.
بەڵێ بەرزان ئەوەی ئێستاەوە بینن پرۆسی جیاکردنەوەی دەنگەکانە بۆ دەنگدان بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق بێگومان کاکە دەڵێت لەوانە پێ بکێت لەبارە 325 کارعادەت و جیا بکەیتەوە پێچێ ئێمە ئەگەڕینەوە سەر بابەتێکی خۆمانە لە کاتێکە ئەگەر وەکو تەوەقعاتی دکتۆر ئەگەر لێرە نەگەنە نەتیجە ئەمە بجارنەکە چەند خۆلێکی تر ئەنجامەکان دیارە بێ ئەگەر نەگەنە ئیتیفاق سەرۆکی پەرلەمان هەر نەبژێرە وڵال بەپی هەڵبژاردنەکە بێ یەکلا بێتەوە ڕاستە زیاتر لە کاندیدەکەی بۆ سەرۆکی پەرلەمان بەڵام یەکلا بێتەوە چونکە هەڵبژاردنەکە بەڕێوە چووەوە لە هەمان کاتە یعنی دیارە نیسابی قانونی تاوی ئەوە شەیەکە ئەجینا پرۆسی دەنگدان دەستی پێ ناکرد لە ئەساسە ئەمڕۆ بە قەنەعاتی من سەرۆکی پەرلەمان یەکلا بێتەوە ئیتر ئەکەوێتەوە سەر ئەوەی سەرۆکی پەرلەمان بەدوایە تەبان نازانودێت کاتێکی تر ئێوارەیە یان هەر دوا بە دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان هەردوو جێگرەکەشی هەڵبژێردرێت بەپێی ئەوەی کە قەراری لێدرابێ ئەبێ هەر ئەمڕۆ هەردوو جێگرەکەشی هەڵبژێردرێت بەڵێ کاکە دەڵات پێشتر ئوسەمان و جەیفی بێگومان خۆی کشایەوە لەسەر پستی سەرۆکی پەرلەمانی عێراق لە بەرەوەی کە نووری مالێکیش پاشگەز بێتەوە بەڵام نووری مالێکی ئاخیران و پاشگەز نەبووە وتی من ڕێز لە دەنگدارەکانی کە کورتی یەکەمە پێت وایە هەڵبژاردننی سەلیم جبوری وەکو کاندیدی سونەکان بۆ پستی سەرۆکی پەرلەمانی عێراق ئەمە ئەو گرە چێرەیە کاتەوە کە فعلەن پستی سەرۆکی وەزیرانی کرای بێتەوە خۆی بەپی ئەوەی کە لە ڕاگەاندنەکانە باس کرا پاشەکشەی ئوسامە جێفی لەوەی کە داواکاری ئەوە بکە جارێکتر هەر خۆی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ لەوە هاتووە کە بەحساب لە بەرامبەرە نووری مالکی خۆی نەپاڵیەوەێتەوە بۆ ویلایەتی سێم بەڵام ئەوەی کە ئێمە بە بەردەوامی گوێمان لێبێتەوە دەوڵەتی یاسا بە بەردەوامی پێ لەسەرەوە داگرێت کە تاقەکاندیدیان بریتە لە نووری مالکی بەڵام لەگەڵەوەشە گۆڕینی ناوی کاندیدی با بڵێن سونەکانی عێراق بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق دەرگایە کاتەوە بۆ ئەوەی بۆ پۆستی سەرۆک وەزیرانیش زیاتر لە کاندیدێک هەبێت لەم حاڵەتەیە ئەگەر بێت و لایەنی کوردی و هەموو ئەو هێزە سونیانەی کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ناڕزایی توندیان هەیە بەرامبەر بە تەجروبە و ئەدای حکوومەتی نوێنەرشی و بەشێک لە شیعەکان و نەک بەشێک و هێزی گەورەشن تەیاری سەدریمان هەیە مەجلیسی ئەعلامان هەیە مەجلیسی ئەعلا بڕۆ ئەدەبیاتیان بخوێنەوە سەیری سایت و ڕۆژنامەکانیان بکە بە ئاشکرا پێمان ئەڵێن کە ئەوان لەگەڵ ئەویان نین لە ڕاستیەکە ویلایەتی سێم بۆ نووری مالکی تازە بکرێتەوە بە ئاشکرا ئەیڵێن بەڵام چییە کێشەیەکیان هەیە کێشەکە بتێ لە استحقاقێکی انتخابی ئەوان لە ناو لە هاوپەیمانی نیشتیمانیە بەهێزترین کوتلەی ناویان بریتە لە کوتلەکەی نووری مالکی ئەمە یە گرفتی دروست کردووە کاتێکیش کە مەسەلەکە بەپێی استحقاقی انتخابی بێ و حساب بۆ بیرۆڕای کوتلەی ئەحرار و ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی نەکرێ کوتلەی مواتن ئەو لەم حاڵەتەیە بە ناچاری جارێکی دەوڵەتی قانون مالکی ئەسەپێنێتەوە بەڵام مالیکی ئەسەپێنێتەوە مالیکی ناتوانێت تەنها بە دەنجی ئەندامانی پەرلەمانی سەر بە دەوڵەتی یاسا ئیکتیفا بەوە بکە کە بێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێویستی بە پشگیری و دەنجی لانی کەم هەموو هێزە شیعەکانی عێراقا ئەگەر بێت و کوتلەی ئەحرار جماعەتی تەیاری سەدر بە کوتلەی مواتن ڕازگۆ بن لەگەڵ خۆیانە لەگەڵ شیعاراتیانە و لەگەڵ داواکارەکانەوە لەسەر ڕەتکردنەوەی نووری مالیشی سوور بن ئەمەش ڕنگ بداتەوە لە هەڵوێستیانە لە کاتی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو کاتە هەم سونەکان دەنجی سونەکان و هەم دەنجی کوتلە کوردەکانیش بچێتە پاڵ معنای وایە مالیکی ناتوانێت دەنجی بەڵاو بەدەست بێنێت بەڵێ دکتۆر کەواتە چارەنووسی نووری مالکی لە تەلاری ئەنجومەنی وەزیرانی عێراق لە چارچوەی بەس بەڵێ بەرزان دیارە ئێستا چینە پەرلەمانی عێراق خۆری پەرلەمان کە پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان بەردەوامە بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق باطلة هاي باطلة سليم الجبوري باطلة هاي وأيضا باطلة أخرى يعني بس خلي وين الباطلات وين تخلي سليم الجبوري دخل حيدر شو خليه يشتغل واللي غاد سليم الجبوري
باطلة. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري بعد واحدة بعد بعد سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. باطلة هاي، قل له باطلة هاي. خلي السماع يم السيد الرئيس، خلي السماع يسجل. سليم الجبوري. سليم الجبوري. باطلة هاي، وهذه باطلة أيضا. سليم الجبوري. شروق العبايتشي. شروق العبايتشي هاي باطلة، هذه باطلة أيضا. سليم الجبوري. 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 هاي باطلة أيضا، هذه باطلة أيضا. سليم الجبوري. هاي باطلة. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. باطلة هاي. شروق العبايتشي. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. باطلة. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. باطلة. سليم الجبوري. نعم باطلة. باطلة واحدة باطلة. سليم الجبوري. مالك؟ ايه قول سليم الجبوري. يا ايش قصة؟ ما قلتها ما قلتها. حيدر عبالي لا مو لا اني الاحمر كان. هاي باطلة. سجل باطلة واحد. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. هاي باطلة. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. جملة عاطلة. باطلة باطلة. هذه هم باطلة. سليم الجبوري. شعر مسلم. هاي كاتب بس شروق. اي شروق شروق. اسمها شروق؟ شروق العبايتي. قول يا ابو اسمع خليه بصف. سليم الجبوري. شروق العبايتي. سليم الجبوري. سليم الجبوري. شروق العبايتي. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. باطلة. قول قول قول. باطلة باطلة. انت قول باطلة مثل ما تقول سليم قول اشواق.
هذا هيك هذا. اي منو اشواط؟ لا باطله. شو القصه؟ يلا باطل واحد يا اخوي هذا يا عزيزي الله يخليك مو فوق هذا لا يصير. اي صحيح. هاي باطل. اي باطله خلاص قول باطله. باطله فهم يسمع. سليم الجبوري باطله هاي. سليم الجبوري باطله. سليم الجبوري باطله. سليم الجبوري باطله. سليم الجبوري. سليم الجبوري شروق العبايتشي. سليم الجبوري. سليم الجبوري باطله. حسبي لله باطل. سليم الجبوري. سليم الجبوري هاي باطلة. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري هاي باطلة أيضا. سليم الجبوري هاي أيضا باطلة. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري شروق العبايتشي. سليم الجبوري. 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 سليم الجبوري باطلة. سليم الجبوري باطلة هاي. سليم الجبوري باطلة. انت عندك جاي. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري هاي باطلة. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري شروق العبايتشي باطلة. شروق العبايتشي سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري هاي باطلة. شروق العبايتشي. شروق العبايتشي سليم الجبوري. سليم الجبوري. سليم الجبوري هاي أيضا باطلة. هاي وهاي أيضا باطلة. سليم الجبوري. سليم الجبوري هاي باطلة أيضا. باطلة. باطلة هاي هم باطلة. لا أرشح باطلة. باطلة. سليم الجبوري. شروق العبايتشي باطلة. سليم الجبوري. ايش تعتبرها؟ اي سليم. اي ماشي هاي. سليم. سليم سليم. سليم الجبوري.
سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري هاي باطلة. سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري شروق العبايتي سليم الجبوري سليم الجبوري هاي باطلة وهاي باطلة أيضا، يعني اثنين صاروا باطل. سليم الجبوري سليم الجبوري هاي باطلة أيضا. سليم الجبوري سليم الجبوري باطلة هاي باطلة. ما دام اكثر من واحد واحد شو القصة؟ سليم الجبوري 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 باطلة باطلة. سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري باطلة. سليم الجبوري سليم الجبوري شروق العبايتشي باطلة باطلة. سليم الجبوري شروق العبايتشي سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الشمري الشمري ماشي ماشي. هو اسمه صحيح سليم عبد الله. سليم عبد الله دكتور استاذ سليم مو الشمري الجبوري. معروف يعني اذا غلط بالاسم هذا ماشي. سليم الجبوري ما يأثر بس مو الاسم هذا مو الاسم. لا الاسم لا مو الاسم. لا. سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري. هاي نفس واحدة خلتك يوزع. خليها. سليم الجبوري 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 سليم الجبوري. هاي شنو؟ هاي ويا من هاي سليم الجبوري ما قال. قلتها؟ لا ما قال. لا بس يسجل؟ هي يسجلها. اي سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري سليم الجبوري تهمل هذا. باطلة باطلة. سليم عبد الله استاذ. سليم عبد الله. سليم عبد الله ماشي استاذ سعد. هي دي 9 شروق واحده مشيتوها. هاي سليم وهذا بالخط. بەڵێ بەرزان ئەوەی ئێوە بینن پرۆسی جیاکردنەوەی دەنگەکانە بۆ دەیندان بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق کە بێگومان سەلیم جبۆری وەکو کاندیدی سونەکان لە ئێستادا ڕێژەی یاسایی بەدەستێنەوە وەکو سەرۆکی پەرلەمانی عێراق کە ئێوەش وەکو لەسەر شەشەتەمینی پەرلەمانتارێنی تر
بەڵێ دکتۆر ئەوەی ئێمە بینی ئەو ڕێژە دەنگانەی چەند کۆمەڵێک پەرلەمانتار هەبوون تۆقییان لەگەل سەلیم جبوری کرد ماناکەی چییە لە کاتێکە پرۆسی دەنگەکان شەمە بەڵە خۆی لە یەکەم دانیشتنی پەرلەمان کە سەرۆک و زێگرەکانی هەڵدەبژێرێ بە زۆرینەی ڕەهای دەنگ واتە نیوەی دەنگەکانی پەرلەمانتارانی پەرلەمانی ئەنجومەنی نوێران زیاتر بێ نیوەشی 165 دەنگ کە گەیشتە 165 دەنگ ژمارەی دەنگەکانی سەلیمی جمهوری کۆتایی پێیا دەرچوو مانای دەرچوون و یەکسەر پیرۆزبایان بەڵام ئێستا دوایی دەردەچێەوە مەحزەری پێدەنووسرێت کۆلەوانەیە 165 زیاتر بێ بەڵام خۆی بە 165 دەنگ دەردەچێت لانی کەم دەبێت 165 دەنگ دەربێنێ بۆ ئەوی کەوا بە سەرۆکی پەرلەمان دەرچێت ئەگەر کەمتر بێنێ واتە نیوەی دەنگەکان نیوەی ڕەهای دەنگەکان نێنێ زۆرینەی ڕەهای دەنگەکان نێنێ بە سەرۆکی پەرلەمان هەڵابژێرێ هەروەها بۆ جێگرەکانیش بە هەمان ڕێژە پێویستە دەنگ پێن بۆیە کاتێکە جیاکردنەوەی دەنگەکان گەیشتە 165 دەنگ دەستکرا بە پیرۆزباییکردن لە سەلیم جبوری بۆەوەی کە بە سەرۆکی پەرلەمان دەرچوو بەڵام شکاریاتی ئەوەی کە دوایی مەحزەری پێدەنووسێ و ئەم چەندی هێنا و چەندی باتڵ هەیە و چەند ئەمە بەحزەر دەنووسێ و بڵاو دەکرێتەوە لە هینی پەرلەمان جێگیر دەکرێت بەڵێ کاکە دەڕێتەوە کۆدا هینمان بینی لە شاشە دەنگێکی زۆری باتڵ هەبوو بەڵێ بەتاڵ بەڵێ بێگومان دەنگەکە کەم نەبەوەی من حساب نزیکەی تقریبان 40 دەنگ بەتاڵ بوو ئەمە دەوری هەیە لە ڕاستیە لەسەر ئێستا حاڵی حاضر ڕەنگەی بڕێک سەرنج لەسەرەوە دروستکە چکە ئێستا هەڵبژاردننی دوو جێگریش ماوە یعنی بۆی هەیە ئەم دەنگە بەتاڵانەی یاری بکە بەرەو زیاتریش لە ڕاستی ئەگەر بەو شوەیە کە ئێستا ئەیبینیت حاڵەتێک لە بابلین حڕیەتی دەنگدانی تیا هەیە کە ئەتوانن دەنگ نەدەن بەوەی کە پاڵێوراوە جا ئەمە ئەگەر ئەو دەنگە زیاد بکە بۆ کاندیدەکەی ئێمە بەڕاستی ڕەنگەی کێشەمان بۆ دروست بکە هیوادارین ینی ڕێکەوتنەکە بای ئەوە بێ دەنگی کاندیدە کوردەکەشمان لەوێ دەنجی تاو بەدەستبێنێ ئەمێنێتەوە سەر ئەوەی کاندیدەکەی شیعش طرفی شیعش ئەوانش دیسانەوە بەپێی ئەوەی ئێمە دوێنێ هەندی هەواڵمان خوێندەوە لە ناو شیعەکانیشە تەنانەت نەک لەسەر مالیکی لەسەر جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانش هەندێک هینە بووە تەڕەدود هەبووە بەڵام ئەگەر بێت و لە ئاخر لەحزەیە کە کاندیدەکان پێشکەشەکرێن کاندیدی تر نەبێ ئەوە مانای وای ئەوی شکلا بێت کەواتە تەڕەدودە لە سەرراستیەوەیە کە کوتلەکان تەوافقەکەن بەڵام لە ناو کوتلەکان پەرلەمان هەیە هەیە بەڵێ ئەوە ئەمە دلیلی ئەوەیە چونکە ئێمە چەند کوتلێکی دیاریکراومانەیە ناو پەرلەمانی کوردستانە کە تەحکوم بە دەنگەکانی ناو پەرلەمانەوەکەن 40 دەنگ بەتاڵ بێ تەسەوەر ناکری ئەم 40 دەنگە هەر هەمووی کەسانی سەر بەخۆ بنیان کوت بەڵێ کاکی عدالەت ئێستا شەچنە پەرلەمانی عێراق بەڕێزان لەسەر پرۆسی جایکردنەوەی دەنگەکان بۆ سەرۆکاتی پەرلەمانی عێراق عدد المصوتين قلت اياها وعارف لا مو هاي راح تقراها لهم عدد الاوراق لا مو راح تقرا هذول كلهم عدد الاوراق الصحيحه مش شغل محاسبه انا محامي صار لي 35 سنه قانون صدق؟ اي طبعا بس انت ما راح تقرا هاي تقول سليم شامل تقول باطل الله يخليك ترى واحنا الاخطاء نتجاوزها سيد الرئيس توزع الاوراق بعد وقت عنه اي هسه توزع؟ لا شو يجون هنا يكتب النائب والثاني اي يلا يا جماعه شنو هاي؟ هذه صحيحه عدد الاصوات صحيح 213 وهذه الباطله 60 هاي الباطله 60 باطله 213 صحيحه انت شنو انت راح تترشح؟ نائب اول يخش يا بطور اقول له يا ارجو التفضل بترشيح من هو؟ عامر الفايز موافق؟ ايه اسرع لنا شو جاب بالك؟ شو جاب بالك؟ منو؟ انت حتى الحزب بتاعه صدق؟ ترى هاي فظيعه
يقولون ما مصوتين طبعا يعني اكيد هاي يا اخوان رجاء هسه نبدي النتائج نعلنها يعني 273 مصوت، عدد الأصوات الصحيحة 213، عدد الباطل 60، دكتور سليم 440، دكتور ست شروق 19. اقول لك هاي منين يشتغل؟ يس. رجاء ارجوكم الانتباه. اي هو ماكو ما يا اخوان ارجوكم الانتباه، يرجى الانتباه. کاتانێ دەکەم ئاگاداریێرە بن. النتائج هي كالآتي. ئەنجامەکان بەم شێوەیە. النتائج كالآتي. ئەنجامەکان بەم شێوەیە. عدد المصوتين قد ژمارەی دەنگدەران 273. 273 دەنگ کەس ژمارەی دەنگدەران لەم ژمارەیەش 60 بطاقة باطلة. 60 بطاقة باطلة. 60 کارتی پوچەڵی تێدا بوو. الأخ الدكتور برامان دکتۆر سەلیم جبوری. بس أرجوكم يا جماعة ترى ما ممكن هذه برادران تکایە رجاء الاستماع. رجاء تکایە گوێ بگرن تکایە. إذا صارت فرصة بأي وقت اليوم بالليل باكر بالليل أكو لغط كثير صار عن لقائك بالعراقية ووجودك فعلي، فأريدك بالفيحاء تفرغ لك نصف ساعة 3-4 ساعة حتى ترد على كل هذا. أهلا. خلاص يا جماعة انتهى التصويت وأرجوكم دەنگدان تەواو بوو. تکایە گوێ بگرن. تکایە گوێ بگرن. عدد المصوتين كان ژمارەی دەنگدەران 273. 273 دەنگ بوو. عدد الحاضرين من أجل التصويت. ئەو کەسانی کە ئامادە بوو بۆ دەنگدان ونتيجة للفرز ظهر لە ئەنجامی جیابوونەوە کە دەرکەوت کە 60 کارتی پوچەڵی تێدایە
ئەژمار نەکراوە وحصل الأخ الدكتور برامان دکتۆر سەلیم جبوری على 194 194 دەنگی بەدەستهێناوە بەم شێوەیەش ئەو براوەیە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق. والسيدة شروق العبايتي حصلت على شروق العبايتي 19 صوتي بدسيناو. طبعا أنا أتقدم بالتهنئة الأخ سليم. بيروز بايلة برامان سليم دكم باش كمكي ترباني دكين بو سروكياتي باجوي دنگدان لسر جگري يكم و جگري دومي سروكي پرلمان كوتاي ديت أو هەڵبژاردنەی هەمانە پێویستە دەنگدانەکە بۆ چیرۆکەکە چی هێشتا قسەکەم تاو نەکردو تێگەم من ئەو ڕێگای کە دەگرینە بەر کە دەنگدانەکە بە یەک جارە کارتێک بۆ جێگری یەکەم و کارتێک بۆ جێگری دووەم بەم شێوەیە ئەتوانی وەک کاتێکی زیاتر بەدەست بهێنین و دواتریش کاتمانە بێت بۆ ئەوەی کە ئەنجامەکان گوێ لەسەر بکەین. با برایان ئێستا ئامادەکاری بکەن ئێستا ناوەکانتان دەدەمێ. فعندنا مرشحين تالي أسمائهم. أم كانديدانمان هي؟ بالنسبة للنائب الأول بو جگري كمي سروكي برلمان. بالنسبة للنائب الأول بو جگري كمي سروكي برلمان حيدر العبادي. دكتور حيدر العبادي جگري كم. وهروها الدكتور أحمد الشلبي. دكتور أحمد الشلبي. مرشحين اثنين. دو كانديد مان هي. وكذلك يوجد مرشح ثالث. وهروها كانديدي سيم هي. الحقيقة كلا راستي دا. وين هذا كوا شو اسمه؟ ناوي چی بو؟ منو؟ چه؟ فارس يوسف ججو. فارس يوسف ججو كانديدي سيهم. حيدر العبادي. يساوي همانا حيدر العبادي. أحمد الشلبي. وعندكم فارس ججو. فارس ججو. احنا نريد ننتخب واحد منهم. إما ما نويكي كان هالجيرين. بالنسبة للأول. بو جيغري كمي سروكي برلمان. بو جگری دومی سروکی پەرلەمان برامان آرام التحالف الكردستاني لا هاوپەیمانی کوردستانی وبذلك يكون عندنا القائمة كاملة ولكن ئێستا بەتەواتی هەمانە يحصل على الأغلبية المطلقة پێویستە براوە زۆرینی ڕەها بەدەست بهێنێت 165 دەنگ فەرمون. بسم الله الرحمن الرحيم. سيد الرئيس بناي خوي قولوا مهربان النائب بعد انتخاب رئيس المجلس دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان النائب الثاني وفق هذا السياق بنظام جگری سەرۆکی یەکەم هەڵبژێرێت دواتر جگری سەرۆکی دووەم ئەمە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان نابێ هەردووکیان بخەینە یەک سەبەتەوە. دووەم با زۆر ڕوون بین تەوافقاتی سیاسی هەیە لە نێوان کورد لە سیاسیەکانە کە دەنگیان نابە سەلیم جبوری. نشوف من اللي صوت له من ما صوت له هذا من حقنا كسياسه هذا حق سياسي طبيعي دەبێت ئێمە کە دەنگمان ناوە بە سەلیم جبوری ئەبێ جارێ دەنگ بن بە نائبی یەکەم بۆی ئەگەر دەنگیان بە ئێمەدا ئێمەش دەنگیان پێ بدەین. ئێمە تێکەڵاویان ناکەین سندوقێک بۆ یەکەمە بێ و سندوقێک بۆ دووەم. لا صندوقين دوو سندوق دەبێت. احكي يلا احكي. سيادة الرئيس. برا سەرۆکی پەرلەمان ئەگەر یارمەتی بێ بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس. ئێمە سووری نەسەرەوەی کە بە بەندەکانی دەستورەوە دەبێت سەرۆکی پەرلەمان دواتر جێگری یەکەم دواتر جێگیری دووەم دەبێت بە قۆناغ بێ ئەبێ هەڵبژاردننی سەرۆک جێگرەکانی سەرۆک بەجیا بێ قۆناغی یەکەم و قۆناغی دووەم. چۆن سەرۆکی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بە قۆناغێ بێ بێ جێگری سەرۆکی یەکەمی پەرلەمان بە قۆناغێ بێ و جێگری دووەمیش بە قۆناغێ بێ و بێ پابەند بین بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانەوە. داواکاری ئێوە چییە؟ چی داواکەن؟ ئەوەی کە داواکەین دەبێت جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان بە قۆناغێک هەڵبژێرێ و ئەنجامەکەی ڕابگەێنرێ دواترە چینە قۆناغێکی تر کە هەڵبژاردننی جێگری دووەمە و ئەنجامەکەی ڕاگەێنرێ بۆ ئەوەی ڕازگۆیی کوت لە سیاسەکان بزانین بە
بەڵێنەکانیان لە یەکەم قۆناغی پرۆسی سیاسی لە عێراق. المرشحين ثلاثة للنائب الأول الأخ حيدر العبادي کاندیدەکانی جێگری سەرۆکیەکەوی پەرلەمان ئەحمەد عەبادی، ئەحمەد چەلەبی و فارس جەجۆ. سێ کاندید. ئەوەی پێویستە لە سەرمانێکێکیان هەڵبژێرین. خلص مو راح يفصل بين النائب الاول والنائب الثاني. ابدأوا يا جماعة. دەست پێکەن. لا تقول لي هم نقطة نظامية ما. هەم جارەش پێم نەڵێ کە نقطەیەکی نیزامی هەیە. إيه تفضل. فەرموو. إيه تفضل تفضل. فەرموو. وهذا ربطنا بس سؤال اذا سمحت لي پرسیارێک مێگەڕێگەم پێ بێ ئێمە مافی خۆماوەکو ئەندام پەرلەمان من طرح الترشيح الاول للرئيس السيد سليم مرشح كتله معينه والسيده شروق مرشحه كتله معينه وەکو چۆن بۆ سەرۆکی پەرلەمان پێدوتین کە سەلیم جبوری مرشحی چ کوتلەیەکە و کاندیدووەمیش مرشحی چ کوتلێکە. ئێستاش حەقی خۆمانە ئەو سێ کاندیدەی بۆ جەگریەکی سەرۆکی پەرلەمانن هەرێکیان لە چ کوتلێکەوە هاتوون. ئەبێ ئەو کوتلانە بزانین کە ئەو کاندیدانیان دیاری کردو. تعلن لنا الترشيحات اللي وصلتك الورقه ئەوەمان بۆ ڕابگەیەنی ئەو کوتلانەی کە ئەو کاندیدانیان هەڵبژاردووە. ئایا حیزبی داوای تحالفی وەتەنیە؟ ئەحمەد چەلەبی لەلایەن چ کوتلەیەکەوە کاندید کراوە؟ السيد فارس مرشح لمن؟ گوێم لێ بگرە حەنان. لا عزيزتي وردة خليك بالصورة بس. شنو هاي ما تقول لي شنو قصدك؟ ما يشتغل هذا لو شنو؟ لو شوي ترفع صوت حضرتك. هذا؟ هسه صوت زين؟ هسه دنقم باشا؟ الدكتور حيدر العبادي دكتور حيدر العبادي كانديدي هاوپەیمانی نیشتیمانیە. دکتۆر حەیدر العەبادی کاندیدی هاوپەیمانی نیشتیمانیە. برامان دکتۆر ئەحمەد چەلەبی مرشحی کوتلەی ئەحرارە. هاي قضيتهم مو قضيتنا قضيتهم. نعم السيد فارس بەڕێز فارس کاندید چ کوتلەیەکە؟ فارس کاندیدی کوتلەی هاوپەیمانی مەدەنی دیموکراتیە. کاتان لە یەکەم ئەم مەسەلانە بە ئاسانی وەرگرن. تەنها ویسمان وێ بزانین لە چ کوتلەیەکن. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خۆی گەورە و میهرەبان. من حق البرلمان أن يعرف كل شخصية من شخصياته. حەقی پەرلەمان هەیە کە هەموو ئەو کەسایەتانە بزانێت کە خۆیان کاندید دەکەن. هذا الترشيح. بالنسبة للدكتور حيدر العبادي. بالنسبة للدكتور حيدر العبادي التحالف الوطني. دكتور حيدر عبادي هاوپەیمانی نیشتیمانی کاندید دەکات. في جلسة استعرضت كل المسائل المتعلقة بالخيارات المختلفة المقاعد فكانوا بالإجماع في قيادة التحالف الوطني عندي في البيت. هەموو سەرکردەکانی هاوپەیمانی نیشتیمانی هاوکۆبوون لەسەرەوەی کە دکتۆر حەیدر عەبادی کاندیدی هاوپەیمانی نیشتیمانی بێ بۆ جێگریەکەمی سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. ئێستا ڕوون بۆ تۆم فەرموون. نحن ككتلة أحرار ملتزمون بقرار التحالف الوطني على ما اتفقنا عليه. ئێمە كتلة أحرار پابندین بە بڕیارەکانی هاوپەیمانی نیشتیمانی. الدكتور الشلبي دكتور أحمد شلبي. طيب يا أخوان العفو خلص هاي لو بعد. الدكتور الشلبي مرشح عن التحالف لأنه ينتمي إلى التحالف. نحن ككتلة أحرار كانديدي هاوپەیمانیە چونکە ئێمە وەکو کوتلەی ئەحرار پابندین بە بڕیارەکانی هاوپەیمانی نیشتیمانی. الله يخليكم يا جماعة. الصورة واضحة عندكم ئێستا وێنەکە ئاشکرایە ئەوەی هەتانە. شو تريد؟ چی تەوێ؟ يلا هسه خليه يصير تصويت الله يخليك. تێ بە ئێستا دەنگدانەکە دەست پێ بکەین بەڕێ بکەن. ما نقدر بعد. ناتوانین زیاتر.
ما في بعدين دواتر ايه هاي لا ايش راح تاخذ هاي زين هسه الاول الله يخليك لا شنو بعد شنو القصه ما دفتين ستشيروكا كتشي من تناقم ماكو بعد لا يا حيدر العبادي مرشح التحالف الوطني اسمعني يا اخ محمود حيدر العبادي مرشح التحالف الوطني حيدر عبادي كانديدي هاوبيمان اجتماعية أحمد شلبي أويت يجيشتم كتلة كانديدي كتلة أحرار بلام أستاذ زياد بيوتين كأو بابندن ببرياركاني هاوبيمان اجتماعي فإذا المسألة بسيطة صارت هذا كارك زور آسانة وأويل مكان فارس ججو هو مرشح فارس ججو كانديدي هاوبيماني مدني ديمقراطية يا أخوان برادران أول 5 أسماء بينجناوي يكم هاشم إبراهيم عبد الكريم إبراهيم محمد علي أحلام سالم أحمد إسماعيل إبراهيم تفضلوا أم بينجناوي بفرمون بعدين تفضلوا يا جماعة فرمون يعرفون اخوانا زانن ابتسام هاشم ابراهيم عبد الكريم ابراهيم محمد بحر العلوم احلام سالم احمد اسماعيل تفضلوا يا جماعة فرمون برزان هسه مو احنا راح نبدي واحد هسه بواحد راح نبدي هسه تنها بيكم دس بيكي تساهلوا ترى ما تنتهي هاي كارك آسام كان براسي ما كوتاينات هو يريد يرشح متفاهم وياهم وهم ليش شنو يعني يحكي ادري يعني انا اللي قلته غلط مو صحيح سيد الرئيس لازم اثنينهم سويه دستوريا اثنينهم سويه ترى اقول لك ترى ما راح نوصل للنتيجه بصراحه اقول لكم براسي قروا برو ناقين انجام سروق دبي هردو جيغرك بيكو هول شيرين اعترضوا نارا زايد درمون هو قدم ايش اسوي؟ ايه مو هون بابا تصويت صار تصويت هو توقيع هسه شنو يعني ايه بديتوا 5 صوتوا اي زين النظام الداخلي والدستور مختلف النظام الداخلي يقول صحيح. ثم هذاك يقول
على من يعول على الدستور. الدستور شو يقول؟ الدستور له العلوية. شو يقول؟ يقول خلاص إذا سويناها شيئا منفصلا له ثم نائبا أول ونائبا ثاني. بالنظام الداخلي اكو والعلويه للدستور. اكو اختلاف بالوثيقتين بس العلويه للدستور دكتور سيادتك تعرف. ديره دمشق يعني ابشر الله يخليك يا جماعه. بەڵێ بەرزانەوەی ئێستا بینن گوت و بێشکردنە لەسەرەوەی کە جێگیری یەکەم و دووەمی پەرلەمانی سەرۆکی پەرلەمانی عێراقیش هەربژێ بێگومان کوتلەی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان ئەوانی شەکۆیەوە لە چارچەوەی نیقاشی ناو پەرلەمانتارانی خۆیان بینیوتان دوو مەڕاشایان هەیە دکتۆر حەیدەر عەبادی و دکتۆر ئەحمەد چەلەبی وەکو دکتۆر ئیبراهیم جەعفەری سەرۆکی ئەولیسا باسەکە کە تاکە مەڕاشەحیان حەیدەر عەبادیە و ئەحمەد چەلەبیش وەکو سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئێستا پەرلەمان کە بەتەمەنترینە تا سەرۆکی پەرلەمانی تر تەزیق بگرێت پلەکەی ئەویش ئەڵێ دکتۆر ئەحمەد چەلەبی سەرۆکی مڕاشەحی کوتلێکی دیە کە بێگومان ناو کوتلە شەرەچەی کوتلەی هاوپەیمانی نیشتیمانی بۆ ئەوانیش ئەوەی ڕەبز کردەوە. بەڵێ کاکی عەدالەت ئەوەی ئێستا لە ناو پەرلەمانە ئاگوزارەی پەرلەمانی عێراق بە تایبەتی نیقاشی گەرمی نێوان کوتلی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان حەنان فەتلاوی کۆمەڵی پەرلەمانی تر چوونە لە سەنگینی پێش هەر شتێ دەرکەوت کە ئێستا مەسەلەی هەڵبژاردننی هەردوو جێگری سەرۆکی نوێنەرانی ئەنجومەی نوێنەرانی عێراق جیاکرایەوە یەکەم جار هەڵبژاردن طبعا لەسەر داوا و لەسەر ئەو تەعنوتەی کە ئێستا بینیمان لەلایەن هەندێک لە ئەندامانی تەحالوفی نیشتیمانیەوە هەڵبژاردن یەکەم جار بۆ کێکرێ بۆ جێگری یەکەمەکرێ خۆی بەپێی دەستور پێم وان نییە مخالفێکی دەستوری بێگەر پێکەوە بکرێت ڕەنگە سەرۆکی بەتەمەنی پەرلەمان لەبەر مەسلەی کات و ئەوانە داوای کرد بێت کە هەردووچی پێکەوە بێ بەڵام لەبەر ئەوەی تەحالوفی نیشتیمانی شیعەکان دوو مڕەشەحیان هەیە و حاڵەتەکە وەکو دەرکەوت لە کۆبوونەوەکە ئێستا حاڵەتێکی کتوپڕ بووە ئەو چکە بینیمان دەنگە دەنجێکی زۆر پەیدا بوو و مەسەلەکە خرایەوە دەستی برایم جعفەری وەکو سەرۆکی کوتلەی هاوپەیمانی نیشتیمانی بۆ ئەوەی حەسمی بکە ئایا ئەوەی کە مڕەشەحی کاندیدی با بڵێن هاوپەیمانی نیشتیمانی چێ ئەو بۆ ئەو ئاشکرای کرد کە تەنها کاندیدیان بریتە لە چێ بریتە لە حەیدەر العەبادی. لەم حاڵەتەیە ئێستا کێشەیەکات تۆ پێشەوە ئەوی شەوەیە ئەحمەد چەلەبیش خۆی بە مڕەشەح ئەزانێت یەکەم جار وا خوێنرایەوە کە ئەمە مڕەشەحی ئەحرارە طبعا ئەحرار کوتلێک نییە لە دەرەوەی هاوپەیمانی نیشتیمانی. بەڵێ کاکە عەدالەت ئێستا لە پەرلەمانی عێراق نیقاشی گەرمە لەسەرەوەی کە ئەمە مەسەلەی دەستور و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لەسەر دەستنیشانکردنی جێگیری پەرلەمان و هەڵبژاردننی. بەڵێ بەرزان ئێستا دەچینە هۆلی پەرلەمانی عێراق. رئيس البرلمان دكتورة حنان أنا دا أتمنى وجهة نظرك حتى يسمع. زين يا جماعة اسمعوني الله يخليك خلينا جملة بقرن باقسبكم وين تريدون حل؟ أقدر شارستان دبي شارستان دبي يعني المرة السابقة شلون صارت تتذكر؟ جاري بيشوت شلون بريوت شو؟ بيرتانا دكتور انتبهت علي أنا دا أحكي من ناحية إدارة التصويت عزيزي الدستور دستور والنظام الداخلي بندي تيا وبيروي ناخذ برلمانش بندي تيا دستور دله نائب ثاني يعني اثنيناتهم يقدروا بفي دستور ثم دله نائب كان جگري كم دواتر وجگري دوم بەڵام لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانەڵێ جێگری یەکەم دواتر جێگری دووەم. ئەگەر خۆمان ڕێ بکەین چی ڕێگرمان لێ ڕێگریە لەوەی دەنگ بە یەکەم بین دواتر دەنگ بە دووەم بین. کاگ ئوسامە تۆ بۆ بێتن خلاص دستور كتب اليوم فاذا نخلي يجري التصويت على بارقه بين دنگدان لسر جگري كم بي دوات لسر جگري دو زور سپاس اما بيشينيك من هي لسر الموضوع في الدورة الأولى لخولية كم الرئيس ثم النائب الأول ثم النائب سروك جگري كم دوات جگري دوم هر يكو بجيا اما بيويسي ابدأوا بالنائب الثاني ننتهي النائب الأول وبعد النائب الثاني. بعد جگري كم هالبجارين طاب ودواتر جگري دوم هر يكو بجيا بعد كلامي أنا كين وبيشتر لخولية كما هماشت من كردو. لا أنا أريد الله يخليك يا
سردفته من عنده هو رئيس المجلس كان فصلتوهم جاتان كردنەوە پێشتر زين يا جماعة الدكتور أحمد عندك شيء دكتور أحمد تۆ هیچت هەیە فەرموو خلي صوته بسم الله الرحمن الرحيم بەنای خۆی گەورە و میهرەبان أريد أن أوضح موقفي أولا ئەمە مووقفی خۆم ڕوونکەمەوە من ئەندامم لە هاوپەیمانی نیشتیمانی کە وأنا مرشح من کاندیدی نائب رئيس مجلس النواب جێگری سەرۆکی پەرلەمان بە سیفەتی شخصی خۆم و داوای پشتگیریتان لێ دەکەم حضرات النواب إلى ترشيح ئەندامانی داوا لە ئەندام پەرلەمانەکانەکەم کە پشتگیری لە کاندیدکردنەکەم بکەن زين يا جماعة أعتقد هسه الصورة توضحت پێم وا بە ئێستا بەتەواتی ڕوون بۆتەوە کە پێویست دەکات دەنگدانێکمان هەبێت بۆ جێگری یەکەم و جێگری دووەم دوو سندوق هیچ کێشەیەکی تیان نییە فأرجو من الأسماء التالية داوا لەم ناوانە دەکەم إبراهيم عبد الكريم إبراهيم محمد بحر العلوم أحلام سالم أحمد إسماعيل تفضلوا بفرموا زين الوجبة الثانية يا جماعة أحمد حما رشيد أحمد سليم عبد الرحمن أحمد صلاح عزيز أحمد طه أحمد عبد حماد شاوش الوجبة الثالثة أحمد عبد الله الجبوري أحمد عبد الله محمد أحمد عبد الهادي الشلبي أحمد عطية السلماني أحمد علي الخفاجي أحمد علي الخفاجي أحمد مدلول مطلق أردلان نور الدين أرشد رشاد أزهار عمران أسامة عبد العزيز بەڵێ بەرزان دیارە لە پەرلەمانی عێراق ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی دەنگدان بۆ دوو جێگیرەکەی سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم و دوام ئەنجام بدرێت بێگومانە ئێوە بینیتان دکتۆر ئەحمەد چەلەبی و دکتۆر حەیدەر عەبادی لە کتلەوە پەیمانی نیشتیمانی شیعەکان هەیە دکتۆر ئەحمەد چەلەبی ئاڵێ من وەکو کەسێکی سەربەخۆ من بە سیفەتی شخصی خۆم هەڵبژاردووە بەڵێ دکتۆر شۆڕەش ئەوەی لە پەرلەمانی عێراقا ئەگوزارێت لە ئێستادا کە بێگومان جیاوازی هەیە لە بینی نیظامی داخلی پەرلەمان و دەستورە تو وەکو پسپۆرێکی دەستوری ئێمە چۆنە لە سەنگین ئەمە بخۆی شکارێک نییە ئێمە خۆمان دەبێت کار بە دەستور بکەین لەبەر ئەوەی دەستور قانونی باڵای وڵاتە قانونی باڵایە هەرچی پەیڕەوی ناوخۆی قانونێکی عادیە یان لە خوار دەستورەوەکەواتە ئێمە کاتێ دوو نەسمانە بێ کار بە نەسە باڵاکە دەکەین کە دەستورەوە دەستور دەڵێ سەرۆکی پەرلەمان دوایی جێگری یەکەم و جێگری دووەمی لە جەلسەی یەکەم هەڵدەبژێرێ ئیتر ئەمە لێکدانەوەکەی ئەوەندە نییە دەکرێت و هەرسێ پرۆسی هەر هەڵبژارنی هەرسێکیان لێک وەختیش بکەیت دەکرێت پرۆسی هەڵبژارنی هەرسێکیان لێک وەخت بکەیت بۆ جێگرەکان دەڵێ لێک کاتدا بەپێی دەست پرۆسی دەستور دەڵێ ينتخب مجلس النواب في أول جلسة له رئيسا ثم نائبا أول ونائبا ثانيا واتا نائبي يكمو نائبي دوم ليك كات الله بجيره بلام أما خوي همو
مانای بڕوانەبوونە بە دەستور بڕوانەبوونە بە دیموکراتیت تقامولکردنە بە دوو شێوە بانێکە بەڵام مڕەشەحی جێگیری یەکەم سێ مڕەشەح بڵێ خۆی کێشەکە لێرەوە پەیدا بووە کێشەکە لێرەوە پێیا بوو ئەمان دەیانەوە خۆ بە خۆ هەنگاو بە هەنگوان بڕۆن تا ڕەتفعلی کتلەکانی تر بینم زان بەرامبەر ئەوەکان چۆنە بەرامبەر هەڵبژارنەکان چۆنە مەسەن ئێستاکە لە بەرنامەدا نەبوو دیارە دکتۆر ئەحمەد سەلەبی خۆی کاندیدکەوە بۆ جێگیری دووەم هەر حیدر عەبادی لە بەرنامەدا بوو وەکو کاندیدی تەحالفی وەتانی مەزالم بدەیت ئەگەر ئەحمەد سەلەبی هاتووەکو سەر بە کتلەی ئەحرار کە بەشێکە لە تەحالفی وەتانی ئێستا ئەمان ترسیانەوەی لەوە کەوا حیدر عەبادی دەرنەسێ و ئەحمەد سەلەبی دەرچێ کە لە کتلەی ئەحرارە بەڵام حیدر عەبادی لە کتلەی دەوڵەتی قانونە مەبەستیانە کە ئەم دەرچێ بۆیە ئەم سیراعە دروست دەکەن ئەم شتیان دروست ناچار هاتە سەرخەت ئەحمەد سەلەبی بە سفەتی شەخسی پرسیارمان بۆ بارەستان ئەوەیە کەواتە ئەوەی کە ئیبراهیم جعفەریش پێشکەش وتی تەناقوضێکە یان جیاوازیەکە لە بینی نظامی داخلی پارلەمان و دەستورە ئەو بەڵە خۆی کار بە دەستورەکە دەکەین دەستور هیچ ئشکالێک نییە لەبەرەوەی ئەگەر جیاوازی هەبێ ئێمە کار بە قانونە باڵاکە دەکەین کە دەستورە بەڵام لە دەستوردا ڕوحی دەستورەکە ئەوەیە تۆ پرۆسەیەکی دیموکراتیە سەرۆک و زێگرەکانی هەڵدەبژێری دەکرێت بە یەک پرۆسە لێک عملیە هەڵی بژێری بیکەی ئەگەر ئەم ئیشکالیە نەبێ بەڵام دەکرێت بە جیاج بیکەی بەڵام کە ئەمانە بتاکیل لەسەرەوە دەکەنەوە بە جیا بکرێت لەبەرەوەی کتلەکان هیچیان باوەڕیان بە یەک نییە هیچیان باوەڕیان بە عودی یەکتر کاکی عەدالەت ئەوەی ئەو نیقاشەی لە بینی کوردەی هاوپەیمانی نیشتیمانی کە چەند کوتلەیەکن کوردەی هاوپەیمانی نیشتیمانی پێکەنن کە تۆ بە چاوی خۆت بینی ئەو جیاوازی بیرکردنەوە خۆ تەرشێکردنی چەلەبی و کەسێکی دیکەش هەیە بەڵام ئەوەی چەلەبی بەزەختر تو چۆنێکە دیتەوە خۆی لە ڕووی معنەوی ڕەنگە بۆ هاوپەیمانی نیشتیمانی ڕەنگە جۆرێک حاڵەتێک لە کتوپڕیتیا هەبێ ینی حاڵەتێکی فوجایی بێ کە مڕەشەحێک بەبێ ئیتیفاقی کوتلەکان پێشوەخت ینی ڕێکەوتنی لەسەر کرابێ و خۆی هەڵبژێرێ وەکو کەشی دیموکراسی حاڵەتێکی زۆر ئاساییەکە لە ناو کوتلەیەکە دوو مرشح بێ وەک چۆن ئێمە لە حاڵەتی بابرین سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی بینمان بەڵام بۆ ئاوپەیمانی نیشتیمانی ئێستا حسابی بەڵێ حسابی ئەوەی بۆکەن لە ڕووی معنەویەوە خۆش نیە لە ئێستاوە دەرکەوێت کە درزێک هەیە جۆرێک لە ناتەبایی هەیە لە ناو ئاوپەیمانی نیشتیمانی ئەمە گەواهی ئەوادە بەڵێ گەواهی ئەوادە سەرنجدا بێکەم جار وا خوێنرایەوە کە ئەحمەد چەلەبی بابرێن پاڵێوراوی شوێیە ئەحرارە دوای ئەحمەد چەلەبی خۆی هات لەسەر مەنەسەر ڕوونی ئەحرارش ڕەفزی کردەوە دوای هاتوتی من بە سیفەتی شخصی خۆم پاڵاوتەوە بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران جا ئەمە پیشانێدا کە بڕێک لە ڕاستیە بڕێکی زۆر لە ناکۆشی لە ناو هاوپەیمانی نیشتیمانیە هەیە و ڕەنگە ئێستا چەند کۆمەڵێک دەنگ بەرێ لە ڕاستی ئەحمەد چەلەبی ئەمەش لەسەر حسابی بێگومان دەنگەکانی حیدر عەبادیە بێ کە بەدڵنیاییەوە پێشوەخت لە نێوان پێکاتەکانی لە نێوان فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق ئیتیفاق کراوە لەسەر ئەم شخصانە لە ناکایە کەسێک دێتە ناو کەواتەکە دەڵە بەپێی نیسابی ناوخۆی پەرلەمان و بەبێ لامان کە دەبێ دەسوریش هەر کەسێ لە مڕەشەحەکان زۆرینەی دەنگەکانینە ئەو ئەبێ لە کاتێکای کە ئەحمەد چەلەبی بە کۆیەکی لە کەساتی سیاسیەکانی دیاری پێشتووری عێراقیش ئێستاش ئەگەر ئەو زیاتر دەنگێنە لە ڕاستی ئێستا ئەگەر ئێتۆ سەیری معادلەی ناو پەرلەمان بکەی هاوپەیمانی نیشتیمانی خۆی دەنجێکی زۆری هەیە یعنی هەر خۆی بەتەنیا ڕەنگە بتوانێت حەسمی ئەوە بکە کە کاندیدەکەی دەربچێ یان دەرنەچێت و ئێستا هەمە هەڵوێستێکی تازەشمان بینی پاشگەزبوونەوەی ئەحرار لەوەی کە ئەحمەد چەلەبی کاندیدی ئەوان بێ و باسکردن لەوەی ئەوان مولتەزمن بە بڕیاری هاوپەیمانی نیشتیمانیەوە ئەوە تقریبا ڕەنگە برێک لە دەنگ لە ئەحمەد چەلەبی بکاتەوە چونکە ئەگەر کوتلەی ئەحرار پشتیوانی یان ئەحمەد چەلەبی بێ بێگومان معناوە بەلانی کە لەسەر هاوپەیمانی نیشتیمانی کە بێگومان کوتلەی زۆری نەیە سەرۆکی وەزیران لەوانە بێ لە ئێستاشدا چەند کەسی مڕەشەحە باسی چەند کەسێک کرێ و باسی زۆر کەسی دیکەشە کرێ بۆ ئەوەی کە لە جیاتی مالکی بێ بە سەرۆکی وەزیران پێتوان نییە ئەمە نمونەیەکە لەوەی کە لە چارچۆی پرۆسەی ئەم تەوافقاتی ئەوان بۆ دەستنیشانکردنی کەسێ بۆ سەرۆکی وەزیران زۆرتر بکەشێت بێگومان حاڵەتی جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران حاڵەتێکە من پێم وایە دەرفەتە کاتەوە بەڵێ بۆ ئەوەی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش زیاتر لە کاندیدی هەبێ ئەنجا ئەم حاڵەتەکە جیاوازە ئەگەر هاوپەیمانی نیشتیمانی هەمویان لەسەر ئەوە کۆک ببێتن کە حیدر عەبادی بێتە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان ئەوە زۆر ئەستەمە بتوانرێ قەناعەت بە هەموو ئەندامانی هاوپەیمانی نیشتیمانی بکرێت کە دەنگ بدەن بە بەشێ بە مالیکی چونکە لەناو هاوپەیمانی نیشتیمانی و پێشتر باسمان کرد جۆرێک لە ناڕەزایی هەیە بەرامبەر بە حکوومەتی نووری مالیکی و بە ئەدای مالیکی ئەمە بێجگەلەوەی
تا ئێستا ڕوون نییە لە ڕاستیە تا ئەم ساتە وەختی ئێمە نەبیستمانە لە نوێنەرە سیاسیەکانی پێکاتی سونە نە لە هێزە کوردەکانیشمان بیستووە فراکسیۆنە کوردەکان کە وتی بێتیان ئێمە ڕازین بەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو دیسانەوە هەر نووری مالیشی بەڵێ دکتۆر دیارە دوا پرسیارم لە بەرزستان کردەوە بەس گەرە بابەتێکی گەرمەوە ئێمە باسیەوەیکەین کە سونەکان ئەڵێن چاودێرەکان جیاوازیان هەیە ئەوان کاندیدی خۆیان پێشکەش کرد و دەرچوو ئەوە کوردیش کاندیدێکیان بە تەنیا کاندیدێکیان هەیە ئەو فراکاندیدەی لیستی و پەیمانی نیشتیمانی شیعەکان چیە گەێنێت پرۆسی سیاسی لە عێراقا بەرەو چییە بە تایبەتی ئەنجومەنی وەزیران دوو کاندید مەسەن ئەحمەد سەلەبی و حەیدەر عەبادی هەردووچیان کاندیدی هاوپەیمانی نیشتومانی تحالفی وەتەنین ئەمەش نیشانەی ئەوەیە کەوا شەرخێک دروست بووە کەلێنێک دروست بووە دەرس کەوتۆتە ناو هاوپەیمانی نیشتومانیەوە ئەم ئیتیلافە کەلێنی کەوتۆتە ناوێت سراغەوتو ئێستا لە هەڵبژارنی سەرۆک مەسەن هەمویان هاوڕابوون لەسەرەوەی کە سەلیم زبوری هەڵبژێرن ئێستا بۆیە حەنان فەتلاوی و ئەغەیری ئەو قسەیان کرد کەوا بەو شێوەیە ناوێت مەسەن قسە لەسەرەوە کرا کە ئەمە مڕەشەحی تەحالوف نیە مڕەشەحی ئاحرارە دوایی ناسار هاتە سەرخەت وتی من بە صفەتی شخصی خۆمکانی دەکەم لەبەرەوەی ئەمە ترسیان لەوە هەیە کەوا کتلەکانی تریش نەک کتلەی هاوپەیمانی نیشتیمانی کتلەی سونەکان کتلەی کوردەکانیش دەنگ بدەن بە ئەحمەد سەلەبی نەک دەنگ بدەن بە حەیدەر عەبادی ئەمەش خەتەرێکە بۆ لیستەکەی دەوڵەتی قانون بە تایبەتی کە لە هەنگاوی داهاتوو مەسەن خۆیان داناوە کە سەرۆکی وەزیران لەبمەوێ بەڵام بۆ سەرۆکی وەزیران وەکو ئەم پرۆسەیە نابێت چونکە سەرۆک کۆمار مرشحی کاندیدی ئەو لیستەیە تەکلیف دەکا کە زۆرترین کورسەکانی پەرلەمانی هەیە بەڵێ وەکو پسپورێکی دەستوری ئەمە ئەو پرسیارە لێ بکەم لەسەرەوەی کە هەر کاندیدێک لەم کاندیدانە لە مەرحەلەی یەکەمان نەیتوانیوە ڕەها دەنگی ڕەها بەدەست بێنێ بۆ بێتە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە دەستوریشە لە نیسابی داخلی پەرلەمانیشە ئیشارەتی بە من نەکراوە نەخێر هەر دەبێت زۆرینەی ڕەها بێنێ واتە نیوەیەکان زیاتر بەوەجبەی دوام ناکرێتەوە ئەمە لە حاڵەتی سەرۆک کۆمار هەیە دەبێت نیوەی دەنگ ئەگەر نەکرێت نەتوانێت بیهێنێ زارێشتر هەڵبژاردن ئەگەر کەسیان دەرنەچوو لەمای ئەڵتەرناتیڤ چییە؟ ئەڵتەرناتیڤ بێ هەڵبژاردن بکرێتەوە هەر جارێکی بکرێتەوە و زۆرینەی ڕەها بێنێتەوە ئەمە لە حالەتی سەرۆک کۆمار هەیە چونکە بۆ حالەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەبێت دوو لە سەرسەی دەنگەکانی پەرلەمان بێنێ زۆر لە 165 زیاتر ینی زیاتر نزیکی 200 قسوور کورسیە دەبێت دەنگە دەبێت سەرۆک کاندیدی سەرۆکایەتی کۆمار بیهێنێ ئەگەر نەیهێنا لە هەنگاوی یەکەم دوو کاندید کە زۆرترین دەجیانەیە لە قۆناغی دووەم بە زۆرینەی سادە واتە کامیان لەوی تر زیاتر دەنگ بێنێت دەردەچێت بەڵام لەم پرۆسەیان دەنا بۆ جێگرەکان بۆ سەرۆکی پەرلەمان دەبێت زۆرینەی ڕەهابێنە نیوەی دەنگکان زیاتر ئەگەر نەهێنێت لە کاڵبژارنەکە دەکرێت دەبێت هەڵبژاردن دووبارە کاکە دەڵات ئەگەر زۆر بە کورتی لەمەیە ئەوەی ئێستا کرایە ئەگەر ئەحمەد چەلەبی دەنگی ڕاهێنا